ئازیزان زۆر زۆر بەخێر بێن بەخێر بێن سەرچاو جا کە دانیشێوان نابێت کە دانیشێ وڵا بە تەمانیم دانیشم مەسوود جان دەخەت چێتە بخير بن سلااو توانی خۆت خۆش جانەکەمی سێکا گەڵس میوانە بەڕێزەکان دووبارە بەخێر بێن لە ڕاستی دەمێک بوو من و هاوڕێ مەنسوور بە تەمایەوە بووین مەسەن سیمینارێ بکەین نەک لە بۆنەکانە بەڵام وا کەوتەوە کە کەوتە مانگەکانی ئازار مانگی ئازارەوە کە زیاتر ئەتوان بڵێم مانگی تاوانە گەورەکانە دژ بە ئێمە ئەمڕۆ با بڵێن دوایەوە یادی هەڵەبجەمان تێپەڕان ئەمڕۆ یادی چیمیابارانی سێوسێنانە کە دوێ نێوارە ڕوویدا کە ناکرێ من باسی درێژەی تاوانەکە بکەم و لە هەمان کاتە یادی چیمیابارانی شانەخسەیە کە ئەمڕۆکە کە نزیکی 25 پێشمەرگەی تیا شەهید بوون لە هەمان کاتە وەلەو هەندێک کەس پێیان وایە کە ڕۆژی هەفتەی سێ ڕۆژێک دوای چیمیاباران نۆتشۆپاوە چیمیاباران کراوە بەڵام لە ڕاستیە ئەمڕۆیە ئەویش چەند سەعاتێک پێش چیمیابارانی سێوسێنان بووە ئاسەواری ئەو بۆمبانەی کە بەر کوردستان کەوتون ئاسەواری تراژیدی و لە هەمان کاتە ئاسەواری نامۆ و شتی جیاوازتریشی لەکەوتەوەکو ئەبینن مەسەلەن یەک لەو ساروخانە کراوە بە کۆڵەکەی ماڵێک لە یاخسەمەر خامی پێ باڵێن کراوە بە کۆڵەکەی ماڵەکەی کە دیارەوە خوێندنەوەیەکی زۆر زۆریەوێ و لە هەمووی ناخۆشتر ئەم ئاسەوارانەیە ئەمە برینارانیش شێخ شاناحسێن کە ڕزگار و ئاپۆسیرینی و ڕێبوار و ساماڵ و خالید سیتەچی من زۆر پێم خۆش بوو بیدایەتی باسەکەم بە فۆتۆستۆریەک بێ و بۆی لە ڕێگەی فەیس و ڕوخسار و خەمباری و تا ڕادەیەکی شادی کارکتەرەکانەوە بتوانین شتێک هەڵێنجین بەڵام بەداخەوە نەمتوانی ئەوە بکەم لەبەرەوەی کاتێکی زۆر زۆری پێویست بوو بەڵام ئێوە ئەتوانن سەرجەمی بابەتەکە وەکو فۆتۆستۆریەک ببینن نەک وەکو توێژبینەوەیەکی ئەکادمی دوجاریش دکتۆر ئەتوانێت لە هەر شوێنێکە ڕام بگرێ و قسەی خۆیمان هەبێ من ئەمێ بڵێم کاریگەریەکانی ئەو تاوانەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین مەسەرنەوە مناڵە لە ناو شۆفلەکەەوە گوندی کڵێسەیە من خۆم گرتومەوە وێنەیە دەلالەتی ئەم تایە مەسەنەوە شۆفلانەی کە گوندەکانیان وێران کردین و دوجار گوندێکی خاپورکراو مناڵان ناو تای شۆفڵەیە ئەتوانین جۆرێک لە یادەوەری مەزڵومیەت و تێشکانن تا ئەو کاتەی ئەبینین کە قوربانیەکان بەم زەلیلیە بابڕین بەم شێوەیە لەناو ئەم وێنەیە ئەبینین لەناو دام دەستگا و دایرەکانی حکوومەتەوە بە تایبەتیش لەناو دام دەستگای وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفاتکراوان بێگومان هەمومان نەزانین مافمانە کە بزانین لە ئەنفالا چی ڕوویدا بەڵام لە هەمووی گرنگترەوەی کە بزانین دوای ئەنفال ئەرکمان چی بۆ ئەوەی کە کۆمەلگای تاکی ناو کۆمەلگای کوردی بزانێ دوای ئەنفال ئەرکی چییە یعنی ئەوە کارێکی گرنگە بۆ ئێمە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەموو کورد یاتوانین بڵێن دنیا ژوێنە گەورەکەی ئەنفال هەڵەبجا شنگال کۆی تاوانە جینۆسایدەکان ئێمە ئەبینێ بەڵام گرفتە گەورەکەی ئێمە ئەوەیە لە ڕووناکبیرەوە بۆ تاک و بۆ کۆمەلگا و بۆ حکوومەت و تەنان کەسە مختصەکانیش پارچە وردەکانی ناو وێنەکە نابێت کە من هەوڵە دەم لە ناو ئەم باسایە بچمە ناو پارچە وردەکانی ئەم کۆمەڵکوژیەوە
دایکێک هەیە لە هەڵەبجە 34 ساڵە ئاوی ساردی نەخواردەوە. پرسیارەکە ئەمەیە بۆچی؟ لەبەرەوەی کوڕەکەی لە نوگرە سەلمان بەدەم داوای سەهۆڵاوە گیانی دەچوو. ئەوە ئیتر چیرۆکێکی درێژە و لەو کتێبانەیە کە بڵاومان کردەوە دەستی سەردەم خۆش بێ چیرۆکەکەی بە درێژی تایە. خانەوادەیەک هەمویان دەرباز بوون بەڵام ناڵێکی شیرە خۆرایان گیانی لەدەستدا. چیرۆکی ئەمە چییە؟ بەداخەوە فریای بڵاوکردنەوەی نەکەوتین. دایکێک لە کاتی پەڕینەوەیە لە پردێکی تەسک و شڵەژان و ئەو ماڵوێرانی کە لە دوای گازبارانی هەڵەبجە دروست بووە ئەکەوێتە ئاوەکەوە هەرچۆنێ بێ هاوسەرەکەی توانێت ژنەکەی ڕزگارکە بەڵام مناڵەکەی ڕۆیشتی تر نەتەرمی هەیە. ئەم خاڵە بەلای منەوە زۆر گرنگە تا مناڵە کرا بە شەیدی چیمەباران زۆر زۆری پێچوو لەبەرێ عەقڵی سیاسەتمەداری ئێمە و حتا ڕووناکبیری ئێمەش پێی وایە ئەوەی کە لە نوگرە سەلمان نەمردەوەی کە لە بیابان نەبرد نە ئەنفالە نە بەرکەوتەی ئەو تاوانەیە. وێنەکان هەڵەبجەیان تووشی شۆک کرد. ئەمە بەڕاستی پێم خۆش بوو بە وێنەوە پیشانتان بەم بەڵام نەمیسکاتان زۆر بگرمەی ژەوەیە کە لە ناو گۆڕێکی بە کۆمەڵێک تەسکەرە دۆزرایەوە زۆر بەخێر بن. کۆمەڵە تەسکەرە دۆزرایەوە لە ناو ئەوانەیە گەڕان بە دوای سەرەداوی کە سوکاری ئەمانەیە گیان دۆزیەوە نازەنین ساڵحان دۆزیەوە بەڵام خۆشبەختانە نازەنین هات وتی ئێمە هەمومان ماوین تەنها یەک کەسمان لە ناو ئەو گۆڕایە و چیرۆکی هاوشێوە تریشەیە سەبارەت بمەوە. دایکێک 10 ساڵ زیندانیکردنی بۆ دەرچوو لەبەرەوەی لە پەلاماری ئەنفالی ناوچەی کۆیە لە پەلاماری ئەنفالی چوار مناڵەکەی خۆی کوشت. شتێکی سیر هەیە لەم چیرۆکایی ژەوەیە هەم مناڵەکە ناوی کوردستانە یعنی بەڕاستی بابەتی شاکارێکی فیلمە هەم دوای ئەوەی کە حکوومەتی کوردی دروستە بێ و ئیمتیاز بۆ کەسوکاری ئەنفال دێتە پێشەوە ئەمانیانەوێ مناڵەکەیان وەکو ئەنفال تۆمار بکەن ڕۆتی ناتوو بێنە و سوێند خواردن و ئەوانە شاید حاڵەیەنن دایکەکە سوێنە خوا کە من بەدەستی خۆم ئەم مناڵەم کوشت. حاکم 10 ساڵ حکمی زیندانیەیە بە سیفەتی قاتلی مناڵەکەی خۆی. یعنی تێگەیشتن لەم دۆسیانە زۆر زەحمەتە. ببوورن نەتوان بڵێن جەهالەتی پیاوی قانونیشمان تا ئەو ڕادەیە کە نەتوانێت دۆسیەکی ئاوا بخوێنێتەوە زەحمەتە. سەبەبی کوشتنەکەی چی بوو ببوورن ئەگەر تۆزێک سترێس بمەوە لەبەرەوەی گەمارۆ درابوون بۆی ئەم مناڵە نەگری و ئەم خەڵکە ئاشکرا نەبن و نەگیرێن دەستی خستووە سەردەمی مناڵەکە خنکە. پیاوێک هێشتا بڕوان ناکات ژنەکەی کوژرا بێت دوایی بە سلایدێکی تایبەت پیشانتانەیە گەرمیان ئەوە چیمان کرد لە گەرمیان پیاوێکم بینی ناوی مام عەبدولکەریمە خەونێکی زۆر سەیری هەیە لە ڕاستیشە خەونەکەی زۆر واقعیە زۆر جوانە. ئەوەیە کە داوای لێکردم کە وای زانی من تەلەڤیزیۆنم هەر بەو زمانەوتی تۆ تەلەڤیزیۆنی وتم نا من تەلەڤیزیۆن نیم وتی بممە بە تەلەڤیزیۆن ئەم داوایی هەبوو چاوەڕانەکە ئەو عەرەبانەی کە بە زمانی خۆی هاتوون بۆ عەمەلە بەڵکو خۆی ئەمریکیان کوڕەکەی من بێت. ئەم وێنەیە ئەم فۆتۆیە بۆ من زۆر گرنگە. ئەمە ژنێکە ناوی ئایشەیە لە گوندی سێدەر قسەم نییە هەر من قسە ناوی ئایشەیە گوندی سێدەر پێش ئەنفال وەکو ئەبینن کراسێکی سپی سوخمێک ڕەش و خشڵی پێوەیە و لۆکیشن و باگراوەندی فۆتۆکەشی شاخ و سەوزایی و جوان زەوقێک و تەئاملێکی جوانی هەیە تێڕامانێکی جوانی هەیە. ئەم ژنە چیرۆکێکی تایبەتی هەیە. دوایەوەی داگای باڵای تاوانەکان دامەزرا گۆڕێکی بە کۆمەڵیان هەڵدایەوە کۆمەڵێک پێناسیان دۆزیەوە لەوانەی گوندی سێدەر ئەم گەڕان کە سوکاری ئەمانیان دۆزیەوە بانیان کردن بۆ سلێمانی پاڵاس تیمێکی دادگای باڵای تاوانەکان ئەمریشی و عەرەب و کورد باش مەسوی هەر کەسێکی تر وایە دوایەوەی کە پێیان ڕاگەیاندن کە کەسوکارەکانتان مردوون پرسیان بۆ دابنێن و فاتحان بۆ بخوێنن لە ناوێنە ناوی شەیدەکانیان خوێندەوەیەکێ لەمانە بە زینوی دانیشتم. ئەمە ئایشەیە
و دوو خوشک و باڵێن خوشکێک و برایەکی تریشی باماشەوە چیرۆکێمانەوەی تەسکەرەکانیان لە ژیفاین دایکیان نابووە کە لە گۆڕەوە کۆمەڵگا هەڵدراونەوە بەحسێکی تایبەتم هەیە لەسەر هەڵدانی گۆڕی بە کۆمەڵ و چۆن مامەڵەکەین لەگەڵ ئەمانەیە بەڵام دوای ئەنفال دوای ئەنفال ئایشێ لە ئۆردوگای تەکێ ئێستاژی ئیتر نەک هەرفەیسی هەر شوناسی ئەگۆڕێ یعنی ئەم ژنا ئیتر لەم شوناسی کوردیوە گۆڕێ بە شوناسێکی بەدەوی بەڕاستی یعنی ئەتوانین بڵێن شوناسە کولتورەکەی خۆی لەدەستەیە بەرپرسان وەک ئاگایان لە پارچە بچووکەکانی وێنەکەنی ئاگاداری کارەکەی خۆشیان نین با بزانین چۆن دەڵێن موچە و ئیمتیازیان هەیە و خانومان بۆ دروستکردن ئەمە هەمووی ڕاستە بەڵام نە هەستیان لە بەرچاوگیراوە نە خواستیان چۆنە مەسەڵەن من سێ کەس بە نمونە هێنمەوە کە تاقانەی ئەنفالن یعنی ئەم پیرەمێردانە مەسەڵەن ئەمە مامنووری خەڵکی جەلەمۆردا پێشەوەی کە خانووی دروست بکرێ ئیمتیازە ناو خانووی مۆلیدەیە کە حرەسی مۆلیدە بوو لەوێ مرد ماڵی خۆی هەر نەبینی و ئەمە مام ڕەجەبە کە ئەڵێم حکوومەت کاری خۆی نازانێت ڕێکمە بەستەمەمەیە ئەمە خانێکی بۆ دروست کراوە لە چەمچەماڵ 27 ملیۆن دیناریشی پێدراوە بۆەوەی کە با بڕین خانۆکەی بۆ دروستکە ئەم ئەڵێ من لە چەمچەماڵ نامێ منەوێ لە گوندەکەی خۆم بژین ئەوە ماڵ و حاڵەکەیەتی کە ئەیبینی بەڵام خانووی کشەیە لە چەمچەماڵ ماگەی 900,000 دیناریشی هەیە چیرۆکی کتری وەکو ئەمە مام مەحموود بە هەمان شێوە بە تەنیا ئەژی دەکەس لە مناڵەکانی خۆی بە تەنیا ئەژی دوو مانگ پێش ئێستا کۆچی دوای کردەوە ئەڵێ من لە چەمچەماڵ خانوم نایە لە گوندەکەی خۆم لە جەلەمۆر بۆ بکەنەوە یعنی داواکان ئەوە بوون بۆیان نەکردنەوە بەڵام ئێستا پرسیارەکە ئەوەیە کە مردن ئەم خانوانە چێ وارسیانە چێ سوودی لێبینی و حتا کە لە ژیان نابوون چێ سوودی لێبینی با بگەڕێنەوە بۆ مام ڕەجەب بای 3,000 دینار جلی لەبەرانی مانگی 900,000 دیناریشی هەم پارە بە هەدەردان هەم ڕێز نەگرتن لە خواستی ئینسان و لە خودی ئینسان خۆش ئەمە تەوان بۆ زانیاریتان کارکتەرێکی فیلمەکەی تاهای کەریمیە ئەمە مام سدیق قاویش بەداخەوە تەوان هیچیان لە ژیانە نەماونەوانە بە هەمان شێوە بە هەمان ئەو حاڵەتەی کە باسمان کردن خواستی کاک مەنسوور زیاتر ئەوە بوو کە ئێمە زیاتر لەسەر ئەم هاوسەفەرانە قسە بکەین ئەویش هاوسەرفەرەکانی گۆڕی بە کۆمەڵن بەڵام لەبەروی من ئەم باسم زۆر پێشکەش کردووە بەڕاستی زۆریش قسانی سەرکراوە من زۆر بە خێرایی لەسەرانە ڕۆم ئەمانە دەربازوانی گۆڕی بە کۆمەڵن ئەم مەجموعەیە هەمویان لە ڕوومادی دەربازبوون لە بیابانەکانی ڕوومادی بەس گۆڕەکان جیاوازە واتە لە یەک مەساحەیە گول لە باران کراون بەس گۆڕەکەیان جیاوازە ئەمیش تەنها کاک فەرەز گۆڕەکەی جیاوازە ئەمە دەربازبوانی حەزەر حەمعەلی لە ناوچەی مووسڵ لە حەزەر ڕزگاری بوو لە کۆمەڵکوژێک هەمیش تەیمورەکە هەمووتان خۆتان چیرۆکەکەی ئەزانن لە سەماوە ڕزگاری بوو ئەمانە دەربازبانی گۆڕی بە کۆمەڵ بوون ئەم چیرۆکی ئەمانە چۆنە دوایەوەی لە گوندەکانیانەوە ئەگیرێن ئەهێنرێن بۆ تۆبزاوە تۆبزاوە العراق وەتن الجەمیع عراق نیشتیمانی هەموانە کە ئێستا دەرەکەوێکەوانی لە ڕاستیە ئەمە دەواازەی تۆبزاوایە هیچ ئەنفالکرایەک نییە بێجگە لەوانەی بادینان بەو دەواازەیان نەهاتە بێ و بەمەیان نەڕۆشت واتە ئێستا ئێمە ئەو حەشاماتش پیشانەین ئەمە وەتەنی جەمیعە ئەو دی و دەواازەکە ڕێک شوێنی کۆکردنەوە و پۆلێنکردن و کۆمەڵکوژی کوردەکان ئەمە جیاوازکردنەوەی ژن و پیاوە مەسەلەن ژنەکان بەم شێوەیە جاکراونەتەوە ئەگەر ئەو مناڵە سیرکەن ئەوەیە چکە لە مناڵەکان لەناو ئەو کۆمەڵکوژەیە دوای پۆلێنکارەکە خرێنە ناوم قاعانەوە سەرباز شوێنێکە وەکو سەربازگەی معسکەر سەلام لە هەموو شوێنێکی عێراقەیە ئەمە ناو قاعەکانە ئەمە لەگەڵ فەرەج گەشتێکمان کرد بۆ ناو قاعەکان زۆر ملاحەزەی بوو لەسەرەوەڵێ ئەو کاتە سێکە تەرکیزی ئەم پیاوە دوای ئەو کۆمەڵکوژەش هەڵێ ئەو کاتە ئەم نووسینانە نەبوون لەسەر ئەم دیوارانە زۆر دیقەتە فعلەن دوای ئەوەی کە پرسیمان بە دوواداچوونمان بۆ کرد دوای ئەوە کراوە مەسەلەن ئەمە با بڵێن جێشی عراقی کردبوو فەرەج و ئۆپڵەکەەوە لە یادی جەلەمۆر بووین من ئەم مێنانم بۆ چی دانا لە ڕاستیە
عفوکەن ئەم وێنانە ئەم دەربازمانە باە بە تایبەتی لە یادەکان حسابیان بۆ بکرایە بەڵام بڕاتان بێ بۆ ئۆپڵە لەگەڵ فەرەج و حوزێر چوین بۆ جەلەمۆر تۆز و خۆڵی مۆنیکا هەرچوێری کردن باشە دوای ئەوەش یەک کەسێک نەک هەر بەرپرسی حیزبی کەنان ناسی مشکلەنی یەک بەرپرسی حیزبی بە خێراتنی ئەم پیاوەی نەکردو لە کاتێکە ئەگەر ئەم فەرەجە دەرباز بووی گۆڕی بە کۆمەڵ ئەگەر جوویەک وایە ئەرمەنیەک وایە بە هەتای بۆ کوردستان ڕەنگەیەک دەفتێ دۆلار هەمەسەر ئەرکە بۆ یادەکە ئەچوینەوە نیە باڵێنێمە بڵێ مۆنیکا بۆچی ئەڵی لەبێ ئەفوکەن وڵی زۆر داوای لێ بڕ دەکەم حەقی خۆتە ئەبێ بمبەخشی کاک ئەم ژن و پیاوە ئەمە ژنێکە خەڵکی ڕۆژهەڵاتە زۆر داوای لێ بن دوای جار عەفوکە ئەمە فاتمە فەتحوڵایە دوای ئەوەی کە فەرەز لە گۆڕە بە کۆمەڵەکە دەربازە بێت چێتە کەمپی ئاڵتاش یەکەم دەرگال لەو ماڵی ئەم ژنایە نانی گەرمیاتێ چیرۆکەکانیان زۆر درێژە لەو کتێبەیە بڵاو کراوە تۆ جارێکی تر هیوادارم بخوێنەوە ئەمەش یەدوڵڵا عەلیە کە هاوکاریەکی تر لە دەربازبەکانی گۆڕی بە کۆمەڵی کردووی ئەنوەرتەیە ئەمەش ئەسعەدە سەربازە کوردەکەیە کە سەرەداوی دۆزینەوەی تەیموری دەستکەوت و ئیتر ئەتوان بڵێن فەرامۆش کراوترین کەس کە هیچ ڕێزێک لە هەوڵ و ماندووبوون و لە ختورە و لەو مەترسیانە تووشی خۆی و باوکی بوون کەس باسی ناکە لە ڕاستێکەیە بەس من ویستم ئەم فریاد ڕەسانە ون نەبن احترامیان بگیرە و من بۆ هەر یەکەشیان مقابلەی دوور و درێژم لەگەڵا کردم ئەمیش دەربازبانی گۆڕی بە کۆمەڵە کاکەریم نایف ئەبا بەکرد بەداخەوەم ساڵگیانی لە دەستدا کاگە بە عەبدولقەهار ئەویش بەداخەوە تووشی نەخۆشی بۆ ئێستا یعنی وەزعی زۆر زۆر خراپە کاک هاشم کە زۆر بە خێراتنی تایبەت یەکەم ئێستا لێرە لەگەڵمانە دانیشتووە یەکێکە لە دەربازوانی ئەو کۆمەڵکوژی گۆڕی بە کۆمەڵ ببوورە کاک هاشم ڕاستەکەی بیرم چوو کە بە یەکەم جار بە خێراتنی جەراتم کردای دوایەوەی ئەم کەسانە دەربازە بن تەمانەمە سەدقی و فەتاح هەردووچیان بران هەر لەو کۆمەڵکوژێ دەرباز بوون سەدقی بە بریناری یەک پەنجەی پەڕی یەک پەنجە بەڵام فەتاح بە ساغی دەرچوو بەس دوای ئەوەی کە دەرچوو ون بوو هەتا ئەوە کاکاشم خۆی دانیشتووە دەربازبانی گۆڕی بە کۆمەڵیش هەموو بادینانە ئاوت فەتاح دیار نەما بەڵام دوای ئەوەی کە بەداچوونێکی وردم بۆ کرد بە سوتفە کابرای قسەیەکی بۆ کرد وتی من لە قەڵای نزاچی خەڵکیان بە پێش چاومە کوشتوتم بۆ نمونە کەسێک گەناسی وتی کەسێک گەناسم ناوی چی بوو ناوی فەتاح بوو وتم فەتاح عەبدولقادر دەڵێ وتی بەڵێ وتم ئەڵێن وتی کاکە و خوشکەزای خۆمە ئای خوشکەزاکەی خۆی لە تەلەڤیزیۆن لەو شوێنێک باسەک لێکم پیاون بۆ ناڵێ کوژراوە بە شەرتێ لە قەڵای نزاچیە بە پێش چاوی خوێنەوە بە لە کوشراوە بە پێش چاوی خزمەکانیەوە پێش چاوی ژن و مناڵەکەی یعنی ئەم چیرۆکانە بۆیە تۆزێک لە سەریانەوە سن تۆزێک تایبەتن ئەمە شوێنی کۆمەڵکوژەکەیانە ئەو شوێنەی کە لێ گول لە باران کران تەوا من لێوێ ڕەخنەشم لێگرتن بێجگە لەم دیارە هیچ نیشانەیەکی تر لەسەر ئەو شوێنی گۆڕە بە کۆمەڵانی لە کاتێکە هەر خەڵکی گوندەکە ئەیانتوانی دیوارێک بکەن کورە کەڵەکە بەردێ بکەن وە کاکەمە شوێن هەتا دۆزیمانەوە شوێنەکەی کاکاشم خۆی لەگەڵمانە بوو زۆرمان پێچوو تا شوێنی کۆمەڵکوژەکە و ئاخرتەوان دوای هەر لەوێ خۆڵیان کرابوو بەسەرە دوای ئەوە مێدەڵێت سۆز دەریێنانەوە ئەمە کاکاشمە هەمان ئەو شوێنەی کە باڵێن تەقەیلی کراوە بۆمانە جێڕێتەوە بە ڤیدیۆ تۆمار کراوە دوای ئەوەی کە لێبوردنی گشتی دەرەچێومان خۆیان تەسلیمەکەن ئەبرێن بە قەڵای نزارچێ ئەمە هەر حەزم کرد ناو قەڵاکەتان پیشان بکەم بەڵام حەزم کرد ئەمەش فەرامۆژ نەکەم کە ئەنفارکراوانی ناوچەی بادینان دوای ئەوەی کە ڕزگاریشانە بێ دوای ئەوەی کە کوردستان بە حساب ئازادە بێ دێنەوە لەبەر بێشوێنی گوندەکانیان نەماوە هیچیان نەماوە هیچ چاوکاریشانێت دێنەوە لەم قەڵای نزارچێت دێنەوە ئەو شوێنانەی کە لێ سجن بوون لەوێ ئەژین لێرە ئاژین ئەوە حاڵەکانیانە تەبعاً من ڕسمی ئەو خانوانەشمەیە کە لەناو قەعەکان دروستیان کردو ژوورەکان کە لەناو قەعەکان دروستیان کردو خۆیان ئەمە شێوازی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکەی کوریێمەیە کە کاکاشم وان کە دەرباز بوون ئەمە ژنێکە ناوی خەیاڵە
طبعا مێردەکەی تایە ئەمەش خەیاڵ خۆیەتی بۆی وازەحتر ببین. کورد نەما وەو مۆزوعەیە کە کاک مەسوود ئێوە قسەی لەسەر کرد. کورد نەما ئەمە چییە؟ ئەم جوملەیە چییە؟ بەڵێ ئەو ئافرەتە ناوی کوردیە کوردیە؟ کوردیە ژنی ئەو کارگرایمە بکارگرێنە ئاستۆ من بە خاڵ ئەمە ناوی کوردیە. باش دەست خۆش دوای چاچێکەکەین زۆر زۆر سپاس بۆ ڕاستکردنەوەی چونکە من تا ئێستا بە خەیاڵ بووم بەزەوەی سەر گۆڕەکە خەیاڵە ئەو خەیاڵ ژنی زاهیرە. باڵێ باشە گەرکرا دوایی تۆزێک هاوکاریمان بکەی لە کورد نەمامە مۆزوعەکە بەڕاستی زۆر زۆر جێگەی تێڕامانە. سێ کەس لە دەربازمانی گۆڕی بە کۆمەڵ بەبێەوە یەکتری بناسن بەبێەوەی هیچ ڕێککەوتنێکیان هەبێت هەرێکیان لە گۆڕێک کاتێک کە بەرخەڵکەکەون ئەو قسەیەکەن کورد نەما. بۆچی ئەماڵێن؟ لەبەرەوەی ئەمان لە تۆبزاوە عەشاماتیان بینی کە بینیمە ئەوان پیان وایە هەموو کورد لەوێ کۆکەنەوە پۆل ئەیان بن بۆ کوشتن بەس کاتێک کە بەریەکەکەون یعنی تووشی سەر سوڕمانە بن یەکەم بەرگەکەوتنیان چێە دوان لە دەربازبەکان فەرەج و عوزێر لە ڕوومادی بەریەکەکەون یعنی لە کاتێک کە ڕاکەن لە گۆڕەکە ئەچنە ئەو کەمپە فەرەجە چێتە ماڵی ئەم ژنە عوزێرە چێتە ماڵی پیاوێکی تر کە سواری پاسە بێ عوزێر با بڵێن هاوکاریەکەن سواری پاسێکەون لە کەمپەکە دەرەچێت بەس فەرەج ئەم ماڵە ڕێیەکی تری بۆ چێشن لە پشتی کەمپەکەڵێن بچۆ لە دەرەوە چونکە لەسەر لە باب و نیزامەکە احتیمالە بتگرن کاتێک کە فەرەج سواری پاسەکە ئابێ و عوزێر بە خێراتنیەکە فەرەج لە ترسا هەر خەریکە ئەبوریێتەوە یعنی چونکە ئەو پێ وایە هیچ کوردێک نەماوە لە دنیا کاتی هێژە بە کوردیەڵە کات فەرەج بە خێربی ئەڵێ ڕێگوان زین لە جەهەنەم ڕێگوان زین مەلایکەتەکان لێمە پرسن یعنی ئەم چیرۆکانە تۆزێک گرنگن دوانیان یەک چیرۆکیان دروست کردووە بەبێەوەی هیچ ڕێکوتنێکە بێ یەکتریان بینی بێ هەردووچیان هەڵێن ئێمە ساقی گەڵابە بووین وەرگەڕاوین بۆ لەبەروی لەشیان خوێنی پێوەیە و تەسکەرە و نفو هیچیان پێنەماوە ئەم چیرۆکیان بۆ خۆیان دروست کردووە. فەرەج و عوزێرەوەم باس کرد کە هەردووچیان دەربازبانی گەرمیان حەوت کەسن سەیری ئەو ڕێکەوتەکە دەربازبانی گۆڕی بە کۆمەڵی بیابان حەوت کەسن دەربازبانی گۆڕی بە ئەنفال لە بادنیانیش حەوت کەسن لە گەرمیانێکیشیان بێسەر و شوێنە بێ ئەکوژرێت تەمان ئەوش چیرۆکێکی ئاڵۆز و تایبەتە ئەنوەر تیار دوایەوەی کە دێتەوە ئەو هەر زۆر بەلایەوە سەیرە بێ کە شتێک کەسێک ماوە ناوی کووردە ئیتر کە دێتەوە بۆ چەند چەما ماڵ و مناڵەکەی خۆی بینێ باوەڕ ناکە لە بابە وەرنەوە لەگەڵما وەرنەوە کورد نامێنێ ئەچێتەوە بۆ گوندەکەی خۆی لە قادرکەرەم دوای مانگێک ئیتر کوڕەکەی کەدا و دەرمانی بووە بابەت زیەوە ئەویش ئیتر دوای مانگێک ئەویش دیار نامێنێ. زمناکۆ لە هەڵەبجە و تەیمور لە ئەنفال دوو ڕێکەوت و شتی هاوشێوەیان هەیە بەڕاستی ئەوە ئیشی توێژەرە ئیشی فلمسازە ئیشی کەسێک کە لە مەجای ئەدەبە شاکاری ئەدەبی لێ دروستکەی زۆر زۆر مهمە من دوایی لە سلایدێکی ترا باسییانەکەم زۆر باش چاوم نبینێ حەو مناڵ لە چاوەڕوانی باوکیانە ناونراون چاوەڕوان ئەوانەی کە لەسکی دایکیان نابوون من دوانیانم مقابلە کردووە تەوان هێشیان کچێشیان کوڕە بەڵام پێنج کەسەکەی تر قەرارە بیان بینم ڕاستەکەی تەنیایی و جۆرێ لە خەمساردی خۆشیان خۆشە نییە هەر من بچم بۆ لای ئەوان ئەشێ مەسەن ئەوانش دەرفەتێ دروستکە نەهێڵن ئەم چیرۆکە بمێنێ چونکە من بە هەموو شێوەیە ئەوە ڕەتەکەمەوە کە قوربانیەکان وەکو زەلیل و وەکو گوناحۆکۆی ئەبێ هەموو شتێک هەر بۆ ئامێنا ئەبێ ئەوانش جۆر لێ بکەن من مەجالم نییە بە ئەوان بێن من مەجالم نییە بە ئەوان تەلەفۆنێ بکەن یعنی ئەبێ ئەو ئەرکە بخەینە سەرشان ئەوانیش ئەوە چی بوو کاکاشن ئەمە هەنگوینی تاڵ ئەو سلایدەیە کە لەسەر تەیمور و ئەنفا هێن هەڵەبجە تەوان سیرکە جارێکی تر لێکدانەوەی هەڵەبجە و ئەنفال بەیەکەوە لەوێ مناڵێک لێرە مناڵێک واتە لە ئەنفال مناڵێک لە هەڵەبجە مناڵێک زمناکۆ و تەیمور هەردووچیان مناڵن هەر ئەمیانەکێتە لای عایلەیەکی عەرەبی شیعە مەسەب ئەمیانەکێتە لای عەجەمێکی شیعە مەسەب هەردووکیان ناوەندرێن عەلی ئەم پرسیارێکی زۆر زۆر گرنگە بۆ ناوەندرێن عەلی
هەردووکیان بۆ ناوەندێن عەلی لەبەرەوەی زیاد لە حەد خۆشەویستیان ناوڵەتی ئەوانیش عەلیان زۆر زۆر خۆشەوی. بەڵام هەرچی عەرەبەکەی من تەمان دەمم بە ئەو ژنەیتر نەگەشت عەرەبەکان ئەڵێن ئێمە بۆیە ناومان عەلی لەبەرەوەی کەس شک نەکا کە کوڕی ئێمە نییە و لە ڕاستیشە لە ترسی بەعس یعنی زیاتر ئەویان کردو. اینجا ئەوەی کە حەزەکەم تەرکیزی بکەمە سەر ئەم چیرۆکە بۆ هیچ کەسێک زۆر گرنگ نییە. دوجار من ڕاگەزێکی ترە هێنمەناوە بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە تەوان بێ هیچ مجاملەیەک زمناکۆ سڵاو و زەر تایبەتی هەبوو لەبەرەوەی داوەتم کەوتی بەداخەوە لە ئێرانم بەڵام پێم خۆشە بوو سڵاوم بۆ هەموو ئامادەبوان هەیە. تەوان زمناکۆ کوڕێکی تەکنۆکراتە کوڕێکی دامەزراوە بەڕاستی هینە یعنی هەر حەزەکەی دانیشی شتی لێەوە فێربی یعنی کوڕێکی زۆر زۆر سەنگینە بەداخەوە تەیموریش خۆتان چیرۆکەکە ێزانن و خۆزگەوانە وایە. وتم نیمە ئەمەم بۆ دامنێن طبعاً فرامۆشکردنی میهرەبانەکان فرامۆشکردنی ژن لە ئەم دۆسەیە من شتێکە من زۆر زۆر حەزێتەیە بەڕاستی چییە؟ دایمە لە مەسەر چیرۆکی تەیمورە ستایشی پیاوەکان و چیرۆکی باڵێن ستایشی بنەماڵەکانەکرێت بنەماڵی ئا لە عێشم شێخ ئا لە عێشم بەڵام لە ڕاستیە ئەرچی قرس لەسەر ئەو ژنە بوو کە کەریمێ سەری شۆر برینی تەداوی کرد فێری زمانی کرد زۆر زۆر زەحمەتی لەگەڵا کێشە لە هەموو ئەو امتیازانش شتێکی تر ژنێکی تر من حەزەکەم پرسیارێکم چێ دایکەکەی عەلیە ناسیە چێ زانین ناوی چییە؟ ناوی کەس نایزانێ ئاساییە لەبەرەوەی کوبرای حەمیدپوور ئەو ژنەیە کە چیرۆکێکی زۆر کورتان بۆ جەرمەوە بەڵام حەزمەکە یەک سەعات قسە لەسەر ئەم چیرۆکە بکەم. ئەمە پارکێکی بۆ دروستکرا لە هەڵبجەوە و ڕێزلێنان لەم ژنە تەنها زمناکۆشیان داوەت نەکردبوو. کەناڵێکی تەلەڤیزیۆنی لە بەرپرسی گەورەی شاری پرسی زۆر باشە بوو کە ئەو ژنەتەن داوەت کردە ئەو دەست و دیاری کوردی بینیە لێرە بە چای خۆی ئەویش زۆر بە سنگێکی فراوان و باوپەڕی سەربەستیەوە ئەڵێ وەڵی بەداخەوە داوەتمان کرد بەس خۆی ئامادەنەوە لە کاتێکا دەژنە 10 ساڵ ئەو ژنە مردووە یعنی 10 ساڵ پێش دروستکردنی پارکەکە. اینجا بینین کە ڕیکلام درۆ بێحورمەتی بە ئینسان بە قوربانی بە چیرۆ یعنی تەنانەت زمناکۆشیان بانگ نەکرده بوو بۆ ئەو پارکەی کە بۆ ئەم ژنە ئامادە کراوە بۆ خەمێکی تەنیا و فەرامۆشکراوە. تەمان ئەمە یەکێکە لەو خەمانەی کە کەس بیری لێ ناکاتەوە مەسەلەن خەمی تابان خەمی ئازەر خەمی ئازاد ئەو کوڕ و کچانەی کە تۆ من دوانان بە یەکسک لەدایک بوون یەکیان ئەنفالکراویان لە ژیان ئەماوە قورسترین حاڵەت بۆ ئەمانەوەیە کە هیچیان ناتوان عید میلاد بکەن. زۆر قورسە ناتوان عید میلاد بکەن. چیرۆکی عارف حەزەکەم تۆزێ خۆتانی بۆ بگرن. مامەز عارف مالیدی 1955 لە گوندی کڵێسا ئەژی خێزانەکەی و 5 مناڵەکەی ئەنفال کران دوایەوەی کە چاوم پێکەوت ئامادە نەبوو قسەم بۆ بکە نیگەران بوو ئەو وایە زانین بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی شەکەمەوانە بەس دوایەوەی کە چوینە ماڵەکەی دانیشتین و میوانداری کردنی نەرم بوو داوای لێبوردنی کرد وتی کاکە قسەی چی بکەم یعنی ئێمە قیمەتی چپسی پەتاتەشمان نییە چپسی پەتاتە وەرە سیرکە مەسەر ئەوانەی کە قسە لەسەر کەسوکاری ئەنفالەکەن زۆر جار ڕووناک بیرەکانمان ئەوانەی کە بە کەوتکوت چەتاڵ قساکەن احترامێکی زۆرم هەیە زۆر بە کەم سەیری ئەم قوربانیان ناکەن بەس وەرە سەیری دقەتی ئەم پیاوەکە وەتی کاکە ئێمە قیمەتی چپسی پەتاتەشمان نییە ئیتە قسەی چی بکەم یعنی چی چپسی پەتاتە حەزەکەم لیزانم وتی کاکە هەموو سەری سەعاتێک چپسی پەتاتە لەسەر تەلەڤیزیۆنە 3 دقە ڕیکلامی بۆ کرێ و ئەوانە بەس ئەنفال ساڵی یەک جارەکەش 2 دقە مەجال قساکان 2 دقەکەش ئەبێ بگرین فەرموو یعنی ئەمە توێژینەوەیە کە بۆ خۆی ئیستینتاجە ئیستان وایە پیاوێکی نەخوێنەوار ئەو بەڵام عارف قسە لەوە گرنگتری هەیە کە بۆ من زۆر شۆک بوو بەڕاستی
وتم تاکەی چاوەڕانی مناڵەکەتەکەی وتی ئێستاش چاوەڕانم بەسی مناڵەکانم نا بەس ژنەکەم وتم بۆ ژنەکە لەبەرەوەی ژنەکەم ئەوەندە جوان بوو باوەڕ ناکەم کەس دەست بچێتە کوشتنی ئەوە ژنەکەیەتی ئەوانەی باسمان کردن چیان بۆ کرا و ئەوانەی کە خیانەتیان لە ئەنفال کرد چیرۆکی درۆیان نووسیەوە کارکتەری درۆیان دروست کرد چیان بۆ کراوە حەزەکەم ئەوە بیزانم ڕژدی جاف هەر ئەو ڕۆژەی کە خەبەرەکەی بڵاو بۆەوە من دوو شایەتی کە سوکاری ئەنفالمەیە مقابلەی کاگنازمە کرد کە یەکێک لە برای ئەو کسانێکە فرۆشراون بن مێستەر تەلەفۆنێک هات کە خۆشبەختانە ژنەکان دۆزراونەتەوە وتم بەس ڕۆژدی جاف نەبێ ڕاستە وتیان ئەوە وتم ڕاز ناکەن وەحاڵ دوایی قسەکە ڕاز دەرچوو بەسەر چاو ئەوە باسی ئەوەش ناکەم ڕۆبەرگوێن پارێکی زۆر زۆری بۆ سەرکرا نازانم چەند میلیۆن دلار کە گوایە بۆ مەتحەفی کەس نەزان ئیش بۆ ئەنفالەکە بەداخەوە هەتا ئێستا هیچی دیار نییە ئەوانەی کتێبی خراپیان لەسەر ئەنفال نووسیوە زۆر زۆڵمیان لە ئەنفال کردووە زۆر شتیان بۆ کراوە پارە پۆست کتێب چاپکردن پارە و پولێکی زۆر خۆشتان نەزاننەوەی کە منیش بینیم بێزگەلەوەی دەستگای سەردەم ئۆپڵەکەشتان بینی لەو وەزانە لەوانەش مەترسیدارتر ئەمەیە لەما مەترسیدارتر ئەم کارکتەرەیە کە لە تەلەڤیزیۆن باسم کردووە بۆ زانیاریتان ئەم کارکتەرە بەڕێز مام جەلال نوریچی مالیکی بەڕێز مالیکی بەڕێز بەرهەم ساڵح بەڕێز نێچیروان بارزانی هەر هەمویان پارەیان ناوەتێ بەس نازانم چەند بەڵام پارەیەکی زۆر باشیان ناوەتێ وە چنار سەعدیش هاوکاری کردو بە نامەی ئەنوەری حاجی عوسمان کەوتوێتی ئەمە خزمی منەوە وایەوە ئیدعایم کوڕاوەیە کە هەموو کەسوکارەکەم لە ئەنفال دەرباز بوو تیاچوون بەس خۆم ماوم خۆشی لە بابل لای ژن و پیاوە گەژی چیرۆکێکی وای بۆ خۆی دروست کردووە دێرین شایەتمە لەگەڵ عەدالەت خان بانیان کردم وتیان کارکتەرێکی زۆر زۆر گرنگی حەزەکەین بێ بۆ هەولێر بیبینیت کە چووم زۆر خراپ خۆیان بۆ حازر کردبوو لە کەناڵ ڕوودا و تەلەڤیزیۆن مقابلەی تایبەتی هەبوو دوجاریش لە کوردستانی نوێ لاپەڕەیەکی پێدراوە بەمانشێتی گەورە باسکرێ مناڵێک بە دوای کەسوکاریان ئەگەڕێ دوای ئەوەی نووس سەعات لەگەڵیا دانیشتم بە خۆیم نەوت تەبعان ئەوانەی کە سیقەم پیانەوتم ئەم کوڕە درۆوەکە چۆن درۆکە وتم من ناتوانم بەس من بە تۆ بە ئێوە ئەڵێم درۆوەکە ئەم مۆزوعە ڕاگرن من بە داداچوونی بۆ بم بە داداچوونم بۆ کرد باوچیم دۆزیەوە لە دارستاوەکە دوو ژنی هەیە یەکیان فەیلی یەکیان لێرەیە یەک کەسیان ئەنفال نەکراوە دایکەکەی تریشی ماوە بەڵام ئەمە کاتی خۆی ژن و پیاوێک لە ئەحدا سەڵیان گرتووە ئێستا لێ بالب بلەژی ئەم کات دکتۆر سەلاما خۆی ناوی سامانە بەو پارەی ئەو بەڕێزانە دکتۆرای تەواو کرد تەمان وێزگە لە قوبڵ خاسێکەشی واز لێبێنە دوجار خۆی هەڵبژات بووە پەرلەمان خەریک بوو بێ بە پەرلەمان لەسەر لیستەکەی نووری مالیشی خۆشبەختانە دەرنەچوو بەڵام من ئەمە بەنامەی ڕسمی ناوەندی چاک هەر سێ سەرۆکایەتێکم لێ ئاگادا کردو لەگەڵ وەزارەتی شەیدان هیچ یەکێک لەوانە بۆ یەک جاریش نەوتیان سوپاس نەوتیان ئەم کەسە کێیە ئەم درۆزنە کێیە بەرحاڵ باسی ئەوانەی خۆشمان ناکەم کوربوونتان بەهێز و نەورۆستان پیرۆز بێ و زۆر سپاس فەرمو هاوڕێجیان خۆ سپاس ئەوڕێ سپاس شانازێ بە من بەخشی تەنیا بەڵێشتێکی ڕفیقانەیە لە مرۆ لای کاک تەحسینیشەوە سپاس و سپاسیانەکەم و بەخێرەتنی ئێوەشەکەم لە ڕاستیە من شتێکی زۆر تایبەت و ئەوانم نییە بێڵێ مێرەشت کۆرسێکی ئاکادمیک نییە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمەگەر بشکری نەگەر مانوش بین و ئەوانە ئەگەر بە ئازارکێشانی ڕۆحیش بێ پێویستە بتوانین ڕوبەڕوو یان لە هەر شێوەیە کە توانیمان سەیری ئەم ترۆمامان بکەین ترۆمایەکی ئەمە هەیە ناوی ترۆمایان فالە وەک لە دەروون شیکاری ئاڵێن ئەو کەسەی ئەو نەخۆشەی تووشی ترۆمایە بێت تووشی عەزابێ بێت
تووشی تەکانێکە بێت تووشی خورپەیەکە بێت ئەبێ بیبێت و هەمان شوێن ڕەنگە یان تووشی هەمان خورپەی بکەیتەوە بۆ ئەوەی بتوانێت پرۆسەی چاکبوونەوەی دەست پێ بکە ئەمە بەشێکە لە پرۆسەی چاکبوونەوەی ملەتی ئێمە من وەکو شخصی وەک بەشێک کەسێک لە ڕۆڵێکی و ملەتە بۆ خۆم هەوڵمدا لە 2 ساڵی ڕابردووە دەستەوە یەخەیەم ترۆما ببم هەم کام شخصی هەم ترۆمایەکی جەمعیە هەم سیاسیشە و لەم پرۆسا بەڕێکەوت ینی لە پرۆسەی بەحسەکەمە کە دوایی هیوادارم 2-3 مانگی داهاتوو بگاتە خزمەتان دانی کەم نوسخە کوردیەکەی ئامادا بێت بۆ ئەو پەڕەکەی 3 مانگی داهاتوو با بمێنێ باسی ئەوە باخەڵ من کەوتم بەسەر ئەم ئارشیوە گەورەی ئەنفالە و بەتایبەت ئارشیوی ئەوڕێ عومەرە و زۆر یارمەتی داوم ئەم قسانەی من لە دواییە جۆرێک پێزانینە بۆ مانوبوونەوەکانی ئەو جۆرێک ڕوبەڕووبوونەوەی خۆشمە دیسان لەگەڵ ترۆمایە کە هەم فەردیە و هەم بە کۆمەڵە باسەکەم تۆزی ئەم چڵاو بێ لە کانتێکسی کوردستان دەرەچم ئەچمەوە بۆ کانتێکسی جەنوسیدی جووەکان لێوە هەوڵەدەم کۆمەڵە چەمک قەرزکەم بێمەوە بۆ کوردستان بەڵام ئەوەی ڕەپیشان دەرمە بێ لەم ڕێگا لەم بێگومان ئیشکردن لەسەر ئەنفال ئیشکردن لەسەر ئەم بابەتە کێ ئیشی لێ بکات بێگومان وەکو ڕێگەکردن لە نێو کێڵگەی مینە لە هەر کوێتەوە توانی پێت هەڵە دابنی لە هەر کوێکرێت پێت بتەقێتەوە وەک ئەم بۆ 35 دقیقە ئەو پەڕەکەی 40 دقیقە من مانوتانەکەم داهاتوو کە من ئەتوانم هەر لەحزە پێم بەسەر مینەکە بکرد بەڵام ئەوەی ڕەپیشان دەرمە ڕستەیەکی کاکەنوەر تایرە کاکەنوەر تایار بە ئەویان بۆ ڕڵکەمەوە ناوی ئەنوەر محەممەد ڕەزایە لەبەرەوەی لە سیاقەتا زۆر تیژڕۆ بۆ نانەوە ئەنوەر تیارە ئیتر بەهێن بووە بە ئەنوەر تیار فەرم چۆمانی کوڕی بۆ کاک عومەرە گێڕێتەوە بۆی گەڕامەوەتی کە باوکم بە برینداری گەیشتوتەوە لامان لە چەمچەماڵ نەمایەوە بڕیاریدا بڕواتەوە بۆ دەوروبەری ئاوەسپی لەبەر ئەوەی بە نامۆیی تەماشای ئێمەی دەکرد وتی کورد نەما چۆن ئێمە ماون کەس نەماوە ئەمانەی هاوڕێ عومەر وتی بەڵام کەس نەماوە ئەوەشی ماوە هەر نامێن بۆیە دەڕۆمەوە بۆ ئەو هەردە و هەتا سەدام لەسەر حکوم بێت نایەن با گورگ بووم بخوا باشترە چونکە من مردوم چۆن ئێوە ماون ئیتر ئەو ڕۆشت و منیش بە بیانووی دار و پوشێنانەوە جار بەجار سەردانی مەکرد نان و دەرمانم بۆەوە بر بە زۆریش لە ناو قەبرستانی هەردوو گوندی تەپەدێ و لە ژێر دارەکەی فەیزاوە دەمبینی چۆمان لەوێ هاوکاری باوکی کردووە لە تەداویکردنی برینەکانیدا کە پاش مانگێک هێشتا بەتەڕی مابوونەوە ئەوەی ڕێ نوێنیکەری منە بێ لەم باسا و چاپتێری لە کارەکەم لەسەر نووسیوە ئەوەیە ئەوەشی ماوە هەر نامێنێ کاکەنوەر کە ئاگاتە ماڵەوە یەکەم ڕستە کە بیڵێ بە ئینسانەکانی تر بەوانەی کە یان ناسێ و متمانێ پێیانە ئەوەشی ماوە هەر نامێنێ کۆنتێکسەکە دێمە دەرەوە ئەڕۆم بۆ کۆنتێکسێکی تر بۆ دووبارە بگەڕێمەوە بتوانم بگەم بە توانایەکی شرۆڤەکردنی ئەم ڕستەی کاکەنوەر کە مەبەستی چییە و ئێمە ئەتوانین چی لێ تێبکەین بێگومان ئەرشیفکردن داکیومنتکردن بێگومان کارێکی زۆر باشە بەڵام لە لەحزەیەکە لە دەرەوەی هەر چەشنە خۆ بە زلزانینێکی تیۆریک لە دەرەوەی هەر چەشنە خۆ بە زاناترزانینێک لە قوربانیەکان لە دەرەوەی ئەم دوو حاڵەتەوە بیرکردنەوە پێویستێتی بیرکردنەوەی کوردی پێویستێتی کورد پێویستێتی بتوانێت ئەم بەڵگەنامانە ئەم ئارشیوانە ئەم شاهادەتانە کانسێپچوالیزە بکات تیۆری تایبەتی خۆی لێدا دەربهێنێ شێوازی تایبەتی قەڵاچەوکردنی خۆی تیادا بهێنێ و پیشان بدات لە دواییە ئاسۆکانی ڕزگاری لەکوێون والتێر بنیامین فەیلسوفێکی جووی ئاڵمان لەو لەحزاکەوێتە بەر کە لە قوربانیانی فاشیزمە لێکیەوەکانی پیرێنە 1940 خۆیە کوژێ و تارێکی هەیە تێزەکانی فەلسفەی مێژوو نزیکی 20 ساڵ کاری لێ کردووە و لە پێش مردنی لە دواییە نوسخەیەک لە ئارشیوەکایە بەجێماوە لەدانێت لە تێزەکانە کە ناوی تێزەکانی فەلسفەی مێژووە لە یەکێک لە تێزەکانە ئاڵێت گەر ئێمە ئەم خەباتە بدۆڕێنی واتە خەبات دژی فاشیزم تەنانەت مردووەکانیشمان ڕزگار نابن ئەوێ بڵێ چی پێمان ئەوێ بڵێ ئێمە لە دۆخێکین ژیان و ڕزگاری مردووان و زیندوان بەیەکەوە بەسرابن و ئەگەر ئەرکێک بۆ زیندوەکان هەبێ ئەوەیە بتوانن مردووەکانیان ڕزگارکەن چونکو ڕزگاری ئێمەش بە ڕزگاری زیندوەکانەوە بەسراوە بۆ تێگەشتن لەمە
بنیامین ئاماژەیەکی هەیە بۆ دوو جۆر مانای ژیان لە یونانی کۆنا لە یونانی کۆنا لە لای فیلسوفانی یونانی کۆن و لە زمانی یونانیە ئێمە بۆ تعبیرکردن لەو شتەی کە ئێمە پێی ئەڵێن ژیان لە ئێستا لە زمانی کوردیشە پێی ئەڵێن ژیان یا لایف بۆ نمونە یا لاوی لە زمانە لاتینەکانەوە یا لاویتا یەک وشەیان هەبووە ئێمە دوو وشەیان هەبووە وشەی زێوەیان هەبووە وەک مەسەلەن لە زۆۆلۆژیا ماوە پارکی زۆۆلۆژیانی حیوانشناسی ئەوانە زۆر سپاس وشەیەکی تریشیان هەیە بیۆ یا بیۆس وەک لە بیۆلۆژیا هەمانە لە زۆۆلۆژیا هەمانە لە ئێستا لە زمانە ئەو زمانانی وەڕێشەکانیان لاتینە لە زمانی کورد بەڵام لە دواییە یەک وشانێنێتەوە بۆ تعبیرکردن لەوەی ئێمە پێیاڵێن ژیان زۆر جوواگان بێن کارێکی لەسەرم کارێ بنیامین کردووە و ئەوێ شتێکمان پێ بڵێ ئەوێ پێمان بڵێکە زێوس لە لای یونانیەکان بریتیە لەو ژیانەی لە نێوان هەموو گیاندارانە ئەنیماڵ کە ئێمە خۆمان پێیاڵێن حیوان لە ڕاستیە بۆ ئەوان بە مانای زیندەوەرانە لە نێوان هەموو زیندەوەرانە ژیانێکەیە کە هاو بەشە بەڵام ژیانێکی تر هەیە کە بیۆسە BIOS نووسرێت بیۆسی یاوتمان لە وشەی بیۆلۆژیان ماوە ئەوە ژیانی تایبەت بە مرۆڤە ژیانی تایبەتە بە کۆمەڵە مرۆییەکان کەواتە ژیانێکی سیاسیە بەم مانە ئاگا من ئەوێ پێمان بڵێ هەمیشە ئەسڵی ژیانێکەیە کە ژیانی زۆیە دەسەڵات بەگرتنی ئەم ژیانەی کە لە دەرەوەیە بەگرتنی ئەم ژیانە دێ خۆی دائەمەزرێنی بۆ نمونە لە یونانی کۆن ئێمە کۆمەڵە مرۆڤێکمان هەیە پێیانەڵێن هۆمۆساکر یا کاراکتەرێکی مرۆیی نە کۆمەڵە مرۆیی ببورنەوە ڕاست نەبوو جۆرێک پێگەی مرۆییمان هەیە پێڵێن هۆمۆساکر بریتیە لەو کەسەی کە دادگا بە تاوانێک لە شار دەری ئەکات یان بریتیە لە بربەرەکان یان بریتین لەوانەی کە ناچنە چوارچێوەی مافناسی یونانیەوە ناچنە چوارچێوەی مافناسی حقوقیەوە بۆەوە مرۆڤێکی تەواو بن و دان بە مافەکانیانە رابێت ئەمانە بریتین لە زۆی لەم ژیانە ڕوتەی کە لە دەرەوە ژیانی سیاسیە لەم ژیانە ڕەبەقەی کە لە دەرەوە ژیانی سیاسی و لە دەرەوە ژیانی شارەوەیە و تۆ ئەمە تایبەتمەندەکەی چی ئەمە ژیانێکی پیرۆزە بە جۆرێ ژیانێکی حرامە کەس بۆی نییە دەسی بۆ ببە بەڵام لە لایەکی تریشەوە مادام لە چوارچێوەی یاساکانە تۆمار نەکراوە کێ ئەم ژیانە بکوژێت لێ پرسیینەوەی یاسایی نییە ئەمە شتێکمان پێڵە دەربارەیان کار ژیانێک تۆ بەرهەمیێنیت لە ڕێگەی سوڵتەوە کە چی کێبی کوژێت لە پرسیینەوەی یاسایی نییە بۆت نییە دەسی بۆ ببەی مڵکی خوایە کە دوایی دەینەوە سەری کەچی ئەگەر دەستیشی بۆ بێ کەس نییە لێت پرسێتەوە خۆخوا خۆی لێرە نییە لێت پرسێتەوە ئیشمان بەمایە بەم چەمکە بۆ بتوانین هەوڵ بدەین بەش بە حاڵی خۆمان پێکەوە کانسپتێ تازەیە ڕوانین یا ئەپرۆچێ تازە بۆ خوێندنەوەی ئەنفال کە چیمان بەسەر هاتووە بەدەستەوە بدەین ئاگام بێن ئەڵێ دەسەڵات هەر لە کاتی ئەرەستووە تا ئێستا بێگومان لە فوکۆی هەڵگرتووەتەوە لەو کاتەوە کە ئێمە ئەیناسین بریتیە لە پرۆسەی بەرهەمهێنانەوەی ژیانێکی ڕوودزەوەیەک وە گرتنی لە ناو خودی دەسەڵاتە کردنی بەهی خۆی ئەمە یانی چی ڕێگەم بدەن تۆزێتتر دوورەکەەوە بۆ بینەوە ئێمە هەمومان لە کوردستان لە تەلەڤیزۆن و لە میدیا و لە جەریدە و بەهۆی ڕۆشنبیرە باشەکانمانەوە زۆر ئاگامان لێ هەمومان بیۆپاوێر و ئەم شتانەمان بیستووە یا ژین سیاست هەمومان زۆر بیستومانە باسە کرد هیچ فۆکۆ دوودانە چەمکی هەیە چەمکێک ئەڵێ ئێمە جۆرێک دەسەڵاتمان هەیە لە کۆنەوە جۆرێک دەسەڵاتمان هەیە لە کۆنەوە تا سەردەمی کلاسیک تا سەدەی هەژدا جۆرێک دەسەڵاتمان هەیە کە ئیشکردنەکەی لەسەر مردنە لەسەر خودی ژیان لەسەر خودی ژیان ئیشەکە بەو مانای کە بەڵام ئیشکردنی لەسەر ژیان چۆنە ئیشکردنی لەسەر ژیان بەم شێوەیە کە ژیانیان ئەکوژێت یان لێی ئەگەڕێ بمرێت بەو مانای کە هەموو ژیانی ئێمە بەدەست حاکمەوەیە حاکم مافی تەواوی بەسەر ژیانی ئێمەوە هەیە توانێ پرە لێ بمن ژیانی ئێمە هەڵبگرێت یا لێمان بگەڕێ بژین یان ئەمان کوژێ یا لێمان نەگەڕێ بژین بەڵام لە سەدەی هەژدەهەمە ئێمە جگە لەوەی حاکم ئەم مافەی ئەمێنێت کۆمەڵی میکانیزمی تر بۆ کۆنتترۆل دروستر ئەو کۆمەڵی میکانیزمی تر بریتین لەوەی کە
لە سەدەی هەژدەهەم بەدووە ئێمە جۆرێکی تر ڕۆبەڕوونەوەی قودرەتیا سوڵتەیە دەسەڵاتمان هەیە لەگەڵ ژیان بۆ مانایکە ئیتر تەنیا کوشتن میکانیزمی سەرەکیەکە نیە بەڵکو بەڕێوەبردننی ژیانە ئاراستەکردنی ژیانە زاڵکردنی دیسپلینە تایبەتەکانە بەسەر ژیانە و هەوڵە بۆ گۆڕینی ژیان بەو مانایکە ئیتر حاکم ئەجیێنێت وەلێت ئەگەڕێ بمریت ئەو جارە یان ئەیمراندیت یان لێت ئەگەڕا بمریت ئەم جارە ئەجیێنێت بەڵام بە شێوازی تایبەتی خۆت اینجا لێت ئەگەڕێ بمریت ئەمە ئەجیێنێت بەو مانایکە ئێمە لە سەدەی هەژدە بەدووە لەگەڵ جۆرێک دەسەڵات ڕوبەڕووین کە هەوڵ ئەدات ئەم ژیانە ئینسانیەی کە هەیە ئەم ژیانە ئینسانی کە ئێمە هەمانە بیگۆڕێ دەستکاری کا بیکە بە شتێکی تر بەڵام کە ئەوێ دەستکاری کا بیکا بە شتێکی تر خەریکە چی لێکات ئەمە زۆر زۆر گرنگە ئەوێ دەستکاری کا بیکا بە شتێکی تر چی زۆر زۆر گرنگە لێرە ڕێگەم بدەن بڕۆم بۆیە داشتەکانی دانێ لە بەجێماوانی ئاشویتس کە دەوری کەمپی تۆپزاوای کوردستانی گێڕاوە یعنی کەمپی ناوەندی قڕکردن و هەموو وەحشەتی پرۆسەی کوشتنی جووەکان و هۆمۆسێکسوەلەکان و بەشێ لە کۆمۆنیستەکان بێگومان لە ئەوروپا ڕوویدا لە ئاشویتس بوو ئاشویتس هاوتایەکە ڕۆژێک هەوڕامەت پێویستە ڕۆژێک لێکۆڵێنەوەیکی باش ئەم دوانە بەراوردکەی بە یەک کتێبەمان هەر لەسەر ئەنفال و هۆلۆکۆستەمە ئەنفال و بەڵام تۆپزاوا و ئاشویتس لە ئاشویتس چەند شاهدێک گەڕاونەتەوە چەند شاهدێک گەڕاونێتەوە ئێمە با بزانین دوو جۆر شاهدمانێ ئێمە لە مافناسیشە لە مافناسیشە و لە زمانی لاتینیشە و لە زمانی یونانیشە ئێمە دوو وشەمان هەیە دیسان بۆ شاهد هەر بۆ ژیان دوو وشەمان هەیە وشەیەکی تێستیسە یعنی ئەو کەسەی کە شاهدیە داد بەڵام لە دەرەوەی پرۆسەیەەکە بۆ نمونە دوو کەس ئەبێ بە شەڕیان من ئاگام لێیە کێ چی کرد لەکێ من تەستیسم کە تێستێمۆنیەکە من تێستێمۆنیەکەم یا تێموانیاژەکەم لەسەر ئەوەی ئەو چیم بینیم بەڵام جۆرێکی ترمان هەیە لە شاهد کە خۆی بەشێکە لە کێشەکە کە خۆی بەشێکە لە کێشەکە بۆ یەکەم جار ئێمە لە ئاشویست ئەم چەمکەی تری شاهدیە گەڕێتەوە کە ئەم چەمکەی تری شاهدی دیسان ناچێتە چوارچێوەیەکی مافناسانەوە دانێ لەو شاهدانەوە ماوەتەوە لە ئاشویتس وە لە ئاشویتس شاهدی ئەبێ بە کێشە ئەبێ بە کێشەیەکی گەورە وەک لە کوردستان بە پێچەوانەوە بە جۆرێک ترێبێ بە کێشە ئەوەیە کە دانێ لە شاهدەکان پریمۆلێڤیە کۆمەڵە شاهدی زۆر هەن کتێبی زۆر زۆریان نووسیەوە بە پێچەوانە شاهدەکان لە کوردستانەوە خۆیان قسەیان کردووە بەڵام دانێ لە سیما هەرە دیاریەکانیان کەسێکە بە ناوی پرێمۆلڤی کە 1944 تا داخستنی ئاشویست ماوەی 6 مانگ لە کەمپی ئاشویتسە بێ جووە جوویەکی ئیتالیاییە شیمیستە ئەلشیمیا ئەزانێ کیمیا ئەزانێت دوای ئەبێ بە نووسەر ئەبێ بە متەرجمی کافکا کۆمەڵە چیرۆکێکە نووسێ واز لە نووسینێنێ ئەڕواتۆ کتێب لەسەر ئاشویستە نووسێ لەسەر یاداشتەکانی لە ئاخرا ئەزانێ شەهادەتی بۆ نادرێ خۆی کوژێت کا بمێنێت پریمۆلڤی ئەڵێ بەڵێ من لەوێم من لە ئاشویتسم یاداشتە نووسێ ڕۆژانە 1946 ئەوەڵجار بە ئیتالیایی یاداشتەکانی بڵاو بووەتەوە دوای ڕزگاری من یاداشتە نووسم لێرە باشە من یاداشتە نووسم بەڵام لەم یاداشتانە ئێمە سێ بەشین ئەو سجنانەی وای ئەمە لەوێ ئەو سجنانی لەوێن ئێمە سێ بەشین ئەڵێ لەم سێ بەشە بەشێکمان سجنە ئاساییەکانی وەک من و ڕفیقەکەم کە هەوڵە دێن کارەکەش بکەین بە جۆرێکیش خۆمان بژیێنین کە نەمرین بۆ ئەوەی ببین بەو شاهدەی کە دواتر بڕیارە شەهادەت بدات خۆیاڵێ ئێمە بڕیارماندا زیندوو بمێنین بە هەر جۆرێ بێ بۆ ئەوەی دوایی بتوانین شەهادەت بدەین و بڵێین لێرە چی ڕوویدا لەبەر ئەوە نەمهێشت ئەو شاهدە لە منا بکوژن کە ئەیتوانی دواتر ببێت لەبەرەوە ئێمە بە هەر جۆرێ بێ پێڵاومان گۆڕیەوە بە پێستی پەتاتەمان گۆڕیەوە بە قەمسەڵەیەک لەگەڵ ئەم زیندان لەگەڵ ئەم زیندانیانەی تر لەگەڵ سلولەکانی تر بەندەکانی تر ئەوەمان کردووە هەوڵماندا بمێنینەوە ئەگەر مانوکەریش بێ ببورن بەڵام هەوڵەدەم کۆی بکەمەوە گروپێکی تری لە زیندانیەکان ئەڵێ گروپێکمان هەبوو ناویان ساندر کۆماندۆ بوو ئەمانە بریتی بوون لەو زیندانیانەی کە هاوکاری نازیەکانیانە کرد
و ئێمەیان ئەبرد زیندانیەکانیان ڕیزە کرد ئەیان بردنەوە ژووری گاز جلەکانیان لە بەرداکەندن گازەکان بۆ بەرەدانەوە ئەوانە مردن دوای تونەکانیان ڕۆشن نەکرد ئەیان سووتاندن ئەیان هێنان قژی ژنەکانیان ئەمڕی ددانی زێر بووە هەڵیانە کێشا خۆڵەکەیان بەتاڵە کردەوە و تا ڕیزێکی تر ئەمانش گروپێکی ترن گروپێکی تر بریتین لە کۆمەڵی زیندانی کە زیندانیەکانی تر لە هەر کەمپێک ناوێکیان پێڵێن ئەمە بۆ ئێمە گرنگە هاوڕێن لە هەر کەمپێک ناوێکیان پێڵێن لە هەندێک لە کەمپەکان پێڵێن مرۆڤی مۆم کرد یا مۆمی لە بخنواڵ پێیان وتون لە ماوە تاوزن پێیان وتون مردووی زیندوو بە کۆمەڵێکی تر کاتێگۆریە بەشی سێهەمی زیندانیەکان خەریک مەڵێن لە ئاشویتس ئەمانە ناوێکی تایبەتیان هەبووە پێیان وتون مزولمان بریتیە لەو کەسەی کە کەوتووەتە ناو دۆخی تەسلیمی مەحزەوە تەسلیمی ڕەبەقەوە پریمۆلیڤی خۆیەڵێ ئێمە ئەمانەمانە بینی کە بینیمانن نەمانەزانی ڕفیقەکانی خۆمان بوون ئەکەوتنە دۆخێکەوە ئیتر هەستیان بە ئازار بە شادی بە گریان بە چێژ بە هیچ ناگرت یادەوەریان نەمابوو بیرەوەریان نەمابوو بە هیچ نەشادە بوون نە خۆشحاڵە بوون هەموو نورێکی ئیلاهی لە ڕوخساریانە سرابووەوە و ئێمە نەمان ئەزانی بەمانە بڵێن زیندوو نەمان ئەزانی پێیان بڵێن مردوو هیچ ناوێکمان نەبوو بۆ ناونانی ئەمانە ڕۆژێکیان میزکلوس نازلی دانێتر لەوانەی ئاشویت سەڵێ ئەڵێ ئێمەیان ئەبر ڕێزیان کردبووین لە ناو ئاشویت ڕێزیان کردبوو ئەیان بردین بۆ جێگەیەک بەرە ئەو دەسەکان لەو سەرەوە ڕێزێک لە موسڵمانەکان ئەمانە مرۆڤی مۆم کرد مردووی زیندوو کە نازانی ئینسانن یا حەیوانن وە لە ئینسان بوون هیچیان تیان نەماوە کەچی هێشتا زیندون حیوانیش نین تەنانەت نە حیوانن نە ئینسانن ڕیزە موسڵمانیان لە بەردەممانەوە هێنا تیان پەڕاندین وەدانێ لە ئەفسەرەکانی نازی ئەوە سەیرێکی ئەمەی کرد و سەیرێکی ئەوان کرد من هەستم کرد ئەوێ پێمان بڵێ سەیرکەن چیتان لە یەکەین ئەمە داهاتووی ئێوەیە سەیرکەین چیتان لە یەکەین ئەمە داهاتووی ئێوەیە لە ئاشویتس بۆ لێڤی و بۆ جۆر جوابیان بن لە ئاشویتس بەڵێ کوشتن هەیە کوورەکان لەولاوە ئیشەکە حاکمی کۆن وانە خەریکە ئەکوژێ یعنی هێزی خۆی لە ڕێگەی دەسەڵاتی ڕاستە و خۆی کوشتنەوە پیاداکە بەڵام هاوکات فۆرمێکی تریش لە دەسەڵاتمانەیە دەسەڵاتی دیسیپلینکەر و بەڕێوەبەری ژیان کە خۆی لەسەر ژیان نەخشەکە و خۆی لەسەر ژیان تۆمارەکە ئەم دەسەڵاتەی دووهەم بەڵام ئیشەکەی بە کوشتن جێبەجێ ناکە بەڵکو ئەم دەسەڵاتەی دووهەم ئێوێ خودی ژیان لەم ژیانەوە کە ئێمە هەمانە ژیانێکی تر هەڵهێنجێ ژیانێکی تر ئابستراکت کات بهێنێتە دەرەوە بیر لایف یان ژیانی ڕوت واتە ژیانی ڕوت بریتیە لە ژیانێکی مرۆیی کە لە هەموو تایبەتمەندە سیاسیەکانی لە هەموو تایبەتمەندێ بە کۆمەڵەکانی و لە هەموو فۆرمەکانی و لە هەموو پۆتەنسیالیتە و بەهرەکانی بۆ بوون بە شتێکی تر دا ئەماڵڕێ و ئەکرێ بەچی ئەکرێ بە ژیانێک کە بریتیە لە کۆمەڵێ جوڵەی فیزیکی و تۆ ناتوانی پێی بڵێ زیندووە یا مردوو کاتێگۆریەکی سێهەم کە فوکۆ هەیەی دەسەڵاتی وتمان کلاسیکمان هەیە بیۆپۆلیتیکمان هەیە کە ئیش لەسەر ژیانەکە کە شێوە ڕەبەقەی بەرهەمێنانی موسڵمانەکانە مزولمان لە ئاشویستا دەسەڵاتی کاتێگۆریەکی تری سێەوە هەممان هەیە کە کەم ئاماژەی پێکراوە لای توێژەرانی کورد ئەوەنەی من ئاگادار بم ئەویش تا ناتۆ پۆلیتیکە یعنی سیاسەتی مەرگ پۆلیتیکا بدێت سیاسەتی مەرگ ژین سیاست بەڵام پۆلیتیکا بدێت بریتیە لەو جۆرە سیاسەتەی کەتیایە هەردوو جۆرە کاتێگۆریەکەی سیاست پێکەواژ بەڵام ئێمە ئازانین لە هەموو سیاسەتێکە لە دوایە هەردوو جۆرە کاتێگۆریەکەی سیاست پێکەواژین ینی هەم کوشتن هەم بەڕێوەبردننی ژیان بەڵام لە دواییە ئەگەر ئەم نمونەی ئاشویستەکە بە نمونەیەکی ڕەبەق وەربگرین ئەتوانین بڵێن لە دواییە کارکردی سەرەکی سیاست و دەسەڵات لە هەرکوێ بریتیە لە هەوڵ بۆ بەرهەمهێنان یان هەڵهێنجانی جۆرێک ژیانی ڕوت جۆرێک موزولمان وەکوتمان ئەو مرۆڤە تەسلیم کراوە لە دڵی هەموو مرۆڤێکەوە
لە پرۆسی ئەنفالە ئەگەر چی ئێمە ئاگامان لە سیاسەتی حاکمی کۆن کە تەنیا بە کوشتن خۆی پیاداکات بەڵام ئەمە هەمان حاکمە کۆنەکە نیە ئەمە تاناتۆ پۆلیتیکە ینی سیاسەتی مەرگە لە نمونەی ئەنفالە هەردوو جۆری حاکم پێکەوە بەو مانایکە حاکم بە سێ پرۆسا تێپەڕێ پرۆسەی بۆ نمونە ناسینەوە لە قۆناغێکە تۆ ئایدنتیفایەکە ئەیناسیتەوە نەخشەکان ئەکێشی لەسەر نەخشەیەک ئەم گوندە ئەم شارە بە هێڵێکی سوور سنوورەکانی ئەنفال دیاریەکرێ ئایدنتیفیکیشن واتە ناسین خۆناغەکەی تر کۆکردنەوەیە لە مجەمەعات و کەمپە بچووکەکانەوە تا گواستنەوەیان بۆ تۆپساوە یان بۆ نزارکێ وە لەوێەوە سیاسەتی قڕکردن خۆناغی سێ دەست پێەکە ئەمە قڕکردن و کوشتنە باش بەڕێوەبردننی ژیانە لە ئاستێکە بەڵام بەعس جگە لەم کوشتنە بیۆپۆلیتیک جگە لەم کوشتنە بەتەمای شتێکی تریشە بەتەمایە بەڵایەکی تری زۆر خراپتر بەسەرم گەلە بێنێ بەسەر قوربانیەکانیان بێنێ وەک ئەوەی لە ئاشویست ناوی موزڵمان بوو لە کوردستان ڕووی داوە من تازە خەریکم لە ڕێی ئارشیوەکانی هەوڕێوەمەرەوە خەریکم لەمانە تێبگەم لە کوردستان لە دوایە جگە لە کوشتنەکە مەبەستێکی تر هەیە و ئەو مەبەستەی تر من نمونەیەکیتان بۆ خوێن نمونەیەکی شایدی علی عارف ئەحمەد لەو هەڵەبجەیانەی کە پاشەوەی ئەگەنە نوگرە سەلمان کە هەڵەبجەیی ئەگەڕێنەوە لە بیارەوە ئەهێنرە تەواریخەی سلێمانی لە تەواریخەی سلێمانی 1000 و لانیکەم 1400 کەس دوایی ڕاگەیاندنی لێخۆش بوون ئەوانەوە هەمووی ئەفسانەیە ئەمانە دیسان براونەتە تۆپساوە براونەتە نوگرە سەلمان و بە زۆریش نەگەڕاونەتەوە ڕاستەڵێن بۆتانە خوێنەوە پاشەوە ئەگەنە نوگرە سەلمان لە 1970 لەوێ ئەم علی عارف ئەحمەد کە ئێستا لە هەڵەبجە علی مەلا عارف کە لە کتێبەکە چاوپێکەوتنەکەی هەیە لەوێ شتێکە بینێ یەکەم شتە بینێ کە تا ئێستا نەمان وێراوە سەیری بکەین تۆقینە ڕاستەقینەکەی ئەو ئەڵێ ئیتر لە ناو حەوشەکە حەوشەی نوگرە سەلمان حەوشەکەشمان بینی شوێنێک هەبوو بۆ سیارە سێبەریان بۆ کرابوو بۆ سیارەکان دووسێ کە ئەچناوێ بەردیمەنەیەکەوێ ئەڵێ لەوێ دووسێ پیرەمێردم بینی لە ژێر ئەو سێبەرەدا بە حاڵ دەجوڵانەوە من ئەو شەوە هەتا بەیانی سەیری و پیرەمێردانم کرد بۆ بەیانی چوومەوە بۆ لایەن وتم ئەمانە بۆ لێرەن وتیان ئێوە سەرەتاتانە ئێمە ئەوە چەند وەختە لێرەین ڕۆژان لە برسا خەڵکمان لێ ئەمرێت وتم ئەم پیرانە بۆ لێرە کەوتون زۆر بە سادەیی وتیان لێرە لەبەر سێبەر دامان ناون چاوەڕوانین هەتا بمرن دوایی دایان بینە دەرەوە گەرمیانیەکان گەنجیان لەگەڵدا نەمابوو ئەوان کچ و کوڕی زۆر بچکەوتە و پیاوی پیری زۆر بە چاڵەچوویان مابوو ئەوان دەرکەوت دوایی کوڕە گەنجەکانیان هەمووی کوژرابوون ئەوانش هیچ دەسەڵاتیان نەبوو ئەوە بە دیار یەکەوە دانیشتە بوون هەتا دەمرن ئەوان داڕندرا بوون لە هەموو جۆرە ژیانێک پیرەمێردەکان دەوێت ئەوان داڕندرا بوون لە هەموو جۆرە ژیانێک ئەوە بۆ ئێمە زۆر ترسناک بوو دەمانگوت ئێمەش چارەنووسمان وەکو ئەمانە ئەفسەرە نازیەکەتان بیرە ئەفسەرە نازیەک داڕندرا بوون لە هەموو جۆرە ژیانێک ئەو ژیانە ئینسانیە لێر ئێستا لە ژێر سێبەرێکە ڕاکشاوە کە سوکاریش لێ گەڕاون نازانن زیندووە یان مردووە چاوەڕێیەکەن ئەو ئاخرتەکانە مرۆیانەش نەمێنێت بەڵام نازانن زیندووە یان مردووە ئەمە ژیانێکی مرۆییە ئەمە بیۆیە ژیانێکی خاوەن فۆرمی سیاسیە یان ژیانێکی ئەنیماڵە یا ژیانێکە هی هەر ڕووەکێک یا ژیانێکی ڕووەکیە ئەمە ئەو لەحزەیە کە دەسەڵات لە ئەسڵی ژیانێکی تر هەڵ ئەهێنجێ لە ئەهێنێتە دەرەوە بە زۆر کە بریتە لە ژیانی ڕوود ڕستەکان دووبارە خوێنمەوە ئەوانەشی جەسەڵاتیان نەبوو ئەوە بە دیارەکەەوە دانیشت بوون هەتا دەمرن ئەوان داڕندرا بوون لە هەموو جۆرە ژیانێک ئەوە بۆ ئێمە زۆر ترسناک بوو دەمانگوت ئێمەش چارە نووسمان وەکو ئەمانە
بەڕاستی وەزێکی زۆر ترسناک بوو بڕوا بکە ئەوانەی دەمردن پێڵاوەکانیان و جامەدانەکانیان لێ دەکردەوە دەزانی بۆ چیان بوو بڕوا بکە بۆ ئەوە بوو چایی پێ لێ بنێن ئەوەی کە ئینسانەکان بخرێنە دۆخێکی ئەوە تایبەتەوە تانەتە پۆلیتیکی ڕەبەقەیانی ئەنجامی دوایینی بیۆپۆلیتیکە کە تۆ لە خودی ژیان بتوانانی ژیانێکی تر بەرهەم بێنی بەممانە دانێ لە مەبەستەکانی ئەو سیاسەتە تەنیا بریتی نەبووە لەو کوشتنە ڕەبەقەی کە ئامان بینی بەڵکو لە دواییە پرۆژەیەکی داڕێژراوە بۆ بەرهەمهێنانی جۆرێکی تری مرۆڤ لە مرۆڤی ئێمە بۆ ئەوەی کۆمەڵگاکەمان لانی کەم بکەن بە دوو بەشەوە لانی کەم بیکەن بە دوو بەشەوە بەشێکی کانفال کراوە بەشێکی کە بە شێوەی تارمایی لە کۆمەڵگای ئێمەژی نابینرێت و بەشێکی کەڕووکار و ڕواڵەتی کۆمەڵگاکە ئێمە هەمومان لەو ڕۆژەش باسم کرد و پات یەکەمەوە نەمتوانی بیگەێنم بەڵام وەک دوایین بەشی قسەکانم لێم وەربگرن ڕۆمانووسێکی ڕوس هەیە 1912 بۆ 1916 ڕۆمانێکی نووسیوە کە دوای نووسەکە 1920 بڵاو بووەوە ناوی ئەندرێ بایلیە ئەندرێ بایلی لە بەشێک لە ڕۆمانەکەی ئاڵێ کە دەربارەی شۆڕشی 1905 سەم پێترسبورگە لە بەشێک لە ڕۆمانەکەی ئەڵێ ئەو کەسانی لە شارستانەوە دێن و دێنە شارەکەی ئێمە سەم پێترسبورگە نازانن شارەکەی ئێمە لە ڕاستی ئەم پایتەختی ئێمە پایتەختی تارماییەکانە پێتەختی تارماییەکانە پڕە لە شەبەح پڕە لە ڕۆح پڕە لە تارمایی ئەو کەسە نەخشەیەکی پێیە شارەکەی ئێمە موزەکانی لەکوێن جادەکانی لەکوێن مەدانەکانی لەکوێن نەخشەیەکی پێیە بەڵام لەو نەخشە نەنووسراوە شارەکە ئێمە پایتەختی ڕۆحەکانە بایلی کتێبەکەی خۆی ئەکا بە دەلیلێک بۆ ئەوەی کەسێ ئەوەی خوێندەوە بزانێ ڕۆحەکان لەم شارە هەن ئێمە پێویستمان بەوەیە بتوانین لە ڕێگەی خوێندنەوەی ئارشیوانەوە ئەو شەبەحە بناسینەوە تارماییە بناسینەوە ڕۆحە بناسینەوە کە لە بنەوەی ئەم کۆمەڵگا هەیە ئەو ڕۆحەی لە دڵی پرۆسەی بیۆپۆلیتیکەوە بەرهەم هێنراوە ئێستش بەنهێنی لەم کۆمەلگاناژی لە کۆمەلگای ماژی و نەناسراوەتەوە و دیانی پیانەنراوە بەڵێنی ئێمە مەوعدی ئێمە ژوانی ئێمە لەگەڵم ڕۆحانە لەگەڵ مردووەکانمان بەمانە ڕەنگە هەمان مەبەستەکەی ڤالتر بنیامین بوو بێ لێرە ئێمە ڕزگاریمان بەسراوە بە ڕزگاری مردووەکانەوە بۆ مانە ئەگەر ئێمە نەتوانین ئەو شەبەحەی لە هەر کاممانایە بەیانی لە ئاوێنە هەستان چوونە بەر ئاوێنە پێویستە بتوانین ئەو شەبەحە لە خۆمانە بناسینەوە بەومانە پێویستە تێبگەین کە ئەو بیۆپۆلیتیکەی کە لە ئاشویس ئەوەی بەرهەمهێنا لەوێ لە نوگرە سەلمان وای کرد کە لە جۆرێک ژیانی ئینسانی دارین ئەم بەشەی چالاکیەکە کەماوە هەندێک پرسیار توانین وەربگرینەوەی کە زۆر کاتی ئێوە نەگرین 20 دقەیەکمان لەبەردەستا ماوە بۆ وەرگرتنی هەندێک پرسیار هیوادارین لە سوارچەوەی بابەتەکە بێت جایا لەسەر پێشەکیەکە و چیرۆکەکان و بابەتەکەی کاگ هۆمەر بێ یا لەسەر ئەو لایەنە هونەری و لایەنە فیکری و بەراوردکاریانە بێ کە کاک مەنسووری تێفوری کردی پێم وابێ پێشەوەی بچین بۆ برێک خانمێکی بەڕێز ویستی لەوە دەست پێیەکەین کە من ناوەکەی نازانم هیوادارم ناوەکەی فەرمێ دوای ئەوە فەرموو خات پاییزە هاوڕێگرادرانی کەوانێ ئیشیان کردووە لەسەر دۆزی ئەنفال ئیشیان کردووە ئێمە ئەناسن ئێمە یەکەم کەس بووین کەوا یەکەم کۆمیتارە بۆ بەرگری لە مافی قوربانیانی ئەنفال ئێمە دروستمان کرد هەمووشمان بە خۆبەخش کارمان کرد لە ساڵی لەوەتر بووە دروستمان کرد ڕۆڵێکمان هەبوو لەوەی کەوا ڕۆژی ئەنفال دیاری کرد هەرچەند یانی من هینێکی دەستکەوتێکی زۆر گەورەی نازانم بەڵام هەرچۆنێ بووێ توانیمان شتێ بخینە بەرچاوی نەوەی نوێ یەکەم کتاب کە لەسەر جینۆساید لە عێراق کە میدل ئیست وەش دەریێنا ئەگەر
چاوتان پێکەوت بێ ئاماژە بە CDAVR-ەکە ئەوش کۆمیتی فۆر دیفێنس ئەنفال ویکتمە کە کۆمیتێ بەرگری لە مافی قوربانیانی ئەنفالە. بەڕاستی ئێمە ئیشێکمان کرد کۆمەڵێک خەڵک لە هەموو شتێ بردن. من خۆم ئیجازەی لێڕاتبم کرد بۆ ئەوەی فریاب بکەوە بە هەفتە ئەچوو لە شانەدەری ئەمامەوە لە گەرمیان ئەمامەوە لە تەکیە ئەمامەوە لە چەمچەماڵ لە هەولێر لە دارەتوو لەمانە هەمووی بەس لە ماڵە ئەنفالەکانەمان لەگەڵ ئەوانان مەخوار لەگەڵ ئەوانە ژیان کۆمەڵی دۆکۆمنتمان کۆ کردەوە زۆر بەداخەوە بە سەراحەتەن بە هیچ شێوەیە حکوومەتی هەرێم مەبەستی نییە کار لەسەر دۆزی ئەنفال بکرێت. دوای ئێوەی ئێمە گەیشتنین کە لەو بەرهەمانێکەوە لەسەر هینی ئەنفالەکانە توونی مەرگ بوو هەمووی بە دۆکۆمنت هەمووی بە ئەرقام ئەحسا ئێمە هەموو لە گوندەکانە چەند خوێندنگە چەند کەس چەند سەر حیوان ئەمانە هەمووی ئێمە توانیمان بگەین. زۆر شتمان دەستکەوت کە بەڵگەی دەستی خەڵکی ئەنفال بوو لە خەڵکی ئەسکەری وەرمانگر لە وەرمانگر بەڵام بەداخەوە یەکێتی ئەنفالی کرد. ئەو هەموو فۆرمێکمان هەبوو فۆرمەکە کە ئێمە تەبعمان کرد بڕوات بێ پارەمان نەبوو خۆتان ئەزانی گرانی ئەو وەختە چەند بوو. فۆرمەکە 4000 دیناری لە ئێمە تەکلیف کرد بە قەرز کردمان. مقابلەیەکم لە تەلەڤیزیۆن کرد پیاوێک کات قەرزەکەی داوتی ئەمە بۆ شای کوڕەکەم دادناوە ئەو قەرزەی ئێمەی دایەوە. ئێمە یعنی مەڕاستی کۆمەڵێش ئەو هەشتا معلوماتی کەوا لەناو ئەوە بوو ئەمان توانی نەک ئەمان توانی یعنی مەکتەبەیەکی گەورەی لێ دروستکەین بۆ ئەوەی ئێمە بە خەڵک بڵێن ئەنفالمان لەبیر نەکردووە کارمان لەسەر ئەنفالەکان کردو بەڵام بەداخەوە هەرێکم بۆ ڕێککەوت کۆمەڵێک خەڵک هاتن کەوا چاوپێکەوتنیان لەگەڵ ئێمە کرد سەردانیانم کرد لەگەڵیان چوون بۆ گوندەکانی بۆ قەراق چوون بۆ گەرمیان چوون بۆ دەوروبەری شارەزوور چوون لەسەر مەسەلەی ئەنفالەکانە دەرکەوت ئەمانە هەمویان ئەندام پەرلەمانی ئەڵمانیا بوو. بە دوو ڕۆژ جارێ سەعاتێک کارەبا هەبوو هەموومان ئەزانین لە سلێمانی چۆن بوو. ئەمجا زروفی من چۆن بوو یعنی زروفێکی زۆر ناخۆش بوو شەو لە هەتی و خانە ئەمامەوە لەبەر بێجی بەڵام هەر ئیشەکەی خۆم مەکرد. ئیشەکەمان کرد دوای ئەوەی ئیشەکانمان هەمووی بوو پەرلەمانی ئەڵمانی مافی مرۆڤیان حزبی خودر و ژنانی ئەڵمانیا ویستیان پرۆژەیەکی باش بۆ ئەنفالەکان بکەن. دوای ئەوەی هەموو شتێکم حازر کرد و تەرجومە کرد لە مەکتەبی ڕێخستن نردیانەش خۆفیا و مامۆستا جەلال نازانم لێرەیان یەکێک بوو لەو شاهد حاڵاتە. عومەر فەتاح ئەو وەختە مەسئول بوو وتی چیت کردووە؟ وتم هەموو شتەکانم حازرە وام کرد وتی دەشتەکانت بێنە تۆ ناچی. وتم کێ ئەچێ؟ وتی کافیاتی. وتم کافی کێیە؟ وتی کافیەخانە چێت. وتم کافیەخان ئەمداتێنە لە کۆمیتەی ئێمەیە خۆی ئەچێت خۆی ئەمەجبورە هەرچی هەیە بە خۆی حازریکە. یەک شتێکم نەدا پێی تەجوید کرام لە حەزم. ئەمجا ئاخر شت کە بەرامبەر بە من کردیەوەتیان نەبێ واز لە ئەنفالەکان بێنی بچی لە یەکێتی ژنان ئیش بکەین. من لە یەکێتی ژنان ئیش داکەم. من ژنێکم زۆر سەربەستە هیچ مشکلەیەکم نییە. وتی بڕۆ هیچ بۆ ژنان بکە. وتم ژن خۆی مافی خۆی وەرنەگرێت کەسێکی تر ناتوانێت مافی بۆ وەرنگرێت. لە ئەنفالەکان ئیشمان کرد دوای ئەوەی کەوا ئیشەکان گەیشتە ئەوەی کەوا بەرهەمی هەبێت بەڵام هەموویان لێنان حەجز کرد. سپاس فائیزە خان ئەگەر لەبەرەوەی هاوڕێیانی کەش ئەیانەوێ بەشداری بکەن سپاس بۆ جوتان کاک مەسووریە. دانێ لە ئایدیەکانی من لانی کەم لەو باسا ئەمەویست بڵێم ئەوەیە کە ئەنفال نە لە داهاتووایە نە لە ڕابردووایە لە ئێستاە بێگومان قسەکەتان تەواوە و ئەم دۆخەی ئێستاە بێگومان هیچ دابڕانێکی بنچینەی لەگەڵ ئەو دۆخە نیەکان فالی خوڵقان لەبەرەوە بێگومان قسەکانتانی وشە بە وشەی ڕاستە بە زیاتریشەوە بەش بە حاڵی خۆم داوای لە ور نەکەم. سپاس فائیزە خان. کاک عەلیان فەرموو. من دەستخۆشتان لێکم کاگومەت دکتۆر من بەڕاستی لەوەرە کاتەکە کەمە ناچارمەوەی کە گرنگە بێنێم لانیکەوەی لای خۆمەوە گرنگە یان بە کورسی ئاماژەی پێ بکەم. کاگومەت باسی وێنە گەورەکەی ئەنفالی کردەوەی بۆ بڕای من وێنە گەورەکە لە بەشەکانی ڕاستە بەشەکانیش نهایەتەن پێکهێنەری وێنە گەورەکان بەڵام وێنە گەورەکە مهمترە لانیکەم بۆ ئێستامان گرنگترە بۆ داهاتوومان گرنگترە. ئەنفالەوەی کە ئێمە لەسەری بیستومانە نزیک بە 7 مانگ درێژەی بوو بەڵێن پرۆسەی ئەنفال شاڵای ئەنفال
و بەهشت قۆناغی جیاجیاش پێپەڕیوە. لە ڕاستە شتێک کە لێرە جێگای پرسیارە ئایا ئەم چارەنووسی کە بەسەر خەڵکی دێهاتەکانی ئەو شوێنانەی کە بە قەولی مەشهور دەڵێ ئەنفال زەدە بوون، ئایا چارەنووسێکی حەتمی بوو؟ ئەوەی کە لە بڵین داتاشۆکەشە جۆرێک دەرکەوت کە مەسەلەن لە زمانی چەند کەسێکەوەڵێ کورد نەما ڕاستەکەی خودی سیاسەتەکە ئەوە بوو. یعنی بە بڕای من ئەمە گوزارشتە لەوەی کە سیاست ئەو سیاسەتەی کە ئەنفالی پێبەڕێەوە چوو بۆ نەمانی کورد بوو، بۆ کورد نەمان بوو، بۆ لە بینبردن و لانیکەم سڕینەوە بچووکردنەوەی میلەتێک بوو. بەڵام هەرەوەی کە ئێمە ئێستا لێرە دانیشتوین و هەر ئەوەی کە ئەم میلەتە ماوە پێمان دەڵێت کە ئەمە حەتمی نەبوو ئەم چارەنووسە. ئەوانەی کە کاروباری دێهاتەکانیان بەدەستەوە بوو، ئەوانەی کە هێزی پێشمەرکە بوون، حیزبە سیاسەکان کە ئەو کاتە لە دێهاتەکانە دەسەڵاتدار بوون، بە بڕای من هەم لێنەهاتوو بوون کە ئێستاش لێنەهاتوویەکان درێژەی هەیە و هەم با بڵێن مەسئولیەتیان هەڵنەگرت. یعنی لە بیدایەتی ئێمە خۆمان خەڵکی لادێ بووین، ڕەنگە ئەم چیرۆکانە لە شوێنی با بڵێن جۆرا-جۆر دووارە بوویەتەوە. خەڵکی لادێکان لە بیدایەتی ئەنفالە بەشی زۆریان ویستیان ئینسحابێکی منەظەم بکەن بۆ ناو شارەکان، بەڵام ئەوەی کە هێزی پێشمەرگە و دەسەڵاتدار بوو ڕێگایان لێگرتن. ڕێگایان لێگرتن دوایش یعنی با بڵێن جۆرێک لە پشتێکردنیان لە خەڵکە بوو. یعنی خەڵکیان کرد بە قەدغانی مرۆیی خۆیان، نەیانش خەڵک بێتە خوارەوە. دوای ئەوەی کە بارودۆخەکە سەختتر بوو پشتیان لە خەڵک کرد و بەرحاڵ سیاسەت و نەخشەیەکیان بەڕێوە برد کە هەر کەس بۆ خۆی. کە ڕەنگە زۆرێک لەوانەی کە لێرە دانیشتون هەندێک لەوانەی ناریکەم پێشمەرگە بووبن، هەر کەس خۆی دەرباسکان، نەک هەر خەمی خەڵکیان نەخوارد، نەک هەر خەڵکی خەمی ڕێخستنی خەڵکیان نەخوارد، ڕێخستنی مقاومەت و بەرەنگاری خەڵکیان نەخوارد، خۆشیان بەرحاڵ بە سیاسەتێکا ڕۆشتن کە هەر کەس بۆ خۆی خۆی دەرباستەوە. بڕای من ئەمە مەسەلەیەکە ناکرێت لە مەسەلەی ئەنفالدا لە پرسی ئەنفالدا لە بەرچاو نەگیرێت. بە دیوی دووەمی پرسی ئەنفال لە بەڕێ هەنا ئەگەر هێزێکی سیاسی جددی لەو سەردەمەدا ببوایە لانیکەم دەیتوانی خەسارەتەکان بە ئێستا نەگا، لانیکەم دەیتوانی وە ئەگەر مقاومەتێک بکرایە، ئەگەر جۆرێش کە خەڵک ڕێک بخرایە، جۆرێش کە بەرخورد بە بڵین بەو شاڵاوە بکرایە، بە بڕای من قوربانیەکان بەقەدر ئێستا نەدەبوون. ئەگەر بشبوونای بەقەدر ئێستا نەدەبوون. یعنی قوربانیانی کە ئێستا لە نەتیجەی ڕاکردن و پشتێکردنی خەڵک بەدی هاتوون زۆر زیاترن لەوەی کە ئەگەر مقاومە بکرایە دەکرێت. بڕای منەوە خاڵێکە جددیە. مەسەلەیەکە کە جێگای باسە کاتێکە زۆر نەگرم، ئەویش ئەوەیە کە ئەم با بڵێن شاڵاوی ئەنفال یا پرۆسەی ئەنفال یا ڕووداوی ئەنفال هەر ناوێکی لێ بنین، یعنی ئەوەی کە داتاکان پێمان دەڵێن، ئەوەی کە زانیاریەکان پێمان دەڵێن، لانی کەم 4000 گوند وێران کراوە، 250 گوند و شارۆچکە بە چەکی کیمیایی کەوتووە، زیاتر لە 1,750 قوتابخانە کە ئەمانە هەمویان باڵی ئیمتیداداتی باڵی دواتریان هەیە. ئەمانە با بڵێن داخراون وێران کراون و لانی کەم ئەوەی کە هەڵێن 182,000 کەس، بەڵام لانی کەم 50,000 کەس تیاچووە. لانی کەم لەم پرۆسەیە 50,000 ئینسان لەبەرین چووە. ئەوەی کە جێگای سەرنجایە، سەرنجی دووەمە ئەوەیە مەسەلەن هیچ با بڵێن ڕاستەڵەچینێکی کۆمەڵگای نێودەوڵەتی نەبوو. ینی بڕای من ئەمە مەسەلەیەکە کە بخوێندنەوەی بۆ بکەین، نە لەسەر ئاستی ناوخۆ، نە لەسەر ئاستی منطقەیی و نە لەسەر ئاستی نێودەوڵەتی، هەستەکەی لە بەراورد بەو ڕەتفعلانی کە بەرامبەر بە میلەتەکانی تر هەیەانە. ئەم ڕەتفعلە بەرامبەر بە جینۆسایدی کورد نەکراوە. لە کوردستانی ڕۆژهەڵاتیش نەکرا، کاتێک خۆمێنی کوردستانی گرتەوە، لە کوردستانی ڕۆژئاواش نەکرا. پێمان دەڵێ کە ئەم سیستەما، یعنی گرفتێک هەیە، ئەم سیستەما کورد قبول ناکات، یا کورد لەناو ئەم سیستەمایە کە سیستەمی سەرمایەداریە زۆر جێگای ناگرێتەوە. قسەکە بە هیچ شێوەیەک مەسەلە ئەوەیە دەکات، مەسەلەکە ئەوە نیە کە کورد ناوێت لەگەڵ ئەم سیستەمە، یا نەیویستووە لەگەڵ ئەم سیستەمە بکرێت، یا بەڕێوەبەرانی سیاسی کورد نەیانویستووە لەگەڵ دەسەڵاتەکان و زلهێزەکانی دنیا بگونجێن تا ئاستی ئەوەی کە گوێ لە مستی و نۆکەرانیشان بکەن، بەڵام سیستەمەکە قبوڵی نییە. سپاس کاک عەلیگان، زۆر سپاس. من چەندیشکەم هەبوو بەڵام فەرموو. مەسەلەکەیمە لە مەسەلەی ئەنفالە کۆمەڵێک ڕووداوی گرنگی تر بوو ڕوویاندا. یەکێ لەوانە مەسەلەی ئاژەڵداری و شوکام لەبین چوو.
لە وڵات منطقەی جوغرافی دیاریکراوە لە بین چوو بەداخەوە سەرمای باڵێن سیستەمەکە دواتر لە ڕێگەی ئەو مستەشارانەی کە بەشی زۆریان ئیمتیداد و پاژماوەی دەربەگایەتی و باڵێن سیستەمی پێشوو بوون لە ڕێگای ئەو لیnkەی لەگەڵ دەوڵەتیان بوو لە ڕێگای ئەو داهات و دەستکەوتانەی کە بوویان دوای ئەخیرەن بوون بە خاوەنی باڵێن سەرمایە لە کوردستانەوە دواتر تقریبا گوندەکان جۆرێک یعنی بە زۆرێک لە زۆرەکان بوون شارەکان بە زۆرە لە زۆرەکان بوون بە گوندی گەورە یعنی لە ڕێگای ئەم نەقڵەوە ئەم بەڵام بە پێچەوانی ئەمەوە بە دیوێکی تردا ئەو ژیانە نیمچە کۆمونەی کە لە دێهاتەکان هەبوو کە مەسەلەیەکی گرنگ بوو هاوژیانێکی گرنگ بوو ئەوە لە بین چوو بەڕێن ئەمەش مەسەلەیەکی جددیە کە ناکرێت لە مەسەلەی ئەنفالدا خوێندنەوەی بۆ نەکریا لەبەر چاوڕێژیە سپاس کاکالیان کاگیاسیان کاک فەریدون من ئەخیم لە حەزە بڵێم یەکێک لەو مشکلانێک ئێمە ئێستاش بەدەستەوە دەناڵێنین ئەوە بوو مەسەلەی ئەنفال خەڵکی زیاتر تەسلیمی دەوڵەت کرد زیاتر تەسلیمی حکوومەت کرد زیاتر خستێ ناو باوەشی حکوومەتەوە بەداخیشەوە ئەوانەی کە لە ئەنفالدا ڕوویاندا لەم مەجالانەکە زۆر شتی هەیە ئێستاشی لەگەڵ بێ درێژەی هەیە و بەردەوامەوە دکتۆر وتی بە بڕای من ئەنفال لە ئێستاش بەردەوامە ئەم دەسەڵاتە خۆی هەم وەکو فکر لەگەڵ بڵێن پرۆسەی ئەنفالچێتی ئەژی و هەموو هەرکێکیش بە بڕای من ئەمەکرێ ئەمەیان باڵێن لین بێ ئەرگدار کراوە بۆی کە ئەمە درێژە پێدا دەستان خۆش سپاس کاگالیان کاگیا فەریدون فەرموو زۆر سپاس دەستان خۆش بێ من خۆم سەرنجێک و پرسیارێکم ناخۆ ئاوەز پێشەوە بەڕاستی سەرسان بووم بە بابەتێکیان دووتان بەنامینەوە زۆر دوو بابەتی زۆر بەڕاستی دەوڵەمەند و یعنی لە ساڵانی ڕابردووە ئەو بابەتانی لەسەر ئەنفال و هەڵەبجە و بەڕێی من زۆرێکە ناڵم هەمووی شکڵێک لە سەتحیەت و باڵێن تەنکاویت یاوە دوو بابەتە لای منەوە زۆر کەروتە سەر و زۆر خوب یعنی ئەمەمان پێویستە وەرە زۆر دەستخۆشتان لێ من زۆر هەم چێژم لێبینی هەم سەرسام هەم تەبعاً بە مانایەکی ئیجابی بەڕاستی خەفەتێکی خوڵیشمان خوارد بەڵام بەم مانە ئیجابی کە ئەو خەفەتە ئیرادەمان بەهێزەکاتەوە لەبەر من زۆر ماتی بووم بە بابەتی هەندێکتان دەست جواتان خۆش بێت سەرنجەکەی من ئەوەیە کە یعنی ئەم جۆرە کارە سات و گوناه تاوانە گەورانی لە جیهانەکە بە عەرەبی ئەڵێن فەزاحات و بە ئینگلیزی ئەڵێن ئەترۆسیتی لە جیهانە زۆر دووبارە بۆتەوە ئێمە تەنها دەگمەن نییە تەمەن نمونە زەقەکەی هەرەوەی کە خۆتان نمونەتان لەسەر نایەوە کاک مەنسوور زۆر ئەمەی کە ئەڵێن هۆڵۆکۆست و ئەوان خوانەوە مەحرەقەی یەهودی یان شەوات جوولەکەکان بەڵام نمونەی تریش زۆرە لەوانەوەی کە یابانیەکان لە چین کردوانە لە نانکین ئەوانی ئەمریکەکان لە فیلیپین کردوانەوە هەر یابانەکانیش لە فیلیپین کردوانەوە ئەوانی کە سۆڤێتەکانیش کردوانە لە زمانی سۆڤێتە لە ناو زۆرێک لە میلەتانی قەوقاز و زۆریان ئیبادت بە بەشی کوردیش بەرەوە بەڕاستیکە هەمیان تەجروبەی عێراقیش لە هەموو ئاستەکان عێراق بۆی یەکێک وە لەو نیزامانی کرد بە قەناعەتی ئایدۆلۆجی و بە لێک نزیکی و بە مەنتاڵەتی و بە شێواز زۆر دەست و تاقیکردنی سوودیان لە تاقیکردنی سۆڤێتی وەرگرتووە تەنانەت هەتا ئەمەی کە پێی ئەڵێن عەقیدە یاخود دۆکترینی سوپای عێراقی بریتە لە دۆکترینی جێیشی ڕووسیکە تا ئێستش جێیشی سۆڤێتی تا ئێستش زۆرێک لە وڵاتە عەرەبیەکانی لە زۆر ئاستی تریشە ئۆردوگا زۆرە ملەکان تەجروبەی ئیبادەکردن تەجروبەی نەقڵکردن و گواستنەوە و پاکتاوکردنی مەسەلە هەر نازیەکان نییە بەڵام سۆڤێتەکانی دەستێکی باڵایان جایە بووە وا لە هەمووان تاقیکردنەوە من نمونەکان زۆرن بەڵام شتی هەڵۆی لە بینیانە ئەمەیە کە کاک مەنسوور زۆر بە جوانی باسی کرد بەس من وشەیەکی ترێتەوە خاڵ ڕەنگە باڵین هاوکاریەک بە ئیزافەیەک ببووی ئەوی شوەیە کە لەو نمونانەیە کە ئەم هێنایەوە لەسەر و شەرحانی کە لە سەردەمی یۆنان و پێناسەکانی ئەرستۆ و ئەو ژیانی ئەو دیوی سنووری سیاسی و ئەم ژیانی بایۆلۆجی ئەو ژیان وشەیەکی تریشمانەیە کە با بڵین ئەوەیە کە لە خوار مرۆڤ بۆ حسابیان بکرد یاخۆیان دەروی مرۆڤایەتی ئەمانەوەی تۆ هەر خۆی بە دەقیقەوە باس کرد بەس وشەکەت چیەوەی کە بە ئینگلیزی ئەڵێن سەبهیومەن یاوەنە خۆت زانی بە فەڕەنسیەتی ئەوە سوزومە یعنی ئەو دیوی مرۆڤایەتی یا خوار مرۆڤایەتی ژێر مرۆڤایەتی لەو حاڵەتەیە چی ڕۆدا کە گروپێکی تر وا حسابەکەی کاتە ئەو دیوی یا خوارەوەی باڵین باشتریشە ژێرەوەی مرۆڤایەتی لەو حاڵەتەیە مادەم حسابی مرۆڤیان بۆ ناکرێت وەکو تۆ خۆش لە نمونەکە جوان شەرحێک لە ڕووی یاسایی حسابێت
لەسەر نییە و لە توێتینوان نییە لەو حاڵەتە لە ڕووی مۆراڵیەوە کەسەکان کە بۆ کارە هەڵەسن لایەن ئاسانترە بێت کە ئیبادە بکەن کە بکوشن کە بەلایەنەوە مرۆڤ کوشتن نییە ئەوە بەلایەنەوە وەکو چۆن خەڵکە چەڕێشوەڵە ڕاوەکە وەکو چۆن لە ماڵە مێرولە لە ناو بن بۆ پاک و خاوێنی هەتا مەسلەن خەتێکی باسی زۆر هەیە کە هێتلەر زۆر زۆر بەیاخ و تایبەتی هەبوو بە ماردانی هەبوو بە پاک و خاوێنی وە ئەو وشانی کە بەکاری هێناوە لە کتێبی کفاحەیە خۆی باسێکە خەباتی من کە جوولەکەکان کۆمەڵە جرج و حەشەرات و وە پێویستە پاکتە ئەو کەلیماتی توبی بەکارهێنێ پزیشکی بەکارێن بین چکە لەو زمانیا ئەم ژەهری جرج پاکردنەوە و کۆلەرە ئەم ئەو مادێش بەکارێنێ ئەو وشانە شێوازی ئاخەکردنی ئاوهایە وەکو مشک و جرج و حەشەرات ناوێنەبات ئەم جۆرە ینی ئایدۆلۆجیەکان هەموو ئاوا تەعاملەکەن ئێستا من بڵین ئەتوانم زۆرتر لەسەر منە بنەوە پۆینتەکە گەیشتووە مەبەستەکەی منە ئەمە لەم تەجروبەی ئێمە غایب نییە لەبەر ئەوەی کە پێشینەی کردو بۆ ئەنفال دووشتی سەرەکیە یەکەم ئەمەیە کە ئێمە بۆ ئەوەی سوپای عێراقی و بەڵێن من جێبەجێکەرانی شاڵاوەکانی ئەنفال بتوانن لە ڕووی مۆراڵی ئەو کاریان پێ بکرێت لە پێشە پێشینەی هەیە کە ملەتی کورد بە تەواوی بە خوارەوەی مرۆڤایەتی تەماشاکراوە ئەو قەناعەتیان ناخۆ قانون لەبەرەوە پێویستە ئێمە ئەم مەسەلەی لەلامان مەسەلە بێ لێ بکەین و چۆن ئەمە هاتۆ چۆن ڕۆژوە حاڵی دۆمیژەوەیە کە ئەم کارە وای نیشانەدەن کە لە ڕەتفعل و کاردانەوەی شتێک شۆڕەشێک خەباتێک ئەوان پێڵێن تەمەڕەت کە ئێمە کردومانە خۆی وای نییە تەمەڕمان بکردایە نەکردایەوە ئەو پلانیان هەبوو و ئەم شتە زۆر زۆر بە پلان کراوە اینجا وەکو کاگالی زۆر زۆر دیوی زۆر جوانی لێ باس کرد سەرنێکێک لە دیوەکانی دیش ئەمریکا بۆچی ئەو ناوچەی هەڵبژێردراوە لەبەری ئەو ناوچەی لە ڕووی باڵین بە پیتی مناڵبوونەوە بە ئینگلیزی ئەڵێن فێرتوالتی وانە فێرتیلیتی یانی لەبەرەی ئەو ناوچانەی کە ئەنفالی لێکراوە زۆرترین ژمارەی لەدایکبوونی مناڵی کوردی لێ بۆ بە ئەنقەست ینی بە سوکبەنەوە بە داتای توێژینەوە یا هەر هینە چکە ئەو قسانە زۆر 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 ئەکرێت ینی بۆ نمونە من بە هەر حاڵەتە ڕای منە ڕێژەی مناڵبوون لە گەرمیان بۆ نمونە چۆن کەمترە بۆ نمونە لە دووهۆک و لە زاخۆ نازەمە سەکەم ئەوانە زیاتر هینن تەخمینات و ئەوان من دوای جوابێکمە بێتەوە منتم زیاترە لەبەری زین بە پێی توێژینەوەش ئینی خۆ ناتێژنەوە نییە من ڕێی خۆمە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی زانین کە لە ناو شارەکاندا لەبەرەوەی با بڵێن بە پێی پەرەسەندنی مەدەنی و حەزاری ژمارەی مناڵبوون بڕێک کەمترە لە ناو لادەکانە زۆرترە لەبەرەوەی کێک لە ڕایەکان ئەوەیە کە لە ڕووی لۆژیکەوە زۆر ڕێی تێچێت کە هەڵبژاردننی ئەو ناوچانە پەیوەندی بۆ ئەوشەوە هەبێت کە ژماری مناڵبوون لێ زیاتر ژماری دانیشتوانی کورد زۆرترە بێرێ بۆ ئەوی لە بە معنایەکی ڕەمزی ئەتوانی بڵی تا ڕادێک بڵێن بەشێکی عملیاتێک بۆ لە ناوبردنی ڕەحمی کوردی بۆ بۆی کە مناڵ کەمتر ژماری دانیشتوانی کورد دەکەوە و ئەمە لە لێکدانەوە و پلاندانانی ئایدۆلۆجیستەکانە زۆر هەیە بەرحاڵ من درێژم کردەوە پرسیارەکەم بەلاوەکردم گەل پرسیارێکی من ئەمەیە لەم جۆرە تەجروبانەی دنیای ئەوان هەموویان ئەو میلەتانی تر چ چینیەکان چ کۆریەکان چ بەرامبەر بەیابانەکان چ سۆڤێتیەکان چ ئەوە هیچ جوولەکەکان بیریان ناچێت کە تاوانباری سەری بە ئینتباعی من نازانم چەند ڕاستن بەس وایەتە خیاڵم کە ئێمە تەرکیزی زۆرمان لەسەرەوەی کە داوای مافەکان لە دەسەڵاتی کوردی بکرێت بێگومان ئەبێ ئەو ئەکی خۆی لەسەر داوای لە پرێ ڕەخنی دەبگیرێت بەڵام ئایا من وا هەستەکەم ینی پێویست نییە کە تەرکیزمان لەسەر بێ تاوانباری سەرەکی دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەت وەکو کیان ینی ئەم ئەمەلیاتی ئەنفال لەمەوە نەهاتووە کە پیاوێکی لە ڕەندەی وەحشی بەم کارە هەڵساڵ خەتای دەسەڵات خۆی خەتای بەڵام قەینا دەسەڵاتی ئێستای عێراقی میراثگرەوەی دەسەڵاتی هەنا خەتای دەسەڵاتی کوردیە دوای بۆ ڕوونەکەم من باڕێکی خۆم بگەێنم تۆ ڕێی من وایە کە وا هەستەکەم من کە لە داوای لێپێچینەوە داوای مافکردن و داوای حقوقەکانمانە کەمتر ترکیزمانە سەر عێراقی زۆرتر ترکیزمانە سەر دەسەڵاتی کوردی بێت ئەکرێ دەسەڵات بەڵام ئەکرێم هاوکێشە پێچوانە بکەینەوە ئەمە یەک تێبینیم هەیە یەک پرسیاری بچکۆلانە ئایا تا ئێستا دەوڵەتی عێراقی بەڕەسمی دانی بەم تاوانە ناو داوای لێبوردنی ڕەسمی کردووە سپاس کاک فەریدون زۆر زۆر سوپاس هیچ حەزەکەن وەڵامی زۆر بوو دوای فریا ناکەوین من حەزەکەم جواب بدەین چونکە چەند باشە فەرموو کاک مەنسوور ئەگەر هەست شتێک نا فەرموو
بەنسبەت کاک عەلیەوە بەڵێ وەگوتان پرۆسەیەک چارەنووسێکی توزام داڕێژراو بوو ئەوان بە تەما بوون بیکەن بە چارەنووسێکی حتمی و تا من بیرم بێ لە کتێبی کارێکی ژەهراویە لە هەردوو کتێبەکە سەرچەوەی کاوڕێ عومەر و تەرجمەکەی مامۆستا محەممەد ساڵح تۆفیقا لەوێ کتێبەکە هێلچرمان لە هەردوو سەرچاوەکە باسیەوە کرێت کە لەگەڵ وەفیق سامێراییە و توێژێک هەیە کاڵێ چەندانە پلان بۆ کووردا ڕێژا بوو دایان لەو پلانانە ئەوە بۆ کوردەکانە بێ مەمنون بن ئەنفالی چی باسی چیەکەن بڕیار بوو 3 ملیۆنتان لێ بکوژرێ بڕیار بوو 3 ملیۆنتان لێ بکوژرێەوە مەمنون بن سەدام وەستا لە جێگەیەکە بە هەر سبەبیانی پرۆسەکە ئەمە بووە کە هیچ کوردێک نەمێنێ بەڕاستی لە ئاستێکە اینجا بەنسبەت ئەوەنەی من ئەوڕێعمەر و ئەوڕێهانی تر مامۆستایانی تر شارەزان بەڵام بەنسبەت هێژی پێشمەرگەوە حکمێکی گشتی و هەمەگیر وە کولی دەربارەی چۆنیەتی ڕفتاری هێزی پێشمەرگە لە ئەنفالا بە هیچ شێوە من تا ئێستا ناتوانم پێقایل بم بڵێم خەڵکەکەیان بەجێ هێژ ڕێگریان لێکردن جارێک کەس چاوەڕێ ئەنفالی ناکرد خودی قوربانیەکان خودی بەجێماوان بە چەندین جارەڵێن وەکەی ئێمە چاوەڕێمانە کرد بەعز زۆر درەن دەبێت بەڵام چاوەڕێمان ناکرد تا ئەوێ بچێت ئەمە تەنیا دۆخی ملەتی ئەمەیشە هەنارن تەڵێ بشوەکەم مامۆسای فەلسەفە و زانست و نازانم مامۆسای شەڕ بوو لە ئەمریکا بووین لەوێ اینجا بە بەردەوامی نەموت خەبەری زۆر تۆقێنەر دێ دەربارەی تونی سووتاندن و کەمپی مەرگ و قڕکردن و ئەوانە پێوتم بڕوا مەکە ئەمانە قساکەن ڕاستە نازیەکان ئەتوانە هەندێش بکەن بەڵام کەستا ئەوێ ناچێت قەت بڕوامان ناکرد و پێم یەوت ڕووپاگەندەیە بڕوایان پێمەکە بەڵام ئێمە ئەو کاتە شۆکە ڕاستەقینەکەمان بەرکەوت کە مەجبور بووین بڕوا بکەین بە ئەو شتە ئیتر ناوی نابێت ناتوانێت ناوەکەی بڵێ ناوی هەلۆکاست بڵێ ڕاستیەکەی ئەمەیە ینی هی هێزی پێشمەرگەوە هیچ هێزێکی تر هیچ کەسێکی تر چاوەڕێشتێکی وای ناکرد لەبەر ئەوە ئەنفال لە دوایە با بڵێمانێ ئەنفال درێژکراوەی هیچ نییە پرۆگرامێکە پرۆژەی بۆ دانراوە بەڵام بەرهەمی ئەوە هێزی پێشمەرگە ئەوە ئێرانیان هێنا کەرکک و ئەوە لەولاوە ئەوانیان کرد هیچیان ناتوانێت ئێمانە ڕوونکاتەوە و زۆر مەترسیدارن ئەم جۆرە تێگەشتانە و بەڕاستی توزام خیانەتێکن لە ڕۆحی قوربانیەکانمان ئەم پرۆسە یونیکە تاقانەیە دەگمەنە بەڵام پرۆسەیەکی داڕێژرا و بەرنامە بۆ داڕێژرا و کار بۆ کراوە و بە هیچ شێوە سەرەتاکەی بۆ هەشتا ناگەڕێتەوە بە هیچ شێوە سەرەتاکەی بۆ هەشتا حوتیش ناگەڕێتەوە بۆ هاتنی عەلی حەسەن مەجید ناگەڕێتەوە و ڕێگە بەخۆمە دەم ینی ئەم پرۆسە بەشێکە لە پارادایمێکی سیاسی کە جیهانی ئێمە بەڕێوە بە کەم ئەبێ بە بەشێک لە کارەکەم و دوسێ مانگیتر لێرە لە خزمەتانە پێشکەشیەکەم بۆ کاکفەریدون سپاس بۆ ئینەکانە ڕاستە خوار مرۆڤ مەفهومی هومەساکرم بەکارهێنا ڕاستەکە هیتلەر پێوتن جوولەکەکان بن مرۆڤن تەنانەت پێوتن ئەمانە ئەسپێن ڕێگوشەکەی ناوەبر ئەمە لە گوتارەکانی عەلی حەسەن مەجیدە هەیە ئەگەر باش بیرم بە ئەوڕامەر لەو تۆمارە دەنگیانە کە لە کەرکک لە ماڵەکەی دۆزرایەوە لە یەکەم ئازادی کەرکووکە لەنەوە یەکا و تۆمارە دەنگیانە هەیە کە لە هاتنی جێگرەکەی پێشکەشەکە هەڵێ پێیانەوتم من چی ئەوانە بۆچی والەیەکە من چیم لێ بکردنایە زۆر بوونە بووە بیان کەم بەژێر خۆڵەوە لێیان گەڕێم لەو چیایەنە ببورن وەکو بزن و وەکو کەر بژین ئەم ئەحمەقانە هەر سێ وشەکە بەکارێنە چەند جاریش بەکارێنێ وەکو چیم لێ بکردانە بکردایە لێبگەڕامایە وەکو کەر بە و شاخانەوە بژین ئەوەی وەکو هیتلەر ینی ئەو زمانە لەناو هەردوو پیانە هەیە ئیتر وەکوتم کاکفەریدونەوە سەرنجشان ڕاستە ینی کاردانەوە نییە بنسبەت هیچ و فەرماوڕێکیان زۆر سپاس هاوڕێکیان زۆر سپاس بۆ مداخەلەکانتان تەمان سەرنجەکانتان هەموو جوان بوون بەڵام لێم قوبوڵ کە نەگەر بڵێم لەسەر هەر سەرنجێکتان ئەکرێ یەک کتێب بنووسن یعنی فراڕەهەندە زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا فایزە من ئەزانم ئاگاداری کارەکانتان بووم تەنانەت ڕەنگە گرنگترین کات ئەوی ئێوە ئەو ڕێنماییکردنەی تیمەکەی یۆستێڵتەرمان بوو یا بە بڵێن تیمی مێدەڵە سۆچ بوو فعلەن ئاگاداری کتێبەکەی تونی مەرگی شەمەوەی کاک نەجمەدین فەقیات بەڵام ئەم گرفتەی ئێوە هەریەوە نەبوو ڕاستەکەی ئەنفال بۆ نەکەروە دەسەڵاتی کوردی لە ڕاستی بۆ کۆمەلگای کوردیش مهمنێ
گرنگ نییە ینی حەزەکەمەوە بزان یەکێک لە معاناتەکانی من ئەوەیە ئەنفالستانەکەی من کە من بەڕێوەمە بەردەزین چۆن دەرەچوو بڕۆن سەیری جەدولەکان کرد خشتەی 250 دیناری تایە لە ڕاستی ئامانجەکەی من کۆکردنەوەی پارە نەبوو ئامانجێکم هەبوو ئامانجەکە تا قەیرانی دارایی هێنای ئێمە ئەمانویست کەسانێک ئەگەر بە وێنەیەک بەڕستەیەک ناتوانێت بەشداری نووسینەوەی ئەنفالکە بە 250 دیناریش بیکات گرنگە مەسەن بۆ نمونە خەڵک هەبوو ئامادە بوو 50,000 دینار بدا 4 مناڵی هەبوو من بەس بۆی ناوەکان زیاکەن بەس بۆ ئەوە بۆی کە بڵێن ئەم میلەتە ئابڕوومەندە بە نووسینەوەی مێژوی خۆی هاتم تەقسیمە کرد بەسەر ناوی مناڵەکانیە بۆی خشتەکە ڕێژەی زۆر بێ ئەمە جۆرێک لە تەکتیک بوو بۆ ڕووسورکردنی کۆمەڵگای ئێمە بەڵام لە ڕاستی شاوانە بوو زۆریش هەن لە ناو ئەو جەدوەلەی ئێمەیە پارەی نووسیوە و پارەشی نەداوە بەس دوجاری تر من کەوت مەسەرەوەی ئەبێ من خۆمم پارانە بەم ناچار ئەبواە پارەکە بگەیشتە ئەنجا بمان خسایەتە ناو ئەو کەسانەوە ئەو کۆمەکانەوە اینجا بۆ دڵخۆشیش پێتان بڵێم ژن هەیە 6 کوڕی ئەنفالە ئامادە بە هەموو ساڵی 50,000 بە بەڵام ئێمە لێمان قوبڵ نەکردووە بۆ سیاسەتێکمان هەبوو بۆی کە زۆرترین کەس بەشداری ڕێژەی بەشداری نووسینەوەی مێژووی خۆی بکە و نەشبێ بە شوێنی عەنتەریاتی ئەوانەی کە پارەی زۆرەیە چونکە ئەو سیاسەتەشمان بینی مەسەڵەن یەکێک لەو نمونانەت بۆ باسکەم کابرایەک جوابی نردبوو من 12 وەرەقایم حای لە کاتێک ئەمە 250 دیناری چاپی نوێ و ئەنووسین 12 وەرەقا تاوان خزمەتێکی زۆر زۆر گەورم و دوایەوەی تەحقیقم تێکە سێرەکەم ئامر سرێ ڕووی خۆی سپیکاتەوە قوبڵی ئەومانەک لەبەرەوە معاناتاری تۆنی ئێمەشە لە ڕاستیە دوجار دامان ڕەژوتمان کۆنە بەعسیەکان نەبوویان هەیە پارە ببەخشن بەم گۆڤارە نەبۆشیان هەیە شتی تیا بنووسن بەس بۆیان هەیە پرسیاریان لێ بکەین و جواب بنەوە وەکو دیدار ئەجینا بۆیان نەبوو مەسن بێن شت بنووسن ناو گۆڤارەکە سەبارەت بەو ئیشە جوانەی ئێوە بەلای منەوە زۆر زۆر گرنگە ئەویش چیرۆکی حەمعەلی عالیانە حەمعەلی عالیانێکێکە لە دەربازبانی گۆڕی بە کۆمەڵ لە حەزەر دوایەوەی کە کار نەزمەدین هێڵتەرمان ئاگادارەکە ئەڵێ شاید حاڵێکی زۆر زۆر گرنگم دۆزیوەتەوە بەڵام گرفتەکە چییە هێڵتەرمان لەسەر گەڕانەوەی ببڕاتەوە بۆ تووچیە لەبەر ئۆفیسی سەرەکیان لێ بۆ کاتە نەک ئیمێل تەلەفۆنی ژەبوو نازانم ئەوە لە زاویتەوە بیکەیت زۆر قرس بوو بەس فاکسە بوو بەس فاکسە بوو ئەمە زۆر زۆر قرس بوو بەڵام هێڵتەرمان بڕیارێکی زۆر زۆر ئازایانەیدا وتی من تحملی لەمە مەسەلەکە پەیوەندی بە مەسایلی ئەمنی و ئەوە هەبوو وتی من تحملی مەسئولی مانەوەکەمان کەم پارەی و چەند ڕۆژەشم بۆ ئامادە مەکەن بەڵام گرنگەوەی من ئەو شاید حاڵە هەر ئەبێ دیداری لەگەڵا بکەم ئەگەر دوجار بۆ ئێوە مای دەستخۆشی و سەرنج نەبوو شتێکی ترە حەمعەلی مقابلە کرد من دامناوە لە یوتیوبەکەی خۆشم دامناوە لە گۆڤاری ئەنفالستان دانرا مقابلەکەی هێڵتەرمان و حەمعەلی بەڵام بەداخەوە دوای یەک هەفتە لە مقابلەکەی هێڵتەرمان حەمعەلی عالیان لە شەڕی ناوخۆ کوژرا ئەمە کارە گرنگەکەی ئێوەیە بە بڕای من تۆ ئەمە بۆ ئێوە کاری معنەوی و زۆر زۆر گرنگە لەوەی کە مەسەڵەن کافێ سلێمانچی کرد و حکومەتێنەوە لێ بووینێتەوە من بۆ خۆم بەش حاڵی خۆم کانسڵی ئەوم کردووە لێ بوومەتەوە کازانم نایکا ئەم کارە بۆ ئێوە زۆر زۆر گرنگە ئەگەر حەمعەلی لایەن هێڵتەرمانەوە مقابلە نەکرایە چیرۆکەکەی فەوتا بوو جا ڕەنگە ئەمە زۆر پەیوەندی بە جوابەکەشەوە نەبێ بەڵام حەزەکەم ئەمەتان پێ بڵێم بۆی ئازاری من تێبگەن لە کۆنگرەی سەی گۆڕەوە کۆمەڵەکان کە زیاتر لە 75 ئەجنەبی دانیشتووە نزیکی 100 عەرەب دانیشتووە 500 کەس لە خۆڵەیە ئامادەیە میوانە من ئەم چیرۆکە حەمعەلیە جەڕمەوە توێژینەوەکە لەسەر هەمویان بوو کا کاشوان هەموو ئامادە بوون حەمعەلی بەڵێ بەداخەوەدا تەشۆکە هیچ ناکەن ئەی جەڕمەوە باسی ئەوم کرد کە حەمعەلی بێ ماڵی لە ماڵی سەرۆکەکان پارێزراوتر بواە ئەبوایە تیمێکی تەندروستی بەس هێنی بکردایە باڵێن چاودێری تەندروستی و ڕەشی تەندروستی بکردایە بۆ پاراستنی ئەم حاڵەتە بەڵام ئێوە ئۆباڵیەوەتان لە ملە کە نەتان هێش ببێ بە شایەت حاڵێکی دادگای باڵای تاوانەکان چونکە ئەوانەی تر بوون لە شەڕی ناوخۆیان کوژرا ئەجنەبیەکان هاتن ڕسمیان کرد گریان لەگەڵ کاکاشمەوان دەستیان کردە ملیان بەڵام کادیرە کوردەکان زانی هاتن چیان بە منوت وەکو ئەوەی کە هەر لەم ڕۆژانەیە لە مەراسیمی کتێبەکە بریناریان کردم
ئەزانچیان بە منوت کوڕینا خوشکینە وتیان تۆ حیا و ئابڕووی کوردت برد نەبواە باسی ئەوە بکەیت تۆ حیای کوردت برد ئێ منیش بە دەنگی بەرز کاچی من ئێوە کوشتوتانە حیای کورد ناچێ بەس بە باسکردنی من حیاتانە چێ یعنی ئەمە تێفکرین و لێکدانەوەی عەقلی ئێمەیە مشکلەکەمانەوەیە کاک عەلی من لەگەڵ هەموو ڕێیەکانتم قسەکان زۆر جوانە بەڵام ئەوەی کە باست کرد ڕاستەکەی ئەوە تەنها پرۆسەی سەربازیەکەیە کاکە کوشتن و بڕین لە ناوەیە کۆ پۆلیس ئاگاداری ئەنفال نییە پۆلیس هەمانی لە ڕێگەی پۆلیسەوە دەرباز بوو بۆ زانیاریتان پۆلیس ئاگاداری وەزعی ئەنفال نەبوو ئەفسەرەکان ئاگاداری هەندێک شت نەبوون مەسن بۆ نمونە یەک لەو وێنە بچووکان لەو پارچە بچووکانە ئەفسەرەکان بە جاشەکانیان و تۆ خزم و کەسوکارەکانتان بێننەوە ئەمە سیاسەت نەبوو وەڵا ئەمە دڵسۆزی بینی جاشەکان و ئەفسەرەکان بوو بیان هێننەوە خزمەکانتان وەزاکەتان خەتەرە بیان هێنە بنباڵی خۆتان بەڵام کاتێک کە ئەیان هێننەوەی استەخبارات لیانە سەرێتەوە ئەزانی مۆزوعەکە چۆنە یعنی من خەڵکم مقابلە کردووە لەو کتێبەیە کە لەبەردەستانەیە برای خۆی ئەنفال کردو ئەبێ بزانین چۆن ئەنفالی کردو چۆن مامەڵە لەگەڵم کەسایەکەی کە ئەڵێ کە سوکاری سەربەرزی ئەنفال ئەمی شەگرێتەوە کە ئەڵەی تاوانبارانی ئەنفال ڕوڕەشن ئەمی شەگرێتەوە یعنی چیرۆکەکە زۆر ئاڵۆزە پێویستی بە لێکدانەوە و وردبوونەوە هەیە بەڕاستی کە عەلیجان سەبارەت بە ژمارە بە بڕای من ئێمە زۆر لەسەر ژمارە نەوەستین بۆمان ساغ ناگرێتەوە پرۆسەیەکی زۆر قورسە زۆر ئاڵۆزە بەڵام بە بڕوای خۆم ئەوە توێژینەوەیەکمە بێ لەسەرەوە نزیکی 25 لاپەڕێکیشم لێ نووسیوە بەڵام داتا و ئەرقام و بە بەڵگە لە 200,000 زیاترە کەمی مەکەنەوە ژمارەکە لە 200,000 زیاترە دوو نمونەتان بۆیانەوە بەس زۆربەی ئەو ژنانەی کە حامیلە بوون کەس حسابی کۆرپە لە ناکەوەکو ئینسان کەس اینجا ئەوانەی کۆرپەلە ئەو مناڵانە نمونەی دووەمەوەیە زۆربەی زۆری خەڵکی لادیەکان لە نفوس ناویان تۆمار نەکراوە عەقلی زەواجیان نەبووە ینی تۆماری نفوسیان نییە چۆن ئەم ئامارەکەی من چوومەتە گۆپتەپە 24 ماڵ یەک کەسی دەرباز نەبووە یەکی 6 مناڵیشیان هەیە ئێکاکە ئەو مامڕەجەبە لێ پرسی ناوی مناڵەکانی خۆی نازانێت چۆن تۆ ئەم ئامارە کۆکیتەوە لەبەرەوە لە ئامار نەپرسین بۆ لەبەرەوەی لەسەر ئاسی سیاسیش قانونیش ژمارە حساب نییە نیاز حسابە ئەمە نیازەکە بەلامانەوە گرنگە کاردانەوەی نێودەوڵەتی ڕاستەکەیەوەش هەویرێکی ئاوکێشە ینی مەسەلەکە تۆزێک قوڵبوونەوەیە بەڵام لە ڕاستیە سەبەبی یەکەم ئەوەیە کە ئەو دنی کات هەموو دنیا دژی ئێران بوو کوردی نەکبەت حزبەکانی هاوپەیمانی ئێران بوون ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە هێڵتەرمانیش زۆر جوان ئەم توێژینەوەی کردووە ڕەنگە سیاسەتی نەشەڕ نەئاشتی وایە شتێکی تر وایە بەرحاڵ کاک عەلی باسیەوەی کرد کە لە گوندەکان کاکە لە گوندەکان هەر گوند نەڕۆخە کللتورمان لەدەستدا شوناسی کللتوریمان نەما ئەوەی کە مەریوان ئێڵەوەی کە عەلی ئەڵێ شارەکان بوون بە گوند ڕاستە بەڵام بەڕاستی ئێمە بێجگە لە سەروەتە ئینسانیەکە سەروەتێکی کللتوری و ڕۆشنبیری زۆر گەورەمان لەدەست و ئاسارەکانمان هەمووی ڕۆخێنران یعنی دزران هەر بێجگە لە ڕوخان دزران یعنی ئەمانە مەسائلێکن کە بە هیچ نوعێک کۆمەلگای کوردی بیری لێ ناکاتەوە دەسەڵاتداری کورد لەبەر کۆمپانیاون لەبەر نەوت ئاگان یعنی نەوت بە شێوەیەک جێژی کردوون ئاگان لە هیچ شتێک نەماوە نەک لە ئەنفال بەڵام ئێمە کللتورمان وێران بوو لە گوندێکە بڕات بێ من بیرم دێ لە گوندەکەی دراوسێمان تەعزیە بۆ یەک مانگ لای ئێمە ناتوان ڕادیۆکە دەنگی بەرزکەیتەوە لەوەی گوندەکەی دراوسێمان تەعزیە هەیە ئەمە نەما لە ئیتر ئێمە ڕاهاتین لەگەڵ مەرگ یعنی ئاسایی بوو بەلامان ئێستاش ئاساییە بەلامانەوە بڵێن فلان گوند 250 کەسی ئەنفال کراوە زۆر ئاسایە بەلامان ڕقەمێکە بەرحاڵ زۆر قسەم کرد بەڵام بە زەروری ئەزانم کاک فەریدونجان بەڕاستی ئیشەکەی من بۆ دروستکردنی ئیرادەیە بۆ گریان نییە گریانیش پێویستە بەڵام دروست ئەسڵی بیرکرد ئیشکردن لەسەر ئەنفال ئیشکردنە بۆ زیندۆکان کۆمەلگایەک نەتوانێت ڕێز لە زیندۆکانی بگرێت زیندۆکانی حرمەتیان نەبێ هاوڵاتیەکی ڕێز لێ نەگیرا و مردەکانی بەلاوە گرنگ نییە هاوڵاتی ڕێز لێگیرا و ئەتوانێت مردەکانی بەلاوە گرنگ بێ کاک فەریدونی بەڕێز قسەیەکی زۆر گرنگ هەیە لە ئەنفال و لە هەموو پرۆسەیەکی جێنۆسایدا ئەویش ئەوەیە چێن ئەوانەی ئەبێ بکوژرێن چێن دەستنیشان کراون لە ئەنفال ئاڵێ منطقة محرمة
یا ناوچەی با بڵێن ئەوەی قەدەغەکراوە گون نشینەکان ئەمە دەستنیشان کراون ئیتر وەکو مێش و مەگەس هەرچی لە گوندەکان بەرەکەوێ ئەبێ بگیرێ و بکوژێ و من کاک عەبدوڵڵا وابزانم هیوادارم شایەتیم بۆ بە مقابلەی ئەفسەر عەسکەرێکی کرد وەڵێ کۆبوونەوەیان پێکردین پیان وتین ئەم کوردانە کافرن ڕەحمیان پێ مەکەن ئەمانە عەجەمن کوشتنیان خێرە یعنی ڕەشکردن و بە کافرکردن و لە ئینسان خستن و داماڵین لە ئایدیا لە ئەخلاق لە ئاین لە ئایدۆلۆژیا لە هەموو شتێک ئەمە یەکێکە لە دەستنیشانکردنی ئەو کەسێک کە ئەبێ بکوژێت چێن ئەوانەی کە ئەبێ بکوژێت من بەڵگەی بارقم لایە بارق ئەڵێ باسی 11 عیلەکە ژمارەکانیان نووسێ ئەوەنە مناڵن ئەوەنە پیاون ناڵێ گرتومانن ئەڵێ خۆیان تەسلیم کردو بەڵام جوابەکەی کوێ ئەڵێ بیان بن بۆ مەرکەز تەدریبی درۆ بیان بن بۆ ئەوێ بۆچی بۆی کە بیان کوژن یعنی مەوزوعەکە تۆزێک پێویستی بە لێکدانەوە بە وردێنی هەیە یەک خاڵ زۆر گرنگە بەلامەوە ئەزانم مداخەلەکەم درێژەی چێشە کاکە ئەنفال هەل گۆڕی بە کۆمەڵ نییە وەرن من بەڵگەتان ئێمێ بە سلایدێک جارێک هەر بە داتاشوەیەک پێشکەشم کرد ئەزانین سوێرە شوێنێکەیە ناوی مەجازر البەشەریە وحدة المەجازر البەشەریە ئەزانین ئەوە چی بۆ ئەوە شوێنی خوێن لێگرتنی کوردەکان بۆ پرۆسەی عەمەلی مزدەوت 24 زیاتر لە 3000 ئینسان ناویان نووسراوە لە لای من مەوجودە کە لەو شوێنە خوێنیان لێ گیراوە ئینجا براون بەڵێ یعنی مەبەستمەوەی کە ئەڵێم وێنە گەورەکە ئەمەیە مەبەستەکەم لە ناوەوە شتی زۆر گرنگ هەیە کە ئێمە هەر بۆ سەر ئاسی نێودەوڵەتی دەتوانین ئەژیان قسە لەسەر پالەوە هەم ڕسمی چۆلەکەم لایە کە بە شەکی کیمیایی مردووە هی حەقیقی نەگەوەی کە تەمسیلی بکەیت لامە ئەوەش بۆ خۆی توێژینەوەیکی زۆری ئەوێ ئەو تەرکیزەی ئەوەی وەفیق سامەڕایی با من ئەوە ڕاستکەمەوە وەفیق سامەڕایی ئەوە بە هێڵتەرمانەڵێ ئەڵێ ئێمە سیرکە لەسەر خستنەوەی مناڵ لە ڕاستی گەرمیان لەبەرەوەی بە ناوچە عەرەبیەکەەوە بوو بە ناوچەی بیرەنەوەتەکانەوە بوو تەرکیزی کۆمەڵکوژەکە زۆر لەسەرەوە بوو ئەوەی کە لەوێ ڕوویا لە دۆڵی جافایەتی ڕووی نایە تەنان لە ئەنفالی 56 ڕووی نایە بەڵام تەرکیز زۆر لەسەر گەرمیان بۆ لەبەر ڕێک پەیوەندی بەنەوتەوە سنووری بە ناوچە عەرەبیەکەوە کەلتوریشیان تا ڕادێلێک بوو مناڵ خستنەوە زۆر بوو ئەوەی وەفیق سامەڕایی ڕێک باسێکە ئەمەیە ئەڵێ ئەگەر لە کەرکووک 5,000 کوردمان بکوشتایە ئەوە بۆ هەتا کێشەی تعریبمان لە کۆڵە بووە لەوەرەی بێژنەکان یا ئەوە شوو بە پیا و بە هێندکەن یا ئەوە شوو بە عەرەبەکان بکەنەوە کە دوای نابن بە خاوەنی هیچ یا ئەوە تا ئەبێ ناوچەکە چۆڵ بکەن بەڵام ئەگەر لە سلێمانی و کەرکووک 50,000 کوردمان بکوشتایە بە قانون ناوی ناوچەی ئۆتۆنۆمیە ناوچەی حکمی ذاتی کوردستانە ئەمە بوو سیاسەتی ڕیشە چێشکردنی گەرمیان زۆر سپاسانەکە مداخەلەکەم درێژەی کێشا بەڵام زەرور لەم پێشوی چمەلای کاگیاسین بەسەر چا هەڵوێستخان برادێک کێ بوو کاک مەسعودتر ناوێک کاک شۆڕژیان فەرموو زۆر سپاس کاڵمەر بەڕاستی ئەوەی تۆ جێی دەکرێت ئەمە ئیشی ئەسەسەیەکی کە لە دوای ڕاپەڕینەوە حکومەتی هەرێم ئیشی بەسەرکردایە بەزەوەیە ئەوەی بۆ وەزیری شەخسی بەس لە ئەخیرە ئەمە هەمووی کۆ بێتەوە و تەراتمەکات و ئەبێتەوە بۆ کە ئەچێتە جۆگەلەی ئەوەی کە ئەم کارەساتی کە لەتی کوردی پیاتۆ بەڕێوە کرێتە دیکۆمنت بەڵام من لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەمە پێشینەیەکی هەیە من پێم وایە حیزبی بەعەس یەکێکە لەو حیزبانەی منەفیز بووە بۆ ئەو قەزەیە ئەجنە پێشینەی ئەمە عەلاقەی بە ئیسلام خۆیەوە هەیە دەیان عالمی ئیسلامی باز لەوە ئەکەن کە کورد جنۆکەیە یعنی بە شتێکی کەی غێرە ئینسانی لە قەڵەمێن وە دەیان مەلا لە تورکیا فتووا ئەیان بۆ کوشتنی کورد و لە عێراقیش بە هەمان شێوە لەبەرەوە من پێم وایە گرفتە گەورەکە ئێستا مەسلەی ئیسلام بووە کە کوردی قبوڵ نییە ئەساسن و جگە لەوەش
ئێستا حالیان لە ڕێی ئەم یادی نەورۆزکان ساڵ کراوەتەوە زۆربەی حیزبە ئیسلامەکانی خۆمان خەریکی ئەنفالی کلتوری میلەتەکەی خۆمانن کە کوردن. اینجا بەڕاستیەمە هەر ناونانی بە قادسیە پێشکراوەی قادسیەکەی بەڵێ بەڵێ ئەنجا کاوەمەر من کردێکیان باسی ئەوم بۆ کردی کە ئێمەیان برد بۆ لە ڕێی ڕێکراوە بۆ بۆسنەوە هەرسێک بۆ ئەوەی لە دەورەیەک بەشداریمان کرد لەسەر پێکەوە ژیان. بەڵام لەوێ من شتێکی سێرم بینی کە علاقەی بە چیەوە هەیە، علاقەی بە سەروەری یاسا و عەدالەتەوە هەیە کە لێرە نییە و لەوێ هەیە. بۆ لەوێ خەڵک تا ئێستا ئێمە گلەی ئەومان هەیە ئەوانەی ئەنفالچین ئەسوڕێنەوە و نەیراون بە دادگا. گرفتە گەورەکە لەوایە کە عەدالەت لەم وڵاتەیە ون کرا و ئەوەی ئەنفالچی بوو تێکەڵاوی خەڵک کرایەوە کە ئەنفال کراوە و هیچ گرفتێک بۆ ئەوانە دروست نەبوو و دادگا هیچ ڕۆڵێکی لەوانە نەبوو. ئەنجا من نمونەیەکم بۆ جێڕایتەوە لەوێ کە زۆر سێر بوو و زۆر سەرنجڕاکێش بوو لام ئەویژەوە بوو ماڵێک کە کوڕەکەیان لە ڕێی کەسێکەوە کە سربیە کوژراوە و دراوسێشن یعنی ئەم دیوەودیون ئەم ماڵەی کوڕەکەیان کوژراوە چەند کەسێکی مۆسیقاری خزمی خۆیان لەگەڵ خواردن وەمانە بردویان بۆ ئەو ماڵەی کە کوڕەکەیانی کوشتووە لەوێ ئاهەنگیان جێراوە. ئەمە چ مەسجێکیە ئەڵێ ئێمە هیچ گرفتێکمان لەگەڵم ئایلێ نییە. ئەی باشە ئەم ماڵە چۆن واکەن یعنی وەکو وایە ئێستا ماڵێکی ئەنفال بچێن لە ماڵی مستەشارێک ئاهەنگ بجێڕن بڵێن لەبەرەوەی ئێمە هیچ گرفتێکمان لەم ئایلێ نییە کە دوژمنایەتیمان نەبووە پێشتر کێشەمان نەبووە ئەمە سیستمێک پێ یعنی حکومڕانیەکەم ئەمەی پێکردووە یا ئەم منەفیز بووە لەو قەزیە. بەڵام ئەمە بۆچی ڕۆیە لەوێ لەبەری لەوێ ئەو کوڕی ئەو ماڵە تا ئەو کاتە نەگیراوە بەڵام ناوی نووسراوە لە سجلە کە ئەمانە بڕۆنە بەردەمی دادگا و دادگایەکرێن بە پێی هینەکەی خۆشیان یعنی سزا ئەدرێن. لەبەرەوە هەستەیە کرد لەبەرەوەی ئەوانە هەمویان سزا ئەدرێن کە بەشداریان کردووە لەوەی ئەوەی قەتڵ عامەی کە لە بۆسنەوە هەرسێک ڕوویاوە خاستەنەوەی سرێبەرستە سیرەکەیت یعنی خەڵکەکە زۆر وەکو ئێمە نەبوون دایمە خەلیەوەیان بێت و خەفەت بخۆن لەوەی کە ئەمانە نەگیراونوانە هەتا هەبوو پۆلیس بوو یا بڵێن چەگا بوو لە بەردەمی بینایەکە بۆ یانۆمە خەڵکی کوشتووە. ئەوێ باشە چۆن ماوەتەوە خەڵکی کوشتووە هەرەسە لە بەردەمی پەرلەمانی ئەوەیە وتیان نا ئەمە هەمویان سەرەیان نیە ئەڕۆنە بەردەمی دادگاوە دادگا بڕیارەیە کە ئەمانە چیان بێ ئەوە عەلاقەی بە ئێمەوە نییە. سێری کرد ئەمە وای کردبوو کە لە ناو ئەو میلەتەیە شتێک دروست ببوو پێیانەوت بەوەی کە لە ناو یەکتریە ئەبێت ئێمە جیلێکی کەین یعنی یەکتری قوبوڵکەینەوە. سربێکان بۆسنیەکان ئەوانی کەش هەمویان بەیەکەوە مخەیەمیان دروستە کرد گەنجەکان و ئەوانەیان هەهانی کە ئێمە هیچ عەلاقەمان نییە بەوەی کە ڕوویاوە چونکە ئەمانە ئیتر عەدالەت ڕێگەی خۆیە گرت. ئەو گرفتە لێرە ئەوەیە بەڕاستی سەرکردەکانی کورد هاتن عەفوی هەموو ئەو خەڵکە ئەنفالچیان کرد. ئێمە ئەبووە ئێستا ئەوانەی خۆمان هەمووی لە بەردەمی دادگایە بوونایە ئێمە بە دوای عەرەبەکانە بگەڕاینایە کە بەشدار بوونایە لە ئەنفالان. ئێمە ئەبووە ئێستا سجلی ئەوانەمان لە بەردەما بووایە کە لە ڕێی بڕای من لەسەر ئەبوایە قسە نەکەین لەبەرەوەی هەموو من بەبەستم لەوەیە گرفتە گەورەکە مەسلەی ئەوە نییە کە ماڵە ئەنفالێک مەعاشی بۆ بڕاوەتەوە خاڵی بۆ دروستکراوە ماف جێڕانەوە بۆ مافکوراوە ئەوەیە کە ئەوەی تعدای لێکردووە ئەوە یەکێک بوو لەوانەی کە ساڕێژی زۆر لەو برینی ئەوانەیە کرد کە باشە زۆر سپاس. یەکی پێنج خولەک لەبەرەوەی چەند برادێکی کەشمان ماوە کاگیاسینگیان فەر زۆر سپاس بۆ کاک مەنسوور بۆ کاک محەممەد کە مناسبات خۆتان کردێتەوە بەڕاستی ساوای یاتوە ئەبێ خۆت مۆتیڤەی دافاعی بە خۆت بۆی لەم نوع ئابۆنانە بەشداری
مەبەست خۆم نییە مەبەستم لە زۆربەی خەڵکە لەبەرەوەی کە مەسەلەی ئەنفال و کارەساتەکانی کورد ئەوەندە بازرگانیان پێوکراوە ئەوەندە مبتەزەل کرا کە ئێستا ئینسانی محتەرەم ئەبێ سەیری کۆڕ و کۆمەڵەکە کابزانانی کشەی لێ ئەنجا هەڵبژێرێ بڕۆکە و زۆر جێگا سەفات. من جارێک بە برادێک وتم برین ئەگەر ساڕەش پێ زۆر کێشە نییە بەس برینێک بەردەوام هەر برین بێ ئەبێ بە کێشە. ئەنفال و کارەساتانەی ئێمە هێشتا هەر برینن. یعنی من ئەوەی کە یەک دۆستگیر کاتەوە من لەو ڕۆژانە کچێکی بچووکم هەیە تەمەنی 11 ساڵە بیرم لەوە کردەوە گەر لەحزەیەک لە لەحزەکان کەسێک بێ بیبە هەر ئەنفالیش نەکرێت دوایی نەیبینەوە مۆقیفم چێ بێ بەراورد مەکرێ لەگەڵ هەموو مناڵانی کە لە ئەنفال هاتراوە. یعنی بۆی تۆزێ هەست بە ئازاری ئەنفال بکەم بەڕاست. یعنی چ ئازارێک ینی تۆ بە لەحزەیەک لە لەحزەکان بیرکەرەوە کە کەسێکی خۆشەویست دەبێت چ ئازارێکی گەورەیە. بۆیە ئێمە ئەو ئازارانەمان ناشرین کرد بەڕاستی و پێم وایە هەر بەتەنیا سیاسیەکان ئەمە کۆمەڵگەی ئێمە خۆی کۆمەڵگەیە کە بە ئاسانی ناتوانێت بە هاڕشتەکانی خۆی باوە ئێمە شکستمان هێناوە. سیاست خۆی پشتی گەورەی بەرەکە لەبەرەی سیاست ئەتوانێت هەم پەروەردەکار بێت و هەم دروستکەر بێت. وەکو پێشەکیەک من سێ تێبینم هەیە کە زۆر بەلامەوە گرنگە. لە ڕاستیان من لەگەڵ ئەو کێڕوانینەی کاک فەریدون لەگەڵ کێڕوانینی تەیفوری شانی سەبارەت بەوەی کە سیاسەتی کوردی هەر چۆنێک وایە حکوومەتی عێراقی بڕیاری ئەنفالی ئێمەیە و بڕیاری کارەساتانەیە و من پێم وانە بۆیە ئەم قسەیەشەکەم هەر دادگاییکردنێکی ڕاستەقینەی بەعز و حکوومەتی عێراقی لەسەر ئەو کارەساتانەیە کە بەسەر کوردە هاتووە لە کوردستانی عێراق ئەدێ بە دادگاییەکی قوڵ و بێڕەحمانەیەکی بزودنەوەی کوردایەتیانەوە. بزودنەوەی کوردایەتی دەستیاوەتە چەکێک بە تایبەتی لایەنە سیاسەکەی لایەنە کولتورێکی کوردایەتی ناڵێم دەستیاوەتە شەڕێک بۆ بەشداری لە شەڕێک کاکرۆ بەبێ هیچ حساباتێک. ئەمەش بۆیە ئەڵێ ئەگەر ئەنفال لە ئەنفالە کۆتایی تا هەیە لە دوای ئەنفال کارەساتی ترمان بەسەرا ناتەوە ئەمەی ئەو دیمانەی ڕاستەوە دەوڵەتە جیاوازەکانی عێراق بڕیاریان ناو ئێمە لەناوبەرن بەس شەمنال هەمووی چەند ساڵێک دوای ئەنفال بەبێ هیچ حساباتێکە چیتە ناو ئاوکێشەیەکی نەو دەوڵەتیەوە کە ئاگاد لە لایەنەکانی نییە و یەک شاری گەورەی بەدەستەوە هەزارانی ئینسان ئەخەیتە ناو دۆزەخێکەوە کە زۆر لە ئەنفال کارەساتیە. لەبەرەوە من پێم وایە هەر دادگاییەکی داگیرکەرانی ئەوەی کە پیان وترە داگیرکەرانی کوردستان ئەبێ خۆبەخۆ لەلایەن کۆمەڵگەی ئێمەوە بە دادگاییکردنی زۆر بێڕەحمان و قوڵی بزودنەوەی سیاسیەوە. عەفوم کە بەخشای پێم نەوتی یارمەتی چی ئەدەن و چیان فەرامۆش کردووە پێم وتی بێگومان. بۆیە من یعنی ئەگەر سەیری ئەکرۆنۆلۆژیانە سەیری حەدەسەکان بێت بە تایبەتی لە دوای هاتنی حیزبی بەعسەوە کە هاتە سەر حکوم یعنی ئێمە چوینە ناو کۆمەڵە هاوکێشەوە بۆ نمونە خۆمانە پاڵ ئیسرائیل تا ئیسرائیلێکێکە لەو دەوڵەتە زۆر بێتەر بێت و بێناموسانی لە مەنتیقەیە زۆر خراپکێشی ئێمە بەکارێنێ بەبێ ئەوەی $1 باتێ بەبێ ئەوەی لێک مەحفەلی نێودەوڵەتە پشتگیریمان بکات بەبێ ئەوەی یەک ئیسپادی بۆ ئێمە هەبێت خۆمان ناوەتە پاڵی کێشەی ئێمە بەکارێنێ و دوایش هیچ شتێکمان لێ دەرناکەوێت. یعنی ئێمە بۆ ئەوەی کە لە خۆتان نەزانن بۆی لە 1948ەوە بۆی مەسەلەی زەختی سوپا عەرەبەکان لەسەر خۆی هین کات بچوو کاتەوە هات پشتگیریەکی لۆجستی هەندێک پرۆژی بڵێن پشتگیری لۆجستیی ئەوەی پێوترا شۆڕشی کوردی لە کوردستانی عێراق کردی بۆی زەخت باتە سەر عێراق عێراقی خستە ناو دەوامێکەوە کە بچێتە ناو کۆمەڵە هاوکێشەوە. من دەوڵەتی عێراقی بێبەری ناکەم لە 90 بۆ 95 تاوانەکە ئەکرێتە بەس ئەو ئۆپشنانەی لە دەستی عێراق بوون ئێمە ئەکتیڤمان کردن یەکێک لەو ئۆپشنانەش کە ئەکتیڤمان کرد کە بەدەست دەسەڵاتی عێراق بوو یعنی ئۆپشنی کۆمەڵخوشی بوو خۆمان ئەکتیڤمان کرد بە جۆرەکان خۆمان دەستان دیارە هەبوو پێشتر هەبوو ئەوەی کە بە پرسیارەتی دەوڵەتی عێراقیش فاڵ ناکەتەوە کە ئەو ئۆپشنە هەبووە بێگومان ئەزانی ئەوێتەوە بۆیە حەفڵ کاگە یاسین زانیاریەکی دروستەیە وەختێک گفتوگۆی ساڵی 1985 لەگەڵ حکومەتی عێراقی بە دەستێوەردانی تورکیا فەشە دەهێنێ حکومەتی عێراق پاشەوەی سەرکردایەتی کورد ئەکشێتەوە لە مەسەلەی گفتوگۆ لاوە لە سەرکردایەتی کورد دەکەن ئەڵێن با بێمە شەڕێکی گەورەمان هەیە لەگەڵ ئێران ئێوە دابنیشن ئێوە بێدەنگ و ئێمەش بێدان بەڵام ئەگەر شەڕمان بکەن ئەوە شەڕی ئێران تەواوە بێت خراپترین شتان بەرامبەرەکەن ئەو ئینزارە بەڕاستی بە سەرکردایەتی بەڵام بەهەند نەگیرا ڕاستی
زۆر دروستیشە سەرکردایەتی باڵای کورد هەمان زانیاری بەڕاستی ئەوە زانیاریشی دروست چاوەڕێ بکەین تا کاگیاسین ئەوە جیاکەمەوە کە عقلەتی تەبریری تاوانەکە لەسەر دەوڵەتی عێراقی لابنەوە زۆر مشکلێ ئەبێ بە هیچ جۆرێ بۆ ئاراسیانەوە ئێمە یەک دووەم تێبی لای من ئەنفال لە شاڕووینەوە تەیفۆری ئاگای لە خوێندنەوەی ئالەمبادوێ بۆ پۆڵس بۆ قەشە پۆڵس ئەڵێ ئەگەر پۆڵس نەهاتە مەسیح شتێک نەبوو چیرۆکێک بوو لەوێ کەوتبوو ئەگەر بۆ کۆمودای شەبێ کەوتبوو لەوێ بەس پۆڵس هات مەسیحی کرد بە ڕوویداوە بۆیە ئێمە هەتا ئێستا ئەنفالمان نەکردو بە ڕوویداوە نەبوو هێشتا ڕووینەوە چکە نەمانتوانیەوە بیکەین بە چیرۆکێک هەموومان متتەفق بین لەسەری بۆ جەختی لێ بکەینەوە بەردەوام منام مثال من کوڕێکم تەمەنی 10 ساڵە زۆر پرسیالە ئەنفال چییە ئۆکەی بێ چیرۆکی بۆ بژارمەوە بەس ئەم چیرۆکە کێشەکەدا کاچێتە دەرەوە هەمان چیرۆک لە مناڵەکانی تر نابیستێتەوە ئاگایان لەمەنیە بۆی نابێ باسییاوە باش من هەرچەند تیژیەکەمەوە دێتەوە ماڵەوە دیسانە بێچێت بۆی لای من خەلعاتمان هەتا ئێستا لە ئەنفال ڕووی نایەوە مەبەسم لەوەیە کە ئێمە وەکو چیرۆک جەختمان لێکردوێتەوە سێم تێبینیشم ئەگەر گرنگە بەلامەوە بڵێم ئەوش لە سیاسەت داماڵینی مەسەلەی کارەساتەکانە بە تایبەتی ئەنفال یعنی ئەم قەزیە بکەینەوە بە قەزیەکی مرۆیی یعنی ئێمە هەر لە بیداتەوە تەرکیزمان لەسەرەوە بۆ کە ئێمە کوردن بۆیەوەمان لێکرا سەدام حوسێن لە سونەکان خراپترین نەکردەکانی خراپتر نەکرد کاکە ئێمە کێشەی مرۆڤمان هەیە لە مەنطقەیە ئێمە مرۆڤ بووین مرۆڤێکی جیاواز بووین بۆیەوەمان لێکرا باشە بۆیە ئەم جەختکردنەوەی لەسەر سیاسەت لەسەر کە ئێمە دەوڵەتمان نەویست ئێمە یاخی بووین ئێمە نازانم چی بووین شتێکی خراپ ئەم پێم وایە ئەبێ حرمەت بۆ مرۆیی بوونی کارەساتەکە بگەڕێتەوە. زۆر سوپاس کاک یاسین جان. شتێکی زۆر تایبەت نییە بێزگەرەوەی دەستخۆشی زۆر گەرمکەم لە هاوڕێیان بە تایبەتی کە عمەر لە عەبەدیەکردن ئەفغانستانە تاکو ئێستا یە قەزیە لەسەر مەسەلەیەوەی کە ئێمە بۆچی لە هەموو باسێکی ئەنفالە لە هەموو تراژیدیایەکی ئەم میلەتەی خۆمانەوەیەوە سەر دەسەڵاتی ئێستای خۆمان بۆچی واکە یعنی قسە لەسەر عەدەدی کوژراو نییە تیاچوو نییە ڕاستە ئەنفال مەجموعە ئەسپێکتی تایبەتی قسەی هەیە کە هاوڕێیانە باسییان کرد نامێ بچمەسن مەقسەکانی هاوڕێ عەلی بەجددی وەرەگرت بەڵام یەک شت گرنگە ئێمە ئەوەی ئێستا تیاژین دووبارە کە هەمیسانە برادرانە باسی کرد لەگەڵ عەقڵیەتی ئەنفالە ئەژین لە دەسەڵاتی خۆمانەوە ئەمە بە چ معنایە گوێن بە معنای ئەوەی کە تۆ من یەکێک لە نووسینەکانی دکتۆر مەنسوورە فێری بوو کە ئەوەیە تۆ هەر وەختێ دەسەڵات ئەوێت جەمعێک کەسانێک لەناو بەرێت لە پێشە عینوانیشان بۆ دانێ مەسەلە هەر بەشکردن نیە عینوانێکە بۆ مباح بوو عینوانێکە بۆی کە تۆ ئەم عینوانە لەبەر چاوی دەوروبەر و خەڵکە ئەیکا بەوەی مادەم ئەم عینوانی هەیە حەقە بکوژرێ ئەتوانی بیکوژی ئێمە لە دەسەڵاتی باشوورە بینیمان عینوانماننا بە خەڵکی پارتی بە مەلایەکان عینوانیان نا بە جەلالیەکان و ئێمە ئەگەر عەدەدەکانی لە بەرچاو بگرین ڕاستە عەدەدی ئەنفال زیاتر بوو ئێمە ئەنفالی یەکتریمان کرد بە فعلی ئەنفالی یەکتری لە دێ خەڵکمان دەرکرد ماڵەکانیمان ڕوخان لەم سلەیمانیە سەدەها کەسمان دەرکرد سەدەها کەس کوژرا بەس لە بەرەوەی مەلایەکانیش عینەشتیان لە جەلالیەکان بەشەڕینە خۆیان گنێ بێسەر و شوێن هەر باسی واکەن ئێمە لە 63 لەگەڵ عەقڵەتی ئەنفالچیە ئەژین لە کوردستانە قسە لەسەرەوە نییە کە ئێمە جا ئەوان چەندێک دەوریان هەبوو من زۆر لەگەڵ ئەوانی ڕاستەکەی هێزی پێشمەرگە دەوری هەبوو بێ ئەنفالە بێڕەحمێکی زۆر ئێمە هاوڕێیانمان شەهید بوون پێشمەرگە بووینە کاتە برادران گوندەکانیان چۆڵ نەکرد شەڕیان کرد شەهید بوون لە چیرۆکەکانیان جێڕاوەتەوە بەڵام ئەو عەقڵەتەی کە پێی وا بوو کە ئەمە ڕوونایەت ئەو عەقڵەتەی کە پێی وا بوو ڕێی خۆش کرد بۆ کارەساتی ئەنفال ڕێی خۆش کرد بۆ کارەساتی هەڵەبجە ئەو عەقڵەتە ئێستا بەردەوامە تاکە شتێکە بەرحەق قسە زۆرە بیکەین بەڵام ئەوەی کە ئێستا دەسەڵاتە پیادەیەکە لەسەر ئێمە قەتڵێکە کە پێی ئەوترێ نۆنخەڵاندبوون ئیهمالکردن ئەم دەسەڵاتە گەلی خۆی نابینێ ئەم گەلەی ئێمە ئێستا ڕۆژی 2000 کەسمان لەم سلەیمانیان لێ بکوژێت
ئەو سبێنە حەفلاکە بە یادی دامەزرانی حیزبەکەیەوە بە یادی دامەزران بە عید میلادی ڕئیسەکەیەوە بە یەکێکی ژنانیەوە بە نازە ساڕوخان پێوە جا بانەچینە سەر تەفاسیلەکە ئەم دەسەڵاتە ئامادەیە ڕۆژی 1000 کەس 2000 کەس لەم شارە کوژێ بۆ بەیانی حەفلە بکات و یادی حیزبەکەی خۆی بکات. شتێکی ناوی ئەنفالی زاکۆیە بیستوتە جەنابەت بەزانین بۆ ناودرا ئەنفالی زاکۆ من تێ من مامۆستای زاکۆ بووم خراینە پاسۆ برای بۆ لای مەحکەمە بووین ئەو ڕۆژە ئاخری ڕۆژی حەفەی شوبات بوو خراینە ناو پاسۆ برای تەسەوور کرد عقیدێکی ئاسایش ناوی ناهێنم ڕەنگە هەمووتان بیناسن لەوێ بوو هاتنە ناو پاسەکانەوە جنێوی وایان بە کچەکان ئەبورانەوە لە ترسان شۆفڵیان هێنا بوو ئەتوانن بە درۆ بخەنەوە دزیکی 300 لە بۆ مامۆستای جامعە شۆفڵیان هێنا بوو لە قولە ڕیسی شۆف دڵیان نەڵێ خۆڵ نینە چاڵیان نەڵەکەنامتان کێنە ئەو چاڵەوە بەزی بۆی ناودران فالیزا خۆ عقڵەتە عقڵەتی هینە یعنی ببوورەکە منیش حەز ناکەم لەم جادانە زۆر قسە بکەم حەزەکەم بە کورتی سێ کەس هەڵستان بە زۆر ئاسایە ڕاستی سەرۆکی بەس لێرە یەک پێشنیارشم هەیە کە لەم قوڵەکەم هاوڕێمە بە تایبەتی تۆ کە بەرحاڵ قەدەرە دوانی هەڵبژاردنەکە دەمەیە کە خەریکیان کارەبی زۆر جار باسەکرێ ئەنفال لە تەنها وەکو تراژیدیا باز نەکەین بیدۆزینەوە کونجوو کەلەبەرەکانی بدۆزینەوە تێی بگەین بەرحاڵ هاوڕێ مەسوور دۆزیەوە ئێستا وە خەڵکانی تریش حتمەن بە دەوروبەرەوە هەم من پێم خۆشە ئێوە ئەو کارە بکەن کە ئەو ڕێگانە پیشان بن وەسە خۆت لە سینەماشا کارت کرد و خوێندت بەشێکی گەورەمان کە سینەما ئێمە چۆن بتوانین نەک ئەم فیلمانەی کە بە کۆمەکی فڵان کەس و کاتفڵان کەس و کاتفڵان کەس فیلم بێتامی لەسەر دروستکەوە نەختێک بنووسن لەسەرەوەی کە ڕێگاکانیش بەرحاڵ دووبارە کرێتەوە چەندبارە کرێتەوە کە بزانین ڕێگاکانی چی ئەو ڕێگانە چین کە ئێمە زیاتر لە چەند شوێنێکی ترەوە باتوانین دەستی ببەر کاک نەبەزیێمە هەڵێسخانمان ڕاگرت کاک مەسوور لەمەیان پێش دەکەم عەفوم کە ئەوەی کە حیزبی بەعەز مونەفیز بوو ئەوە شتێککە نەبراوە بەڵام باگراوەندی پشتی حیزبی بەعەز ئێمە ئازانین باگراوەندی فاشیزم و مەرجەعی فکری فاشیزمیش ئاینە یعنی ئەوە هیچ مناقەشێکیان نیە بەڵام لێرە قەزەیەکەیە بێ پێویستمان بە وردبوونەوەیە کاک شۆڕژیان ئەو خەڵکەی کە ئەنفال کرا ئەوەی کە ئەو تیرروتیرەی کە کوژدا کاکە خۆ بە شمشێر نەکوژدا مۆدێرنەش بەشدارە لەمە ئێمە ناکرێ مەسەلەن ئێمە تەنها دیوێکی ببینین علم بەشدارەتیە چەک کیمیایی چییە یعنی گرنگترین و پێشکەوتوترین چەک بەرهەمی مۆدێرنە نییە بەرهەمی علم نییە خۆ خەڵکە هەمووی بە شمشێر نەکوژران ئەمە یعنی تەنها ئەو دیوەی ببینین باش ناکەین بەڕاستی من وایە بینم بە بڕای من ئەگەر سیاسیەکان لێ بگەڕنجاوە ئیسلامە ئەو سیاسی ئەلمانیە چیەکە کورد و عەرەب کێشەیان نییە ڕاستە کێشەیەکی کللتوریمان هەیە ڕاستی کێشەی کورد و عەرەب من ناڵێم هیچ کورد و تورک لەبەرەوەی ڕشەیەکی خۆڵکرێ کێشەی کورد و عەجەم کێشەی سیاسیەکانە کێشەی پێکۆژیانمان نییە بە ڕاستی پێ بڵم ڕاستە مەسەلەن ئاین شوناسێکی عەرەبی هەیەمانە هەمووی خوێندنەوەی تایبەتی تۆی بەڵام ئەمە تێگەیشتنی منە باسی ئەوەت کرد مەسەلەن باسی ئەوەی کوڕی جاش کاکە لێرەش زەمین نابوو بڕاکەی جاشەکان بە منیەوە تۆ کاکە ئێمە ئامادەین قسە بکەین بەڵام لێمان ناگەڕێن ناگەڵن نانێش تۆ قسە بکەن جاشی زۆر بەناوبانگمان مقابلە کردەوە گیۆن ڕۆبەرت مقابلەی کرد دوای ئەوە تەلەڤیزیۆن مشکلەوەی وەرە گیۆن ڕۆبەرت چۆن تێبگەیەنە مقابلەیان کرد دوایی پەشیمانیان کردەوە گوتیان نابێت جاشەکانیش دەرفەتیان هەبوایە ئەهاتن حەقیقەتیانەوە دوایەوە جاشێک کوڕێک کاکە کچێک گوناحی چێدا باوکی جاشەیە یا باشە من بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانیم سەرکۆنە و سوکاتیکردن بە مناڵی جاشەکان مناڵیان وازی لێبێنە جاش یعنی جاش ئەگەر لە تاوانی ئەنفالیش بەشداری نەکردێت تاوانی خیانەتی نیشتیمانی هەیە لە جاشەکان خۆش نابین بەڵام مناڵەکانیان خوێندنەوەیکی تریەیە ئەوەی کە تۆ باسکە زۆر زۆر جوانە سەبارەت بە مامۆستا یاسین وەڵای مامۆستا دەردەکە ئەوە نەگرانە خۆزگە ئەزانی چێ بەرپرسمە خۆزگە ئەزانی باشە ئێمە دوو کەسین لەبەر دەستی کەسێکە ئیشەکەین
هەردووکمانێکی دوو شادەمان هەیە ئەو احترام هەیە مەسەلەکە شادنی خەریجی شەشی سەرەتایی و پێش تەواو من بەڕاستیش جوابی نایەمەوە پێشمانڵێ باید یانفال لەبێ بە 4-5 دێر کۆتایی پێبێنن وەرە ئەم چۆن لەمە تێگەی یعنی ئەو هەموو قسەی کە من لە کێوەی کەم وەرە بە 4-5 دێر یاد یانفال تێپەڕێن المهم سەبارەت بە ئیسرائیل دقیق لەگەڵتان بەڵام پێچەوانەکەشی هەڕاستە دژایەتیکردنی ئیسرائیلیش لە بەرخاتی عەرەب یعنی من چ سوودێکی لێ بێ سوودمان نە لەویان بینی نە لەویان بینی هەردووکیان هەر ڕاستە دەوڵەت بەرپرسە من زۆر زۆر لەگەڵەوە ڕێیام ئەوە تەوان یەک توێژینەوەم هەیە لەسەر ئەوە بە سلایت پیشانم داوە بەداخەوە کە ئێستا ناتوانم بەڵگەکەی پیشام ئەزانی سەرۆکی پەرلەمانی کوردستان ساڵی 2009 ئەزانی ئەڵێ چی؟ ئەڵێ بەمانشێت لە جەریدە نووسراوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە قەرەبووی کە سوکاری ئەنفال کاتەوە باشە من قسەم لەگەڵاکەوتنەوە زانانی من لە ڕووی قانونیەوە بۆ من مهم نییە کابراایەتیە مهم پێگەکەی پەر ئەزانی چ کفرێکی گەورەت کردووە کاکە دەوڵەتی عێراق بەرپرسە لەمە سیاست مەدار بەم دەرەجەیە جاهیل بێ یعنی تۆ چی لەگەڵاڵی مامۆستاگیان بە قوربانە ببورن تۆزەکێنیشم تۆزێک لە ڕووی سیاسیەوە دایکەکان کوڕ و کچە عاشقەکان ئەگەر دیکتاتۆریەت هەلای کردوون و هەناوی لێسەن ژیانی لێسەنەوە و دیموکراسیت نەیتوانی ئاشتیان کاتەوە احترامم هەیە ئەنی نازان بڵێم چی کاک کۆمەلگای گەورە و بچوو بە یادەوەری پیاوانەکرێ بۆش نییە ئێمە لە بەرەوەی کۆمەلگایکی بچوچین ئێمە یادەوەریەکەمان زۆر زۆر گەورەیە بەڵام بەڕێوەبەرەکانمان دنیا بینیان زۆر زۆر بچووکە ئەمە قسە زۆر زۆر هەڵەگرێت دوجار من ئەوەی کە ئەمێ بیڵێم بەڕاستی عینوان پێدان هەر هی بەعسیەکان نەبوو لە سەردەمی ئەنفال و لە سەردەمی دوای ئەنفال یەک عینوان هەبوو بۆ کەسوکاری ئەنفال ئەویش کە پیانەوتن پاشماوەی ئەنفال زەلیل لێقەوماو فرێدراو لە دوای ڕاپەڕین و هەتاکو ئێستا ئەم دیدە بەعسیانە بۆ بەداخەوە زۆر جار خەڵکی بەناو ڕووناکبیری شەرواز تەماشای کردوون وەکو زەلیل وەکو هیچ نەزان وەکو ئەوە تەماشای کردوون بەڵام بەڕاستی پێ بڵێم نەک ئەوەی کاک مەسوور وتی بەڕاستیتان پێ بڵێم بڕواتان بێ لەناو ئەو ئەنفال کراوانەیە پیا کوڕ بەجیالەوەی کە ئێستا کوڕی مجەمەعەکان نازانن کوڕی شارن یا هیلادێن ئەمە ئەو تەسیراتە کەلتوریەیە لەسەریان بۆیان معلوم نیە بەڵام سانی زۆر زۆر مەرد و قارەمان هەیەوەی ئێنم پیشاندان کاکەجان من پیشانم داوە کە زیاد لە 5-6 ژنم مقابلە کردووە ئامادەنی موچەی کوڕەکانیان بخۆن ئەیکەن بەخێر بەڵام وەرە تۆ کاتێک کە زمینەی بۆ ڕەخشی کۆنە مەکتەبەی پێ دروستەکە بڕوا بێت دەستگای ڕۆشنبیری پێ دروستەکە بەس ئەو ئەگەر هەموو شوێنی بەخشینەکەی تەنها مزگەوت و کولیچە و ناوساجی بێ خەتاکەی هی ئەمە هی ئەو نییە ئەو ئامادەیە بەس تۆ ئامادەنی لێی وەربگری ئەمە گرفتەکانمانە من بۆ خۆم کاگاسی ناڵێم لە ڕووی بێجگە لە تۆ کاکەم چوەتە کەناڵ تەلەڤیزیۆنان گرفتم لەوەیە نازانێت پرسیارم لێ بکە پێشتر پێڵام لە کاکە و پرسیارە ئاوا مەکە ئاوا بیکە من پێم وانە سەردەمی بەعس و سەردەمی دەسەڵاتی کوردی کۆمەلگاکان هەروەکو نوگە سەلمان وابن نەخێر جیاوازیە بەلانیکەوە موچەیەکی هەیە بەڵام ئایا موچە حرمەت بۆ ئینسانە جێڕێتەوە ئەمە گرفتەکەی خۆی پرسیارە گەورەکەوەیە بۆ مەگەر ئینسان شانیوە نییە بژی با کە سوکاری ئەنفالیش نەبێ با کە سوکاری شەیدیش نەبێ شانیوە نییە موچەیەکی باشی هەبێ یعنی گرفتەکە لێرە گرفتەکە لە تێگەیشتنمانای بۆەوە دوجار یەک تکام هەیە لەبەرەوەی پێشمەرگانەی کە لە ئەنفالە مقاومەتی زۆر زۆریان کرد تێکەڵ بە سیاسەتی سەرکردەکانیان نەکرێت چونکە ئەوان خۆیان کوڕی زەحمەت چێشان بوون زۆرترین زەحیاندا زۆرترین قارەمانێتیشیان نواند ئەوەی کە بەجێهێشتن سیاسەتێک بوو کە پێشتریش باسمان کرد سپاس کاک مەمەدجان کاک مەسوور تێبینیت هەیە وڵات تێبینیم لەسەر من ئەتوانم هەرا لێرەوە بە ڕسمی بۆ کاتێکی تر بەڵام من یاسین و هەر هاوڕێیەک وەک یاسین بیرەکاتەوە من بان یەکەم دانیشین لێرە قسە بکەین لەسەرەوە لەسەر کاراکتەری تاقانەی ئەنفال سەنگیلێرە یونیکە تاقانەیە یەک پرۆسەی تایبەتە بەرهەمی یاسینگیان من جارێکتر وشەکەم دووپاتەکەم بەرهەمی پارەدامێکی سیاسیە کە بە شێوەی مێژووی لانیکەم لە سەرەتاکانی سەردەمی مدرنەوە سیاست لە هەموو ناوچەی ئێمە
بەڕێوە بە وە سیاسەتی کوردیشی تایە باشە بەڵام لە لەحزەیەکی تایبەتە لە لای باعس ئەگات بە ئەنفال باشە لەبەر ئەوە بۆ نمونە ئێمە ئەم تێرمە ئەم زاراوە بۆمان نییە تەنانەت لە دەرەوە بۆ هەر شتێک بەکاری بێنین بۆ ئەوەی کارکتەرە تایبەتەکەی نەکەوێت یعنی ئێمە وامان لێ هاتووە لە زمانی ڕۆژانە خەڵ زۆر بۆی ئاساییە نازانم دوو کەس لە یەکەیەن ئەڵێ نازانم ببورێن کەسێک شتێک کەزانی شتێکە کوشن ئەڵێ ئەنفالی کرد ینی چی ئەنفالی کردیانی ئەمە ناوی ئۆپرێشنێکی تایبەتی داڕێژراوە سەرچاوە مێژوویەکانیە ئەمە وا ئەکات ینی ئەگەر ئاوا سەیری نەکەین کارکتەرە تاقانەکەی سیر نەکەین ئەتوانین لە دواییە بڵێن ئەمە درێژکراوە شەڕێران وێرە مەبەستم ئەمە نییە مەبەستم ئەمەیە ئەزانی نەکەوینە ئەوە بۆ نمونە بە جوەکانیانەوت ئێوە خۆتان ینی زۆر خۆتان دەوڵەمەند کردبوو کۆمەلگا بەشەکەی تری کۆمەلگای ئەڵمان هەژار بوو لە دوای شەڕ ئێوە خۆتان دەوڵەمەند کردبوو خۆتان خست بووە بەرچاو و دەم کەواتان لێ بکەن کە ئۆکەی یاسە خۆمان دەوڵەمەند کردووەمان کردووە ینی چی مەبەستمە پێشمەرگەین شەڕمان کردو ئۆکەی بێ بمان کوژۆ لە شەڕی بەرابەر یا نابەرابەرە شتێک ئازانی ئەمە پرۆژەیەکی ترە لە بەردەم شتێکی ترە خۆشە باشترە زانی لەبەر ئەوە ئەم کاراکتەرە تاقانایی نەپارێزین ئەم یونیک بوونی نەپارێزین ناتوانین فەهمی بکەین کە چۆن داڕێژراوە ئەمە بەستمەوەی هەورە بۆ خۆت لە من باشترە زانی چوزانم لە خەیاڵی بەعسا ئەمە زۆر کۆنترە ینی پرۆسەیەک گۆڕانکاری دموگرافیکە چێتە ناوخانەی جەنوسیدەوە دیسان توانە چۆڵکردنی گونگەکان مەسەلەن بمبوور هاوڕێکیان کتێبی خەندەق ئەو خەندەقان سەدام حسێن بە کوردەکەی خوێندومەتەوە ڕەنگە عەرەبیەکەی زۆر تۆقی نردریش بێت بەڵام سەرەتاکانی ئەمەی تایە ئەڵێ ئەو کێشەیە و ناوچە سنووریانە بۆ چارەسەرکەن و بە جۆرە دەستکاری دموگرافیکە وازانی بەڵام بێگومان زیاتری شەتوانی قسەی لەسەرکەین لە دەرفەریترا سپاس دکتۆر گیان سپاس ئەوڕێ عومەر ببوو ئەوەی بۆ ئەوەی خزمەتی کاک مەسوول لە کاتێک کە کاروانی سیارەکانیان بردەوە بۆ تۆپزاوە کوردێک لەسەر جادە وەستاوە بۆ پاس بۆ زانیاری ئەوە کاک فەرەجەی جێڕێتەوە هەڵە دەستی ڕاگرت سوزانێ ئەمان ئەنفال وتی ئەفسەرگەوتی بۆستە یەکسەر سواری کرد وتی کورتێ هەڵە بیان خۆ لە مەنتیقەی محەڕەمە نەبوو من یەکشت زیاد بکەم ببوورە بۆ ئەو کارکتەرە تایبەتی ئەنفال وەک هاورە عومەر وتی ینی پۆلیس و ئەفسەرەکان هەندێکیان ئاگایان لێ نەبوو ئەگەر هەڵە بن بۆ ناونیشانە جۆگرافیەکە بۆم ڕاستکردەوە ئەوانەی بەرەو نوبرە سەلمانە چونوانیە لە سەماوە لانیکەم چواردانە ڕزگار بووکە لە ڕۆماتی لەوێ تیمێکی تایبەت دێت بە سایقەوە بە پۆلیسەوە بە نیگابان و پاسەوانەوە هەمووی ئەوان ئەگەڕێنەوە تیمێکی تایبەت دێ سایرەکان و کەسەکان وەرەگرێ و ئەیان بات تیمێکی تایبەتی تر دێت ئەیان بات و ئێمە ئاگامان لانیکەم لە 11 نەفەر جلسپیە وانە لە ئەنفالی سیا کە ئەوانە تیمی تایبەتی کوشتنن تیمی تایبەتی کوشتنە بەبەس ئەم کارکتەر یونیکەیەتی تیمە تایبەتەکە لەناو ئەم نیشا تایبەت باشە ئێمە زۆر قسەمان کرد ببوورە نازانم ببوورن تا چەند تەرکیزتان پێماوە سەردام لەمە زۆر دەستخۆشیتان لێ بکەم ئەمە جۆرێکە لەو کارانی کە ئێمە پێویستمان پێێتی لەوەی کە گریان بێتاقەت بووین کۆمەڵگەی کوردی لە ئێستا ئەمە پێویستمان بۆیە ڕابچکەڵێنین ببوورن پێویست بە ڕاچڵەکینە ئەم جۆرە لە کارکردن کە تۆی بەم شێوازە بوێنە و کاتێکیش ئەو ئێوە بوو هەناسەیە کە خۆتان بە معانات لەگەڵ یاژیاون باشتر بە ئێماگا بۆیە ئەو جۆرە لە گریان لە بێتاقەتی بۆ بەشداربووی دەرباز بوویەک کە هەر شێوازی وەستانەکەی زۆر بەسەجی بە ئێمە گەیان چونکە مەرجیە ئێمە هەموو جارێ هەر قسە بکەین زۆر جار ئەتوانی لە سیرکردنێکەوە زۆر پەیام بە تۆ بکات بۆیە من زۆر دەستخۆشیتان لێ یەکەم وەگوتم ئەمە ئەو جۆرە کارانەیە کە ئەمە پێویستمانە دوورکەوینەوە لەو جۆرە لە وروژاندنی عاتیفەی کە جاری کە ئەوانەی کە دەرباز بوون کە تا چەند ساڵێک پێش ئێستا پێیان ئەوترا پاشماوە جاری کە ئێمەش هەر قوربانی سەیریان کەینەوە هەر ئەو وێنانیان بێنی ئێوە قوربانین ئەو قوربانین بۆی لەو باسنەیە نێنە دەرەوە کە من دواتر پرسیارێکەکەم لاوچێت تا ڕادەیەک پەیوەندی بەمەوە هەبێ من پێم وایە ئەنفال بەرنامەی پرۆسەیەکی بەرنامە بۆ داڕەژراو بوو ئەشەیە حیزبەکان بە جۆرێک لە جۆرەکان
نەک پێشمەرگە بەڵێن حیزبەکان بە جۆرێک لە جۆرەکان بەشداریان هەبێ من ئەو دووڕە ئەم جۆ لێگرت بەڵام کێشەکە چیە لە میدیایە چەند ساڵێکە ئەبینین لە جیاتی وەکوی تاگاسی وتی ئەمە نابێت ببێ بە تەبریک بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی ڕژێمی بەعسی فاشیست هاتووە لەسەر سوورەتی ئەنفال ڕەوایەتی بە کوشتنی کورد و تۆ ئێستا عەقڵەتێکی سەلەفی ئیسلامی و هەیە لەناو دائیرەکانتان لەناو ڕێکخراوی مەدەنیە کاتێک ئەتەوێت دەقیقەیەک بۆ هەڵەبجە بەبێ دەنگی بۆستی ئەو نایەت بەشداری ناکات لە زۆربەی دائیرەکان بگورن لە هەندێک لە دائیرەکان لە فەرمانگەکان لە ڕێکخراوی مەدەنی تۆ ئەمە ئەبینی لە هەولێر و لە سلێمانیش چکە ئەو بڕوای بە سوورەتی ئەنفال هەیە وەکوتم ئەمە بەرنامەیەکی بۆ داڕێژراو بوو پرۆسێکی درێژخایان بوو بۆ قەتکردنی مرۆڤی کورد بوو تێکشکاندنی ژێرخانی ئابووری بوو شێواندنی کولتور بوو تۆ کولتور بە ئاسانتر ئەتوانی دروستیکە ئەگەر نەت بێ بەڵام کولتور کە شێوەندرا ڕاستکردنەوەی یا ئیشکردن لەسەری زۆر سەختە هەموو ئەوانە ئەو تارمایی دروست کرد کە هاوڕێ باسی کرد ئێمە ڕۆژانە سنوورەکانمان تۆباران نەکرێت و ئەنفال بەردەوامە لە خواردنەکە تا بەردەوامە لەو پەروەردەیی کە ئێستا هەیە لەو هەموو سیخۆڕی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە دوو ئیدارەییە لە دابەشبوونی ئەوەی کە سلێمانی سەر بە دەوڵەتێکە و تورکیا باڵێن هەولێر جگە لە حکوومەتی عێراقی و لە هەموو ئەمانە ئێمە لەناو پرۆسی ئەنفال بۆ ئێمە بەردەوامە لێرە ئەوێ ئەو پرسیارە بکەم زۆر جار قەیرانەکان تاک ئیرادە بۆ ئەو لە دروستەکە بۆ مەجوولەکەکان چەنەها ڕزگاربوویان هەیە کە هەڵمەتی گەورەیان دروست کردووە لەسەر ئاستی دنیا و ئەوان کاتێک کە باسی ئەواکەی ئەو نە ملیۆن جوولەکە زۆریان پێراخۆشە ئەڵێ یەک کەسیش بۆ ئێمە یەک جوولەکە کە بۆ ئێمە ئەنفال کراوە یا جینۆساید کراوە بۆ ئەوان زۆرە ئەڵێ تکایە ژمارە لەگەڵ ئێمە بەکارمەهێنن بۆیە من هاوڕام لەگەڵ کارکۆمەرە لەوەی کە بە 1970 نازام کێ کاتێک سکردەیەکی سیاسی ڕقمێک هەڵێ بۆ ئەوەی کە کۆمەڵە دەستکەوتیان هەبێ بۆیە زۆر هەڵێ ژمارە بکەن قسە لەسەر ژمارە بکرێت ئەوەندەی قسە لەسەر مەسەلەی قڕکردنی کورد بکرێت بۆی لێرە ئەمە ئەو پرسیارە بکەم کاتێک کە بۆ بەشێک لە نەتەوەکانی کە کاتێک کە مەسەلەی قڕکردن ئەبێ یا قەیرانێک یێتە پێشەوە کەسانێکیان تا دروستە بێ یا بڵێن ئیرادەی بۆ شعبە دروستە بێ کە هەنگاوێک ئەچێتە پێشتر بۆ بۆمە کاتێک کە ئێزدیەکان جینۆساید کران نادێمڕات دروست بوو بۆ ئەنفال دوای 30 چەند ساڵیش هەڵەبجەش ئێمە کەسێکی وامان دروست نەبوو کە قسە بکە کە چیرۆکەکانی بگێڕێتەوە بۆی کە ئەو خۆی ناوی نبووە بەڵام دواتر ئێستا ڕۆژنامە نووسیشە لە ئەڵمانیاش کە هیچ شتێک لە چیرۆکی ژیانی خۆی باس ناکە بۆ ئەمە دروست نەبوو هاتون یادمانە خەنەوانێ یەکدوو تێبینی زۆر بچووکم بۆ دروست بوو پێش ئەوەی ئەو سەرنجەی خۆم باسکەم دەربارەی ئەوەی کە ئەنفال ئەکرێت لە شوێنەکە بەرهەمی جەنگی ئێران عێراق بێت یا بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئێمە کۆمەڵێک پاساومان نایبێتە دەست حکوومەتی عێراقیەوە حکوومەتی عێراقی ئەکرێ بیری لە ئەم دۆخەنە ئەکردەوە کە ئینسانی ئەمەی ئەنفال کە ڕاستی ئەمە هەڵەیەوە کە ئەمە چوزان ویشی لەسەر گرابێ بۆ ئەوەی لە ئەنفال بدرێت مێشەل ئەفلەق بوون کرا لەم باسیە نازانم چەندێک ئاگاتان لەسەر ئەو دەربڕینەی مێشەل ئەفلەق هەیە کە باس لەوە کە پێم وابێ لە سەرەتای دروستکردنی حیزبی بەعسایە کە ئەڵێ دوو نەتەوە دوو کۆمەڵ دوو گروپ خەڵک ناشڵێنەتەوە هەڵبەتە کە ئەڵێ ئەمانە وەکو دوومەڵێک گوان بە نیشتیمانی عەرەبیەوە ئەوانیش بەربەرەکانی ئەمازیغەکانی مەغریبن و کوردەکانی باکووری عێراقن ئەڵبەتە خۆی مێشەل ئەفلەق مەسیحیە مەسیحی عەرەبەکان بەگشتی قەومیەکان نیگایان لەسەر کورد زۆر خراپ بووە ئیدوارد سەعید ئەڵبەتە لەسەر راپۆرتێکی CIA ئەو کاتە پێم وابێ کەرعالمەکێش باسێکە لە کۆماری ترسا کە پێی وایە ئێران ئەمەبینی کردووە بابەتێکی ترەوە ئەوانە بەڵام ئێمە خۆمان کوردەکان زۆر جار کوردەکان لە تایبەتی ئەوانی بە ناوی ئەکادمیستەوە بۆ نمونە کاک ئەمیری حەسەنپور لە شوێنێکا باس لەوەکە کە کوردەکان پێویستە هین بێنەوە پاساو داوای لێبوردن بکەن لە کوردەکە لە ئەرمەنیەکانە هە لە باکوور کە وایە جینۆساید کاتێکە ئەوە موەسسە نەبووە
ینی ئەمە چۆن بەیەکەوە بەسینەوە بەڵام با نەچینەوە سەرەوەی باکوور لە ڕابردووە ئەمە زیاد لە ڕێکخراوێکمان هەبووە ئەم ڕێکخراوانە خۆبەخشانە ئیشیان کردووە هەتا لەو ڕێکخراوە ئێمە کە تا کۆمەلاگادارە ناوەندی جینۆسایت ئەم ڕێکخراوانە یا پوکاو نەتەوانێ یان بە جۆرە جۆرەکانیان بوون بە چەند بەشێک بۆ دوجار ئەو ئەرشی بوو ئەو کارانەی کە بەڕاستی کردومانە نەماون بوونیان نەماون سەرێ من نزیکی 8 ساڵ لە پەرلەمانی ئۆتاوا کارمان کردەوە کاری باشمان کرد ڕاستی و هیچ پشت و پەنایەکیشمان نەبوو لەسەر کات و گیرفانی خۆمان دوجار ئێمە پرسەکەمان بردە پەرلەمانی ئۆتاوا لە کەنەدا و بە کرایم ئەگەینست هیومانیتیش ناسێنرا ئەوانە بەڵامی ترەوە مۆشینی 166 بوو کە بە حکمەوەی تورکیا ڕنگ بێت هەندێک بینی بازرگانیان کرد کرایم ئەگەینست هیومانیتی کەنەدا هەر ناسێنرا ئەوە ناسێنرا بەڵام وەکو ئەوەش تۆزێک دوورە جیمکاری جان کە ئیشی بۆ کردین لە پەرلەمانی ئۆتاوا پارتی هێنایەوە بۆ ئێرە و دوای هێوش بازرگانێک دەرچووازی لەسەکەیانە ئێستا ئێمە 5 ساڵ لەگەڵ کاک گۆران عەبدوڵڵا و برادرانە ڕاستی نەچوونەت بۆیان پرسی ئەنفال پرسێک نییە ینی ویستم یەک سەرنجی بچووکی تر باسکەمەوەی کە من ئێمە جارێک لە کۆنفرانسێک بووین تورکیا کەس تاوتی لە باکوور لە تورکیا شتێک نییە بە ناوی سیڤیل وۆر شتێک هەیە بە ناوی پرسی تیرۆر یعنی مەبەستم لەوەیە کە حکوومەتی عراقی ئەوەی کرد بێت لەگەڵ ئێمە شتێک نییە بە ناوی ئەوەی کە هێزێک هەیە پاساوی یا بێتە دەستی ئەوانە کۆمەڵێک بەرنامەی ئایدۆلۆژین کە دانراوە بۆ ئەم نەتەوەیە زۆر بە کورتی 3 خاڵ هەیە کە هین ئیشی لەسەر کرد لە کۆنفرەنسی ئەوەی 9 کۆسۆڤۆی ژنێف کوپەر بە هونەریکردنی جینۆسایدەکە بە دەستگاییکردنی جینۆسایدەکە و بە دیپلۆماسیشنی جینۆسایدەکە یعنی بە دیپلۆماسیکردنی بە نێودەوڵەتیکردنی ئێمە لە ڕووی هونەریەوە نازانم ئێمە لەکوێین کاک هونەری ئێمە کاک کۆمر مەسەرەن چەند ئێمە ئەگەر سەرنج بین لە هۆلۆکۆست و ئەژبەنتست ئەوە بینایەکی شوێ کاک مەنسوور ئەگەر هەڵەم نەکرد بێت لە 48 لە ئۆشەلیم ئەم بینایە کرێتەوە ئەم بینایە بەدەیان نابەڵکو بە سەدان و بە هەزاران کەس ئیشی تیاکە بینای ئۆشبەنتست پێما بێت هەر لە ئۆشەلیمە و جوولەکەەوە تا ئێستا بە هەزاران نابەڵکو بە ملیۆنان دۆکۆمنت و شعر و شانامە و ڕۆمان و نووسن ئایا ئێمە بەسەرەن مەبەستم لەوەیە ئەم کارانە کاری گەورن و کاری پیرۆزن و من زۆر تەقدیری ئەم کارانە جەنابەکەم ینی چۆن ئەم کارانە بکرێنە کاری گەورەتر و چۆن ئەم شارانە دروست بکرێ بۆ ناوەندی دەسەڵات ئێمە تێگەین دەسەڵاتەوەی کە هاوڕێم کاگیاسین باسیکردن گەنجەکانیان پارەکەن ئێمە تێگەین لەوە بەس چۆن بتوانین ئەم کارانە گەورەتر بکەین و فراوانتر بکەین و چۆن وەزارەتێک ئەگەر هەبێ بیخینەنی فشاری بخەینە سەر تاوەکو ئەم کارانە ینی هەروە کارێکی جوزانمەها کۆمەڵێک و گروپێک و ئێوارە کۆڕێک نەبێت و دوایی کۆتایی پێ من سپاس کاک نەژادگیان مامۆستا سەدیق فەرموو من دوو خاڵی کورتم هەیە لای من بەڕاستی زۆر جێگای سەرنج و تێبینیە ئەنفال نەبووتە مەسەلەیە کە لە ناخەوە هەمومان یا هەرگیز نەبێت نخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد لە ناخەوە باژێ پرسیارێکی زەوهەری لە خۆمان بکەین کە ئێمە بۆچی وامان ئەنفالەکرین لە کاتێ ئێمە لەسەر ئەرزوایی خۆمان نەژین و دەستدرێژیمان نەکردو لەسەر هیچ میلەت بەڕاستی ئەمە پرسیار ئەمە هی ئەوەیە لێی کۆڕینەوە زانین وەڵامەکەی چییە بەلای منەوە شتی هەرە گرنگ بۆی ئەم حکایەتانە بەڕاستی لەبیر نەچنەوە تەمسیحکردنیەتی بە بەڵگەنامەکردنیەتی ئێمە بەداخەوە حکوومەت بەڕاستی خەمساردە و دەستمان لێشت و مەش بە حاڵی خۆم ومێدێکم بە حکوومەت نییە ژینا وەزارەتێکی گەورە و گرانی هەیە ئمە کاکمە رەزانێ و ساڵە بەڕێبەرێکی گشتیان هەبوو ئەنفال و شەیدان ئێستا کاک مەلابازی قەناعەتێکمان پێ کرد وتمان بابە شیشی وا بکە دکتۆرە پەروینمان لە ئیماراتەوە هێنا وازی لە ئیشی خۆی هێنا و لە کاتێکا خەریکی تەوسیفی فۆلکلۆر و کەلەپوری میلی ئەوێ بوو یعنی باسی ئەوەیە کرد چۆن ئەوانی بیرەوەریان هەیە و زانیاریان لە بواری کەلەپوری میلی حکومەت دەبێت دیوەخانی تایبەتی بۆ دروستکردن و موچەی بۆ بڕێنێتەوە خەڵکە چێ بۆ لایە یعنی مەسحی مەیدانی ئەو وڵاتە کراوە ئێمە بەداخە وەک حکوومەتشمان وایە لەگەڵ ڕێزی زۆرمە ئەم وڵاتە جینا پارە سەری لێ تێگاوە پارە
بەڕاستی بۆ بە مشکلێکی گەورە ئێمە دەوڵەمەندەکانیشمان وەکو پێویست ئێستا من ئاگادارم ئێمە دەوڵەمەندی نیشتیمانیمان هەیە کاری کولتوری و ڕۆشنبیری ڕەنگە پارەی زۆریشی سەرف کردو بەڵام کاکە کاری لە پرۆژەی استراتیجیە پرۆژێکی استراتیجی کە هەرمێنێتەوە مەسەڵەن ئێستا ئێمە لە کۆنا لە عەلی کەمالبەگ هەمووتان ناویتان بیستوە عەلی کەمالبەگ یارمەتی زۆری قوتابی فەقیر و هەژاریاوە کا بخوێنێ مەسەڵەن ناردوونی لە بەغا پارەی یاونەت هەیە ناردوونی مەسەل لە سەر خوێندویانە هەتا شتێکە جێڕنەوە ڕۆژێک کوڕێکی مەمەسا گۆران قوتابیە بێ لە بەغا ئەبیستی ئەمە خەرجی قوتابی فەقیرێکی ئەچێ بۆ لای عەلی کەمالبەگش پێڵێ لە کاکە بڕۆ چەند قوتابی کورد هەیە ناوەکانیان بۆ بێنە ئێوە تا خوێنن خوێنتەوە من پارەکەیتانێ دوایی ئەم کوڕەی مەمەسا گۆران دەنگی نابێ دوای هەواڵیە پرسێ وەختە عەلی کەمالبەگ ئەندامی پەرلەمانی عێراق ئەڵێ بۆچی نەهات دەشم پێڵێ وڵا کاکە نهاتم توانەمە پیاوی استیعمارە و نوێنەری حکومەتێکی زۆر ڕەجعیە لەبەرەوە عەلی کەمالبەگ استیقالایە لە پەرلەمان دەڵێ مادام من ڕۆڵەی میلەتەکەی من ڕازی نییە لە ئەدای من لە پەرلەمانە استیقالایە لە پەرلەمان مەسەلەن عەلی کەمالبەگ لە زمانی خۆیە تەماشایەکە پرۆژێکی وەکو گۆڤاری گەلاوێش کە 10 ساڵ لە بەغا دەرچووە پرۆژێکی ڕۆشنبیری جددیەوە پور پێویستی پێێتی هاتووە خەرجی کێشاوە 10 ساڵ کە هیچ محتاجی ئەوەش نە ئێستا خۆ کاکە دەوڵەمەندەکانی من ئاگادارم بەشێکیان لە کاری کولتوریا پارەش سەرف بەڵام پارەیان لە پرۆژەی استراتیجیان دەکەن ئێستا پرۆژەی استراتیژی شتێکە تۆ تەوسیقە یعنی ئێمە مەقدوریەتی ئێمە لەم حکایەتە زۆرانەیە کە ئەمەی کە کاک عومەر و هاوڕەکانی کاریان ڕاست بێ ینی زۆر جێگای دەستخۆشی بەڕاستی من دەستیان ماژەکەم کردویانە مەمنونیانی قەترە بە دەریایە لە چاو ئەو هەموو سەدان حکایەتی کە هیچ نایمە لەم 100 ساڵی ڕابردووی حکمی حکومەتی عێراقا بەسەرمان هاتووە حکایەتانە هەمووی ڕۆیشت لەگەڵ مردنی ئینسانەکان هەمووی ئەبێنە ژێرکە یعنی ئەجینا ئەبوایە ئەم کوردستانە ئەگەر ئێمە وەزارەتێکی ڕێکپێکی چالاکمان هەبووە مەسی مەیدانی هەموو کوردستان بکرا لە 100 ساڵی ڕابردووە لە مناڵێکەوە بۆ پیرێ بۆ گەنجێ بۆ کچێ بۆ هەر کەسێ ئەم حکایەتانە بەڕاستی تەوسیق کرا بەداخێکی زۆرە یعنی ئەوە جێگای نیگەرانێکی بۆ خۆم زۆر جار خەفە دەخۆم یعنی زۆر جار پێم وایە ئەوەی ئێمە لە بنکەی ژینی ژەیکەین زۆر ئەولەویەتی نییە لە چاو ئەم حکایەتانە کە تۆمار نەکراوە ڕەنگە ئێمە بەشێک لەوانە بۆ نمونە نووسراوە تا ڕادەیە پارێزراوە ڕاستە پەیداکردنی ئەوانەش زەحمەتێکی زۆری بێ بەڵام تۆمارکردنی ئەم حکایەتانە کە زۆر گرنگە یعنی من ئەو ساڵە چەند ساڵێک لەمەو پێش توێژەرۆیەکی وەڵەندی ئێمە پەیوەندیمانە لە ڕێگای زانکۆی ئەمریکیەوە پەیوەندی پێوە کردم دەڵێ من حەزەکەم توێژنەیەکم بەدەستەوێ لەسەر گەشەکردن و پێشکەوتنی ناسیۆنالیزم لە دوای ساڵی 1990 لە کوردستانە چۆن بووە حەزەکەم ئەوکاری من دوو بابەتم گرتووە یەکەم لەسەر ڕاگەاندەکانتان ئەوێ زانم ڕاگەاندەکانتان حیزبین بەڵام دەوریان لە پەروەردەی کۆمەڵی کوردیا چۆنە باشە دێتە سەر مەسەلەی ئەنفال و کیمیایی باران ئەڵێ دوو مەسەلەی زۆر گرنگن بۆ ئێوە حەزەکەم بزانم لە سیستمی خوێندنیەوە لە سەرەتاییەوە هەتا زانکۆ چۆن ئەم بابەتانە جێکراونەوە بەڕاستی ئەمەندەی حراز بووم پاش چەندین لە بەگۆڕینەوە من هەتا خۆم لە مەسەلەکە دزیەوە بەداخێکی زۆرەوە یعنی ئێستاش من قەناعەتم وایە ئەنفال هەمومانی بەڕاستی ڕانەچارانوە ئەجینا ئەگەر لە ناخەوە ئێمەی بەهژاندایە ئێمە ئەوەندە خەمسار نابوو. سپاس مامۆستاگیان زۆر سپاس ببورن لە خراپ بەڕێوەبردننی من لە کاتا لەبەرێ من بەڕاستی هەم قەزیەکە و هەموو کەسایەتی نازانم چۆنتان ڕاگرم لەوەی کە هەموو شتی گرنگتان پێەیە کاک عەلی ویستی پرسیارێک بکاتر وەڵامی کاک مەنسوور و کاک کۆبەر مێنێتەوە وتر تەواوە بەس کاک عەلی فەرمووە ئەگەر کورت بێ سوپاس بەس پرسیار بێت وەڵامی پرسیارە بە کورتیژە یەکەم پرسیارێکی من جەختکردنەوەی لەسەر قسەی کاک یاسین ئەگەر ئەم با دەسەڵاتی کوردی و بزوتنەوەی سیاسی کوردایەتی دەرکەین لەم هاوکێشەیە بڕێ من دیوێکی با بڵێن بابەتەکە کەوێتە سێبەرەوە ئەویش بۆی کە ئێمە 3 ساڵ دەسەڵاتی بەعز لە دوای ئەنفالەوە 3 ساڵ داوامی کێشا 3 ساڵ درێژەی بوو بەڵام 31 ساڵ درێژەی هەیە لەسایی دەسەڵاتی لەژێر دەسەڵاتی 31 ساڵ درێژەی هەیە ئەم مەسەلە بۆ بڕێ باسمان کرد زانم بڕای من ئەمیش بخوی بەشێک لە
ئەمە لە تاوانی هەڵێن حیزبی بەعەس ئەو ڕژێمانە کەم ناکاتەوە بەڵام بە بڕوای من ئەبێت وێنەکەەوە خۆی ببین. سپاس کاک عەلی ئەمە یەکەم. دوام مەسەلەن بۆچی نادێ مورادێکی هەر کۆمەک بماکە نە ناسراوی نەبیسراوی دەرنەکەوتوو ئەبێ بە خاوەنی قەزیەک بەڵام ئێمە ئەنفالی یەکەم لە دۆڵی جافاتی و کە سەرکردایەتی یەکێتی لێبوو هەدا باس سەرکردایەتێکەکەەوە سەرکردایەتی پارتیش کە دوو هێزی دەسەڵاتدار بوون لە ئێران بوون و لە خارجن بۆ کەسێک نەبوو بە خاوەنی ئەم قەزیەیە. بەڕای من مەسەلی جێگای پرسیار. سپاس کاک عەلیان. کاک نەوەس پرسیارم هەیە کەسی کاگەسی نانێ کورد لێ دەکەون یەکەم بە پرسیار ئێمە پێش ئەنفال لە کەسێک بستوێتی لە مقرراتی حزب بەعسە لە مەجلسی قیادەی سەورە قەراریشی معەن هەیە کە خەڵکی باشوور بجۆزرێتەوە بۆ سۆمال و بۆ سوودان بە گواستنەوە نەک بە پرۆسەرەوە کەس شتێکی وای بستوێ یانێ سپاس کاک نەوەس. کاک دکتۆر کامەران بە خێراتن دەکەین وەگەر شتێکت هەیە یەک تێبینی تۆ لە مێژار لە پێش و ڕێزمەی بۆ کاکتێک و سپاس دکتۆر گیان. ئەگەر یەکێک کوردی نەزانێت فێری کوردی بوو گەونەم خۆڕەدا بنیشێ وا هەستەکە دوێنێ ئەنفال ڕوویاوە یعنی قسە و باسەکان وایە کە ئەنفال دوێنێ ڕوویاوە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین بازدەوە ئەکرێ ئەمە کراوە ئەوە نەکراوەتەوە باسی ناسیۆنالیزمەکرێ باسی شتی کرێ بەڕێی من بەڕێی خۆمە هەر قەزیەک نەکرێت بەوەی نەخرێتە بواری فەلسەفە و پیکەوە هەر کێشەیەک لە فەلسەفە و پیکە ڕەنی نایەوە وەکو بەڵکی ئەسەکانی بێت. ئەم کێشەی ئەنفالە یەکێک لەو نووسرانەی کە شتێ خوێنەوە ئەڵێ عێراق و تورکیا و ئێران و سووریا سیاسەتی جوزئی هەیە سیاسەتی بەشێک لە خۆی کوردستان بەشێکە لە وڵاتەکانی تر جوزە ئەم جوزە خۆی تەحاملی پێوەکە دەرەجە دووە یعنی هەست ئەوەی کرێ باسەکەن کە باسی ناسیۆنالیزمی کرد ئایا لە ڕاستی ئەو شتێکی ناسیۆنالیزم کوردە هەیە ئەمە مەسەلەیەکی فیکری فەلسەفیە مەسەلەیەکی سیاسی نیە ئایا خۆی لە ڕاستیە شتێک لێ بەناوی ناسیۆنالیزمەوە ئایا لە ڕاستیە ئەوەی کە باسی لە ئەنفال لە قورئانە هەبووە و شتووە نازانم چی ئایا دین بۆ خۆی سەرچاوەی ئەنفالکردنی کوردە ئەگەر وا بێت ئەوە مۆزوعێکی ڕێی خۆم وایە تاکو ئێستا کە ئەو هەموو ئەنفالە ئەگەریەوە بێتە سەرەتای ئەنفالەکان لە ڕەهەندیەکانە کات خۆشتیان لەسەر کتێبیان لەسەر دەکەن تا نەزان ئەگەریەوە سێریکەن تا ئێستا ئەنفال نەچۆتە بواری فیکرەوە نەچۆتە بواری فەلسەفەوە يعني نجد نايخذ شيء لسه فلسفة أنفال من يأخذ تجاه بكون ده فيلسوف ومفكر معنيه أجر فيلسوف يكون مفكر يكتبوا شيء كده شيء فلسفي فكري هو بقي سرعي لنا. سپاس کاک دکتۆر. کاک مەسعود سەرەتا جەناب دەفەرمووی. والله لەسەر نادیا موراد ئەو هەر بەگشتی هەر تەنیا یەکوشە کاکەمەران تازەیە بێ ئیش بکەین و بەڵکو ڕۆژێک و فەیلسوفە لە دایک بێ کەیشی لەسەر بکاتەوە لەسەر نادیا موراد ئەوە بڵێم لایەنێکی ئەوە نوبلە من پێم خۆشە کچێکی کووردە ئەوانە بێگومان پێم خۆشە قەزیەکە زۆر گرنگە بەڵام لە نادیا موراد یەک کارێکی سەیر خەریکاکات لەو کاتۆ خەڵاتەکەی وەرگرتووە ئەم وڵات و ئەو وڵاتەگەرێ سەر کۆمارەکان و وەزیری پەنابەران و وەزیری ئیمیگریشن و ئەو کۆچ و کۆچبەرانیان نەبینێ و لە هەر وڵاتێکەڵێ تۆ چەند هەزار عائیلە چەند هەزار کەس وەرەگری ئەو بەوەڵێ چەند هەزار کەس وەرەگری ژن و مناڵ بێگومان مناڵەکان لەگەڵ ژنەکان وەریانەگرێ و لە ڕێگەی بە لوتفی نادیە موراد ئەو سیاسەتەی وا خودی داعش پێی نەکرا ڕوویدا خاکی ئێزەتخان چۆڵ بوو تا چەند ساڵ پێشێستە نزیک بە پێی داتایەک نزیکی 10,000 پارچە ئەرزی خاکی ئێزەتخان دابەش کراوە بەسەر خەڵکێکا کە خەڵکی شوێنی ترن و هی حیزبێکی دیاری کراون یعنی نادیا موراد ئێستا بە زانایی یا نەزانایی خەریکە ئەو کاراکات کە خودی داعش پێی نەکرا ئەمە دانێ لە تایبەتمەندەکانی نادیا مورادە خاکی ئیزەتخان چۆڵەکە خاکی ئیزەتخانی چۆڵ کردووە بەڵێ خۆم قسەم کردووە لەگەڵی متەرجمی ئەگەر ڕێدەشەکانی بخوێنیتەوە
زانی بێگومان ینی بێگومان ئەڵێ بەڵام لە ڕێگەی نادیا مرادەوە خاکی ئیزەتخان خەریکە چۆڵەکرێ لە نادیە فیگەرێکی باشترمان هەیە کە لەیلا تعلووە هیوادارم لەیلا تعلوو بەداخۆ بە عەربی براکەی چیرۆکەکەی بە عەربی نووسیوەوە سەرنجڕاکێشی چیرۆکی لەیلا من خوێندمەوە زۆر 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 لە نادیا ینی چیرۆکەکەی تراژیدی ترە وەجنێکی زۆر زۆر ئازای تۆ تەسەوڕ کە وعدی بە براژەکەیە براژنێکی گیراوە ئەوی شەر کراوە بە کەنیزەکەەوە ئەڵێ هەتا تۆ ڕزگار نەکەم ناگەڕم خۆی ئازا دەکەن ئازا دەکەن دێتە هینەوە ئەگەڕێتەوە ئەچێ شۆکاتەوە بە ئەمیرێکی داعشەڵێ تا براژنەکەم نهێنمەوە نایەوە جۆرێک لە میلیتان و لە جنگاوەرە ئەو ڕۆحی لەیلا تعلو ڕۆحێکی زۆر جوانە بەداخۆ کە نەمی دای کوردی ئاگایرێتی ئەو خۆشی بە کورد دەزانێت لەیلا ینی بخۆی بە کورد دەزانێت براکەی چیرۆکەکەی نووسێتەوە بە ئومێدم ئیشی لەسەر کرد سپاس کاگیاسیان لە بینی خۆت و کاکەحسینە خۆتانێک لێکەنەوە نافەرموو وەڵام هەرێ قسەمێ دەستان زۆر دڵخۆش بین هەم ئەو ڕۆژە هەم ئێستا بەڕێی من ئەو ڕاستڵەکاندن و ڕاستڵەکین و ئەوانە زۆر ئیجابیە و دیسانەوە گریان و بڵین ئەوەش دیسانەوە بردنەوەی بردنەوەمانە بوو ئەو زەمانە ئەو ساتانێک ئەو قوربانیانە تیاژیاوم دەستان لەبارەی کارە مەیدانەکانەوە کەکراوە کاڕومەری جێکە لە وتەمەیجەکان دەسەکانی خۆش ئەم خوشکە بە ڕێزەمان تایجەکان من لەو چوومەتە ئۆفیسەکەیان لەگەڵ کاک عەبدوڵڵا کە لێرێ دەستی خۆش و ئەو ناوانەی تر کاکسب بۆوان کە لەمە کاری گەورەن من ئومێد دەکەم پێشگەلەوەی کە خۆیان کاری گەورە و وتەمەیزن ئەبێ بە قەرسەی خاویش بووە بەحسی فکری دکتۆر کامەرانتی کە زۆر بە دڵخۆشیەوە ئەڵێم من هەفتەیەکە کاک مەسوور نزیکەوە ناسیوە بەڕاستی کاری فکری لەسەرەکات و زۆر دڵخۆش بەوە بڵێم کە نامەی دکتۆراکەی بەحسیکی زۆر زۆر نایە بە پەیوەندیدارە بەم بابەتەوە و فورتەیەکی بۆ باسکردم هەر بۆ ئەمانە نامەوێتی لەسەر بڵێمە تا خۆی تەواویە کاتێک دێتە شمانێکە لە نزیکی کاتە سپاس کاکەحسین جان کاک عومەر من طبعا دووبارە زۆر زۆر سپاسان دەکەم بەڕاستی زۆر پێم خۆش بۆ میوارەیە ئەم گفتوگویەمان کرد ئیتر جوابی مداخەلێ و چەند بەڕێزا دەم و کۆتایی پێێنین هەڵوێسخان بۆ زانیاریت هێرشەکە بەر لەوەی ناوی ئەنفال بێ ناوی هێرشی محەممەد ڕەسوول الله بوو لە چوارچێوەی جەنگ ئێران عێراقا ئەوان فەجری یەک و فەجری دویانە بوو ئەمان هێرشی محەممەد ڕەسوول الله و تەوەکەلت عەلە اللهیان هەبوو ئەم هێرشی ئەنفال لە ناو چوارچێوەی هێرشی محەممەد ڕەسوول اللهە بوو بەڵام لە بەیانی کۆتایەکە کامل ساجد ناویانی ئەنفال ئەوە بۆ زانیاری قسێ بکەمە لێرە لێرا من لاوڕێ عومەر جیابمەوە وە بە کتێبێ جواب بدەوە لێرا لێ جیابمەوە نەنا هێنا هەڵبەژان تۆ ئارگومنتی خۆت منیش ئارگومنتی خۆمەیە ئاساییە من زۆر پشتم بە یادەوەری ئەفسەرەکان بەستەوە کە هاتوومە مەم کردووە سەبارەت بە کورد و جوو ڕاستیەکەی بەراورد ناکرێت مثلەن ئەوەی کە یەک لەوانەی باسەکەی وایزنتاڵە وایزنتاڵ یەکێک وەکو دەربازوانی وەکو کاکاشمەوە بۆ زانیاریت لەناو کەمپەکانە تا ئەو کاتەی هێزی تیا بوو ئیشیان پێکرد بە سوغرەتەوە لە سکای قتاریشیان پێکرد دوازار زانی چۆن وایزنتاڵیان فڕیاوەتە ناو حاوەیەکەوە کە ڕۆحی تیان نەماوە دوو سەربازی دەست و قاچیان گرتووە ڕێک فرانەتە ناو حاوەیەکەوە وەکو ئەو شتە هیچ بووچە بەڵام لە بەختی ئەو کاتێ هێرش دێ و کەمپەکە ژیریان هێشتا ئەرزیندووە بەڵام وایزنتاڵ چیەکە سیگمۆن وایزنتاڵ بڕیارەدا هەتا ئەو کاتەی لە ژیانە مابێ واز لە هەموو شتێکی تر ئەهێنێت تەنها بە دوای هۆلۆکۆست تۆمەتبارانی هۆلۆکۆست ئاگەڕێ هەتا نەنا کورە پیاوەکە ئەمێ ئەخیر ناوکەشین بێچوو هەتا ئایخمانیش ئەیا بە دادگا سێ وڵات بە دوای ئاگەڕێ 1000 کەسیا بە دادگا ئەمە دەربازبەکان یعنی ئەم فەرقەمان هەیە بەڵام دەربازبەکانی ئێمە یا ئەم دەکەسە نیە هەمویان بە شێوەیەکی گشتی ڕێک بە پێچوانەی ئەوان هەر ئامادەنین چیرۆکەکانی خۆیان بنووسنەوە بەڵام ئەوە مۆزوعێکی ترە نامەیە زۆر لەسەری بڕۆم کاک نەژادیان کە لە دایکە بێ
ئەو سەعاتێک کە لە دایکە بێ بەندین دێن باریانەکەن بارانەکەنیان بن بۆ نوگرە سلمان لەبەرەوەی نزیکی عەفوی عامەکەیە دایکی بەجێ هەڵێ مەلۆتکەیەکە و تازە لە دایک بووە هیچی پێوانێ نەجل هیچ بەڵام ئەفسەرێک عەفو جێی شەعبیەک دزداشەکەی خۆی تێوە ئەپێچێ و ئەیبار ناو پاسەکانە ئەگەڕێ ئەڵێ مناڵە هیچەیە دایکەکە وەری ناگرێتەوە چاوی لێتی کە بە دەست زاابتێکەوەی خۆی بۆی باس کردوم بە ڤیددیۆ هەمە بڵاوم کردوێتەوە چاوی لێتی چی لێ بکەم یانی چی لێ بکەم ئەها ژیان لای ئەوان چی لاتوە وەرحاڵ خوشک و براکانی وەریەگرن ئەم مەلۆتکەیە ئەیبەن بۆ ئەوێ ئیتر بۆ بەندین و بۆ ئاسکە بۆ پێی شەرمە ئەم مەزعب جەڕتەزانین بۆ لەبەرەوە ناکەوای لێ بەسەر هاتووە لەبەرەوەی کاتێ دێتەوە مەسوولێکی کورد ئاسکە واتە داچی بەندین ئەیکا بە کارەکە لە ماڵەکەی خۆی پارەشی نایەتێ موچەی نایەتێ چنگێ گاردیاتێ چنگێ برنجیاتێ بۆی مناڵەکانی لە برسانە تێگەشت لەبەرەوە ئەگەر من نەچم ئەو ئامادەنی ئەم چیرۆکەی خۆی بجێڕێتەوە باگراوەندی معرفی ئۆشتەکەشی با بخۆی هەمووی لەوە بۆستێ کاک نەژادیان ئەوەی میشل عەفلەق ڕاستەکەی باسی میشلمان نەکرد بەس باسی فکری میشلمان کرد لە ڕاستیە شتێک هەیە لە عێراق هەبوو تا ئێستاش هەیە ناوی تەسحیح قەومیە بۆ زانی ئەمە ئەتوانین بڵێن ناوی جینۆسایدی سپی بە بێوەیە قەترە خوێنش بکوژێ میلەتێک لە ناوەبێ هەر کوردێک بۆی هەبوو شوناسی نەتەوەی خۆی بگۆڕێ و ببێ بە عەرەب و بێ بە مواتنێکی ساڵح مواتنی ساڵحیش واتە بەعسیەکی باش وایە لەبەرەوەمە هەویرێکی ئاو چێشە بەڵێ بەڵە هەر شەبەکان خۆیان بەکوت نازانستن لەبەرەوە یعنی خۆت زای لە کۆڕەی ئەوان ناکرێ هەموو شتێک باسکەی ئەجینا ئەو ڕەگەزانە تا ڕادێک باسمان کرد تەسحیح قەومیەیەک لەوانێ بۆ زانیار کورد هەیە تاکو ئێستا ناسناوی خۆی ڕاست نەکردێتەوە بۆ سەر نەتەوەی خۆی بۆ سەر کورد بەڵگەم لایە شۆڕش حاجیش دنیا بەڵگەی بڵاو کردێتەوە بەس بەنیسبەت هونەری یەک پرسیارەکەم ئەتەمانم پرسیارە با بۆ ڕووناک بیران بێ بۆ هەرچی ڕووناک بیرانە زیاتر لە هۆڵۆکۆست دەزانێ وەکو لەسەر ئەنفال بۆچی هەر ڕۆشنبیرێک دێ ئەوانەی کە باسی هۆڵۆکۆستەکە ئەوانەی باسی دۆکومنت زۆرە بەڵگە زۆرە ئەمەیە مەوزوعەکە ڕۆمان زۆرە بەدایان سەدان کەواتە ئەوەی کە بە هۆڵۆکۆست بە دنیا ئەناسێنێ هونەری وێنەیە هونەری سینەمایە اینجا مشکلەکە چییە؟ مشکلاوەیە ئێمە لێرە هەر دەسەڵاتی سیاسی نییە مەسەلەکە کاکە من لە زانکۆ بووم خوێندکاری زانکۆ بووم کاتێک مامۆستا ڕێزم هەیە مامۆستا یاسین لێ مامۆستامان بووە کاتێک کە نمونەی ئەنفالم هێناوەتەوە حیلکە حیلک پێم پێکەنیەوە شەرمێ یعنی ئەگەر من نەبوومایە مامۆستا عومەر ئەم ساڵ لەم ساڵانە بوو دە بیرۆکەی فیلمم بۆ هاتووە تەمان من سینیم ینی من نخۆم بڵێن ینی شتەکەم بۆ جانێ شەش بیرۆکەی لەسەر هۆمۆسێکچوەڵ و لیزبیەن و LGBT و ئەوەی باشە کاکە هەی ناکە کێشەمان هەیە یەکدانان بە لەسەر ئەی ئەنفال باشە مامۆستا ئەنفال چی یعنی نێزانێ نە مامۆستا جا من حەزەکەم پرسیارە لە تۆ بکەم من کە چوون بۆ کۆلێژی هونەر وتومە بۆ ئەم ئامانجە دێم ئەگەر ئەوەی تیانێ من سەحابەکەم ناخوێنم من دێم چیرۆکەکان بکەم بە سیناریۆ کاتێک کە ڕەگەزی جوانی شمێناوەتەوە بۆ ئەوەی نەبڵم لە خۆمەوار باسی ئەنفالکەم وتومە ئەم ڕەگەزە بۆ ناو ئەم سیناریۆیە ئەم فەیسە بۆ ناو ئەم فیلمە زۆر گرنگە هێنایەوە سەر ئەنفال گاڵتەی بە عەقڵت دێ ینی خوێندکارەکە گاڵتەی بە عەقڵت دێ باشە ئەوە کێشەکەیە ئەژینا یعنی ئەوەی کە ئێستا ئێمە هۆڵۆکۆستە ناسین لە ڕاستی ئیشی فیلمە ئەوەیە مۆزۆکە ئیشی وایزنتاڵەکە باسم کرد مامۆستا سدیق مامۆستا گیان ئەو معاناتە لای منە لای کە عەبدوڵایە ئەزانم ئێستا ئەویش چۆنە کوڵێ ئەزانین چی ئێمە لەگەڵ مردنی هەر ئینسانێکمان زیاد لە چیرۆشێکمان ئەمرێ کورە کاکە منە و پیرژنانە کورە بە قوربانم تۆ بازارێ باسی خۆم لەو لاوەسێ کورە ماڵی فلانکەس ئەوان چیان بەسەرادێک کەسیان دەرباز نەبوو کەسێکیان نەهاتەوە موچەکەی وەرگێ ئەزانی ئەڵێم کە لەگەڵ مردنی هەر کەسێک هات چیرۆکێکمان زیاد ئەمرێ کەس چیرۆکی تریشی پێ بەڵام کێوی جێڕێتەوە لە ڕاستیش باەکش بڵم هەموو شتێک نێنینەوە سەر خۆمان کاکە هەر لە ناو خۆمانە با من نمونەیەک لەسەر خۆم بێنمەوە ئەم برادرە زۆر خۆشەویستانەی خۆم لە قەلەندەرخانە ئەو برادرانم لە کەنەدا لە ئەوروپا مەسەن بوومە لەرزەیەگە بێ کەمپینێکەکەن مەسەن بۆ نمونە جارێکیان نزیکی 50 وەرەقیانە ئامادەیە بۆ ئەزانین بۆ بە عاتیفە ئیشەکە
مثلا لە خەلە دەرخانە من خۆم پارەم بۆ کۆ کردوێتەوە مثلا خۆم پۆستەکەم وەڵام فلان کوڕی ئەنفال زۆر پێویستی بە هاوکاری ئامادەن مثلا 200 دلار 300 دلار دەنێن بەس بۆ یەک کەسیان پرسیانی ئەم گۆڤارە بۆوەستاوە پرسیار نییە بەلایەنە ئەزانی مەوزوعەکە مەسەڵەن ئێستا بۆ نمونە تۆ دەستگایەکە دەیەوت پرسیار نییە باشە ئەم گۆڤارە جاران دەرەچوو ئێستا دەرناچێت من نامەوێت لێرە داوای پارە بکەم بکڕوسێمەوە بەس مەبەستم لە ئاسی بەرپرسیارەتی خزمم هەیە برادریشم هەیە ئەڵێ گەرخانۆکەت گۆڕی چەند بێ ئەدەمێ مشکلە نیە بەڵام بردوو برێت تۆ بە دوای کڵای با بردوو کەوتی یعنی مەبەستمەوە نییە کە تەعنی ئەم ڕەفیقە بکەم مەبەستم لە باگراوە دە معریفیەکەی کۆمەڵگای ئێمەیە مەسەلەکە ئاوایە بە قوربانم ئەوە واز لە تعلیقی ڕووناکبیران و ڕۆشنبیرانیش بێنە کە من جارە لەسەریشم نووسین ناخۆشترینش دەوێت بۆ من تاوان هەموو جارە ئەم بەحسانەیە مەخراوەتە دوای مامۆستاکان و دالەکان و میمەکان دوایش ئەوەندە بە جۆرێک ناز و فیزەوەڵێ هەتاکو ئێستا لە ڕاستی کاری ئەکادمی نەکراوەکو ئەم کارە مەدانیانەی ئێمە زۆر بێقیمەت و بێبەهابێ یعنی ناچاریان کردم لەسەرەوەی کە لەسەریان بنووسم زیاد لە 3-4 جار مەسەلەنا نەک من کە عەبدوڵاسم کۆ ئەوە من ئەمانە شکێنراون لەبەرەوەی دالێک یان نیمێک لە پێش دەمیان نییە یەک شتان بەلاوە سیر نەبێ ئەوە بەدەیان ئاردو گۆمیان بەدەیان ئاماژە ئەوانەی زۆر ئیدعای کوردایەتی و دەوڵەتی کوردیەکەن ئەوانن کە ئیشەکانی منیان زۆر لا بێقیمەتە حەزەکەمەوە باش بزان زۆر لەلایەن بێقیمەتە ئەوانەی کە زۆر داکۆچی لە ئینسانەکەن ئیش قسە لە مرۆڤسازیەکەن ئەوانن کە ئیستەقبالی ئیشەکەی نەکەن یعنی بەلاتانەوە سیر نەبێ بەدەیان ئارگۆمنت پێتەڵێن دکتۆر کامەرانجیان لە ڕاستی ئەنی ئەو قسەی تۆ زۆر جوانە بەڵام ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ڕشە کورت لە کوردستان هەر شۆڕش نەکراوە داک و فکر فەرسەفە ئینتاجکات شۆڕش کلتور دروستەکە دەستکەوت بەجێڵێ حتا ئەگەر شکستیش بێنێ ئەگەر ئێمە شۆڕشمان بکردای شکستیشمان بێنە دەستکەوتی بەجێش بەڵام ئێمە بە حساب شۆڕشمان سەرکەوت هەرچی هەمان بوو لە دەستیە کەواتە ئەمە خەلەلەکە لێرەوەیە بۆیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ڕاستە بەڵام من هێشتا ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە بە کللتورکردنی ڕێزگرتنە لە ئینسان مەسەن هەر لە ناو ئەنفال ئێمە دنیایەک ڕەگەزمان هەیە با ئەوەشمان بیر نەچێت چالاگوانەکانی ئەنفالیش بە خۆمەوە بە کەعەپڵاوکە سە لێرە دانیشتووە و نەبێ بڵێن ئێمە زۆر مهمی ئیشی زۆر باشمان کرد و خەڵک ژۆمان لێ ناگرێت بەڕاستی ئێمەش پەندی گەورەمان داوە بۆیەڵێم من خۆشمی تێیەکەم کاکە خەڵک هەبووە هەیە ئێستش لە دژی یەشێتی و پارتی باسی ئەنفالەکە ئەوەش لە بیر نەکەی مەسەنەوەڵێ ئەگەر من لە پەنای ئەنفالەوە نەبێ ناتوانم بەرامبەر بە هێن بکەم بەرامبەر بە یەشێتی و پارتی بکەم بەس کاتی یەشێتی و پارتی نەرمی ئەنوێنن و پۆستێکی هێنێ ئیتر ئەو بۆ ئەو ئەنفال مهم نییە یەشێتی و پارتی مهمە پۆستەکەی مهمە یعنی نمونەم زۆر لایە لەوانە برادری خۆم زۆر لایە بیریشمان نەچێ هەر ئەوانەی لەو مەجاالای ئیشان کردووە خەڵک هەبووە پۆستی پێوەرگتووە بازرگانی پێوە کردووە مەبەسەکەم لێرەوە نییە کە ئەوەی کردووە کاتێک کە خەڵک ئەمە بینێ تا عەبدوڵا بینێتەوە عومەرە دۆزیتەوە هەمووی بە بازرگان و بە هی نەزانێت یعنی لەبەرەوە چالاگوانەکان خۆشمان ئێمە ئەوەندە سەلیم نین هەتاکو ئیشێکی زۆر گرنگ و ئەومان کردبێ بەڵام ئەوەی کەلتورە مەسەڵەن ئێستا بۆ نمونە ئەزانم زۆرم وتووە بەڵام هەرەوە یەک شت زۆر گرنگە مەسەڵەن لە یادی ئەنفالە چیە بێگە لە یادی ئەنفال لە یادی هەڵەبجە یادی شەنگال مەسەڵەن ئێمە تەنها دڵی و کەسانە ئاشکێنەوە کە عاجزمان کردو کلتور دروستکەین کلتور مەسەڵەن لە دەرگای ماڵان بین چیە بێ عنی بۆ ئەبێت جەژن کە من باوەڕیشم پێنێ چتر باوەڕی پێنێ یا بە ئەڵێ بەس بۆ نقڵەکە بەس بوو بۆ ئەنفال ئەمە نەکەین تەبیعیە مەسەڵەن ئەوە هات شوێ بکەین بوشە مەسەڵەن ئێستا بۆ سەرم پێشنیارە لە دۆڵی جافاتی کەسێکی ئەوە کە تا چەندین خەڵکی ئاش کردوتەوە مەسەڵەن بۆ نمونە ئێمە گەر لەو ڕۆژایە هیچ ئاژەڵێک مەلێک پەروەرەك سەر نەبڕین هەر نێڵ لە مەرعەکانە خواردنە بێ پرسیارێک دروستکەین ئەم وڵاتە پڕە لە عەرەب پڕە لە بیانی هەر هیچ نەبێ و پرسیاری لە دروستکەین بۆ ئەمڕۆ گۆژ نەبوو چیرۆکەکە دێیتر بە دوای چیرۆکە زۆر سەرمێشاندن و زۆر سپاس کە بەشدار بوون لەگەڵمانە بەخێر بێن سەر چاوان سپاس بۆ تەحەمولی زۆرتان زۆر بۆ زانیاری